بەڕێزان لە ئەرکێن سڵاوتان لەبێت ئەمەوێ ڕاستەوخۆ بچمە ناو باسەکەوە. پرسیارەکەم لەکوێی دنیا هەیە ساڵانە 30,000 گەنج بخەنە بازاڕی کارەوە نەتوانن کار پەیدا بکەن لەولاوە لە 4200 کارگا لە وڵاتەکەیە زیاتر لە 2300 کارگەی دابخرێ و نەبێ بە خەمێکی گەورە. لەکوێی دنیا هەیە زیاتر لە 10 ساڵە ئێمە بەردەوام هاوارەکەین ئەچینە ناوچە پیشەسازیەکان. طبعاً کورد ناوچەی پیشەسازی نیە، داوای لێبورد نەکەم، ئەبێ وا بڵم ئەگین ئەوە تۆزێکی ترەی بینن. ئەوە هەموو شتێکە کە لە کوردستان هەیە لە سەرجەم پارێزگاکان لە سلێمانی و هەولێری دۆک بەس ناوچەی پیشەسازی نییە. ئەڵێن پێویستە کارگەکان ببوژێتەوە. ڕۆژگارێک بوو بەشێکی زۆری ئەو ناوچەی پیشەسازیە کارگەی ڕستن و چنین هەبوو، کارگەی گۆرەوی هەبوو، کارگەی دایبی هەبوو، کارگەی سۆندە هەبوو، کارگەی نایلۆن و زەرف هەبوو، بەڵام بەشێکی زۆری لەبەرەوەی هیچ ناپارێزرێن داخران. لەم وڵاتەدا کە بازاڕی کاری ئێمە چاومان زرتەی دێ بۆ 1 دەفتەر دۆلار کەچی بەبەر چاوی دام و دەستگا دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە ساڵانە سەرمایەدارانی کورد 100 ملیۆن دۆلارە بن لە ئێران و لە تورکیا کارگەی پێدانێن، ناڵێن ئەرێکاکە داوەتتانەکەین وەرنەوە بەس بزانین بۆ ڕۆیشتن لە چی ڕەنجاون، چیتانەوێ بۆتان بکەین. بەڵام با سەیرێکی ئەم ناوچەی پیشەسازی سلێمانیە بکەین و لە سلایدەکانی شاسەیری ناوچەی پیشەسازی هەولێر بکەین. فەرمون ئەنجا بزانین چی ئەکرێت. فەرمون. ئەی هاوار لەکوێی دنیادا ئەمە هەیە. بینەرانی بەڕێز، ئەمە دەوروبەری ناوچەی پیشەسازەکەی ئێمەیە لە سلەیمانی. چەندین کیلۆمەتر ئەم ڕەشاوەیە. ئەم ڕەشاوە چی لێدە؟ لە ناوەچە؟ نەخێر، ئەمەیە ئەچێ بۆ دەربەنی خان و لەوێش فلتەری نییە ئاوەکەیان و خەڵک ئەمە خواتەوە. ناوچەی پیشەسازی خۆی هەتاوەکو ئێستا ئەوە چەند لە 2014ەوە بۆریان بۆ ڕاکێشاوە قەترێ ئاویان بۆ ناچێ. لەکوێ ئاوەکڕن؟ لە خوار، تۆزە لە خوارتر شەمعەکان دانراوە و بیری ئرتیوازی قوڵی راوە، ئەم ئاوە جوانە ئەچێتەوە ژێر زەویەوە و دیسان ئەوە ئەفرۆشتێتەوە بە کارگەکان. لە ڕابردوودا ستافێکی ئیتاڵی هاتبوون بۆ ئێرە وتبوویان ئێمەش لە هەشتاکاندا شوێنی قاچاقمان نەبوو لە ئیتالیا ئاوا، وتبوویان وەڵا قوربان ئەمە قاچاق نییە، ئەمە ناوچە پیشەسازیە ڕسمی و فەرمیەکەی ئێمەیە. چۆن کارگە پێشەکەوێ، چۆن وڵات پێشەکەوێ، بەم جۆرە بێ. ئەزانم ئەم قسانم تاوەکو ئێستا ڕستەیەکی تێدا نییە نوێ بێت، بەڵام کە ژیان دووبارە بوو، کە کابینە لە دوای کابینە و کە حکوومەت لە دوای حکوومەت و وەزیر لە دوای وەزیر 30 ساڵە کە موشکیلەکان هەر وەکو خۆی دووبارە بوو، تۆش محتاج و مەجبوری ئەوابی کە قسەی دووبارە بکەی. ئەمە ژینگەکێتی تەنیاویستم بەم دیمەنە دەست پێ بکەم. اینجا با بچینە ناو وردەکاری ئەو کێشانەوە کە خاوەن کارگەکان هەیەە. کابرایەک بە قوربەسەری لە لەندەن پارەی پێیا کردووە بێت کارگێکی دەرگای سمارت لە هەرێمی کوردستان دروست بکە. هاتووە لە سلەیمانی دروستی کردووە و 5 ملیۆن پاوەنی تێچووە. بە 1000 قوربەسەری هەتاوەکو ساغی کردەوە بە 1 ملیۆن دۆلار. برادێکی تر ئەڵێ ئەمانە هەمووی خەڵکەکە هەن و بە بەرپرسیارانە قساکەم. ئەڵێ 10 ساڵە خەریکی ڕۆتیناتم بۆ کارگەکەم. ساڵ و نیوێکی ئەوراقم ناردووە بۆ هەولێر بۆ وەزارەت، هەر جواب نەبوو. خوایە چی بکەم، خۆم چوون بۆ وەزارەت هەرچۆنێک بوو، وتیان وەڵا کاکە ئەبێ لە ئەوڵەوە دەست پێ بکەیتەوە، ساڵی بەسەرا ڕۆیشتووە. ئەی خوایە ساڵی بەسەرا ناڕات جوابم نایەنەوە، ساڵی بەسەرا ڕوا ئەبێ دووبارەی بکەمەوە. با بڕۆین بۆ ناو کارگەکان. ئیتر ئەمە زۆربەی ناوچەی پیشەسازی بەم جۆرەیە لە
سلێمانی دراوسەی ئەم شوێنانە کارگەکانە سەیری بکە کارگەکان دەست پێکات بێجگەلەوەی ئەو هەموو سەگە بەڕەڵایی کە ئێستا بینیتان لە ناو ئەمە چونکە کەشوهەواکە زۆر گەرمە توانایی بەرگەگرتنی ئەم گەرمایان نییە یان لە ناو ئەم شوێنی پیسی و مایکرۆب و ڤایرۆسەیە خۆیان نەخەنە ئاوەکە خۆیان فێن کەکەنەوە دوا بە دوای ئەوە دێنەوە بۆ ناو کۆڵانەکان و بۆ ناو شارەکان. بەڕێزان بە ناو ناوچەی پیشەسازیە گەڕێم یا بەشێکی زۆری کارگەکان داخراون یا ئەوەیە بە قاڵبوو بە ئامادە شتیان بۆ دێ لە تورکیا و لە ئێرانە و لێرە کارەکە بووە بەوەی بەس بەتەنیا ئەی بڕنەوە. پرسیارم کرد باشە لەو هەموو شاخەبەردینەی هەرێمی کوردستان بە کەڵک نایە بۆ مەڕمەڕەکانی خۆمان لێرە دەست ناکەوێت ئەڵێن لەبەرەوەی کارگەی گەورەی ئێوێ و سەرمایی گەورەی ئێوێ و مشاری گەورەی ئێوێ و لە قاڵبدانی ئەوێ و ئەبێ بە شێوەیەکی پرۆفێشناڵانە پارچە بە پارچە ببڕێ لە ناو شاخەبەردینەکان بەڵام ئەوە لێرە هەمووی ناکرێ. ئێمە میلەتێکی حازرخۆری بەرخۆرین دیارە ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕۆژگارێ تورکیا شەی بوو ئێرانی شەی بوو و زۆرینەی ئەو کارگانە بەرهەمی عەقڵی لۆکاڵی وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاز نییە بەڵکو ئەوان ئەو کارگە گەورانە لە دەرەوەی وڵاتەوە دێنن هەمووی لێرە ژەتوانین بیکەن بەڵام ناکرێت لەبەر ئەو هۆکارانە کە ڕۆتینات و کە نرخی کارەبا بۆیە کارگەکانی ئێمە بەشێکی زۆریان داخراون. ئێستا بە لە یەک دوو کارگە بەشێکی زۆری چۆڵن بۆ نمونە سەیری بکەن ئەم کارگەیە ئەمەندە دەمێکە نەکراوەتەوە درەختەکە هاتۆتە سەر دەرگاکە بەڵکو کەسێکی لەبێ کارگە داخراوەکان لە زۆریانەیەم هیچی کار ناکات چونکە سەیری قفڵەکانیکە داخراون تەنانەت حەرەسێکیشی لێ نییە تەنیا لە یەک ڕیزە حەو کارگە داخراون. جەڕەسی نییە یا الله سلام علیک من ڕەن سەنگاویم لە ڕوودا خۆشحاڵم حرەسی جەنابەت صاحبی معمەلیت ئەتوانم هەنێ قسەت لەگەڵ بکەم یەکێکتان مایکەکەمێنە ئینسان دڵی تەنگە بێت وڵی تر پڵێکی تر زروف و دنیا وایە وامزانی حرەسی لێرە نەوەڵاوە سوتفەیە هات صاحبی معمەلەکە باشە بووە بەشێکی زۆری لە چەند معمەلێکم مایچی کار ناکەن ئیش ناکەن وەڵی زۆر لە معمەلەکان ئیش ناکەن ئیشەکەش دەعم نییە بە کوردیەکەی کارگەکە کارگەی چییە؟ کارگەی پاکەرەوەیە پاکەرەوە ێ باشە خۆیمە پاکەرەوەمان هەمووی لە ئێران و تورکیاوە بۆ دێوەنا لە ساهشتای بەڵێ ئەوانەی خۆشمان داخراون بەڵێ ئەرە وەڵا ئێستا بۆ هاتوویتەوە بەم گەرمایە بۆ خەفەت جارجار یەم بۆ خۆم لێرە دانیشم بە دیارە شتانە و ئەنجاڵەوە هۆکارێکی لۆجیکی و ڕەوا هەیە کەم هەموو کارگێ داخراون لە وڵاتە بۆ قورعانە ڕەوای ئەوە نییە ئەزای چۆنە ئەس شتی سەرێکی حکوومەتەکەی یارمەتەکەی بەتەواوەتی نییە یارمەتەکە چییە پێش هەموو شتێک کە بڵێ سەرەکیە گردنی حدودەکانە کە شت نێتێ ژوورەوە ینی پاراستنی بەرهەمی ناوخۆ نییە دەیان وڵات بەنەوتی ئێمە ئەم شتانە دروستەکە ئەمە نە قورسە خۆشمان بیکەین خۆ بەشێکی زۆری موادی پاکەرەوە بەرهەمەکانی نەفتایە من ماوەی پێشوو بەرنمەیەکم کرد بینەرانی بەڕێز سوێنتان بۆ خۆم لە 1970 ژنی ئەم وڵاتە هەمووی توش ئەگەر نەگەیشت بێتە پلەی توندی ئەگزیما دەستی هەر تووشی توێکڵ لێبوونەوەی پێست و تووشی دەست وشکبوونەوە و پێست وشکبوونەوە بووە چییە بێ بە چاودێری لە وڵاتی خۆمان نابکرێ چەند کارگەی وەکو ئەم کارگەی تۆ هەر لە سلێمانی و هەولێرا داخراوە وەڵا زۆر هەر لەم فەرعی توە لە چەند شوێن شوم هەمووی داخراوە بەڵێ هەر لەسەر و خۆشمەوە یەک دوو کارگەیکە هەر پاکەرەوە ئەوەش داخراون هەر پاکەرەوە داخراوە زۆر نەخێر لە بلۆکە لە هەر لە موادەکان هەر هەمووی هەرێکی بە شتێکەوە ئەناڵێنێ هەرێکی و کێشێکی معقول نییە منتیقەیەکی ئاوا گەورە ئاوی خواردنی نەبێ بۆریتیان نەبێ
بەس لە 2014 لە کرا لە 2014 من لێرم خەزانیان دروست کرد بەس ئاو نەبوو دوای هەستان شەبەکەی ئاویان هێنا دایانە ئاوی تێناکەن ڕاستە دوای خەزانەکە نەما ئەوە هیچ شەڵێ ئەوەشانەوە عەرزەکەشی وابزانم درا درا باوچێکی پیشەسازی گەورە و گران ئەوی نەخێر یەکێک ئەم خۆم ئاوە پیساکڕن کە بە شەمع ئێستا سەری لەوە بەڵێ بەتەنکەرەوەیەت کە پێش دەڵێڵی شەمعەیە دەستنوێژی پێگیرێ دەموچاوی پێشۆرێ بەڵێ ڕەنگە نەکرێکار بشی خواتەوە لە واللهی ئەوە هیچەوە ئێمە تەسفی ئەومان هەیە ئێمە کێشمان لەوەیان نییە کە دەبێ بێجگەل لەوە تەسفیەکان ئاوی بڕادوانێمە لە معمەلی ئاوەکانەوە ئەێنین یعنی ئێستا لە حکوومەتی عراقی کاراسانی زۆرتر بۆ کارگاڵێ خەڵک زۆرە ناسی کە کارگەی لێرە هەبوو دای خستە و چۆتە جنۆب بەڵێ سەر و خۆم حاج حەمیدوان بۆ ڕۆشتن هەر ئەوە ناسییا زۆر کەس زۆر کەس هەیە کە بیناسم یەکێ لەوانە خۆم بووم بەیانی دووبیانی ئەم کارگەی لە ناو بەرمەچم لێ کارگەدانم ئەبێ لێ یارمەتیمەیە من لێرەم عەرزێکی وشکم وەرگردووە دوای شەڕەشەقێکی زۆر عەرزەکەم وەرگردووە بینای خۆم دروستم کردووە محاویلەی کارەبایە خۆم کڕیمە عەمودە خۆم کڕیمە دام ناوە لە ئەخیری شە لە دوایەوەی کە داو ناوە ئەبێ محاویلەکە درێ بە حکوومەت وەکو دیارە و زەریبە و مشکلمان لەوەیە نیە مشتان زۆر لێسەنن تابلۆیانە و بەڵێ مشکلمان لەوەیە لە دوایەوە تۆ محاویلە لە مەسەرەوە کارەباکەم بە هەرزان بەریە بە هەرزان ناداتێ ئێستا لە عێراق هەرزانترە بەڵێ دوایی من معمەل لەمە لە ناو حدودی خۆمایە قەتعەیەکم هەڵواسیوە چی بێ کابرا ڕسمی قەتعەکەم بگرێ و پارەم لێ بسەنێ ئێرە تقریبا 18 کەس ئیشێکرد بێزگە لە مۆزەف و لەس بێزگە لە محامی و بێزگە لە محاسیب و ئەوانە چوومە کارگەیەکی تروتی من 48 کەسم هەبوو ئێستا 16 کەسمە دەبێ نێڵن تۆ بتەوێ ئیشکەی بە ئیسراحەتی خۆ کەس گوێتان لێگرێ لە وڵاتە چی هەیە گوێ لێ بگرێ هەرە بێ عەریزەکەش تەقدیم کرد هەر عەریزەیە تەقدیم کە لە سەناعەی سلێمانی جاران ئەوت بۆ ئیشێک کەشفێک مێ بۆ ئێرە 10,000 لەسەریان 25,000 ئێستا عەریزەیە تەقدیمەکەی ئەڵێ کاکە تەڵەبی شتێک مەوێ دەبەیەک مەوێ یان شتێک مەوێ لە دەروی عێراقەوە بێت ئەزانی چی لێکەن 100,000 لێسەر مۆستێک من دوو جار دوو کەشپم بێ مانگی 200,000 خەم سەرێن بۆ مۆزەفێک 200,000 خەم ئێم بۆ مۆزەفێک یعنی لە هەموو لایەکەوە هەر یەشی چەقۆیەکی بەدەستەوەی لێ دەکاتەوە جاران وەختی خۆی گاز ژیان نایە پێمان بە سەرێکی حکوومەت ئێستا ئەوەش نەما هەرکەس نیە لێو پرسێتەوە ئێستا خۆ زۆر جار لە ژووری بازرگانی ئەیبینین ئەڵە وڵا فڵان کەس هاتووە لە هەولێرەوە لەگەڵ مەجموعەیە تاجیرە دانیشتووە بەس ئاوا شت ناڕوە هەر یەکی و سنفی خۆی بڕوە وەزیر ئەمڕۆ لەگەڵ هەموو پاکەرەوەکانی کوردستانە کاکە سلێمانی بەجیادانیشی هەولێر بەجیادانی نقاتەکان بنووسێ ڕۆژێکی تر لەگەڵ مەڕمەڕەکان ئەرێدار و بەردی ئەم وڵاتە بەرد و مەڕمەڕ بۆ ئاواشتی باو باپیرانمان شاخیان تاشیوە بڕۆ سەیری قسقاپان کە ئێستا خێرە ئێمە لە تورکیا و ئێرانە و ئەم هەموو بەقاڵ بە بۆمان دێ خێرە بەردەکانمان کەس ناچێ بەلایە بڕوا بکە کاگڕنج ئینتاجی کوردستانەوە نە زۆرە لەو بڕوایم بتوانین بین بە دەریشەوە ڕجای ئەوە ئەەکەم حیمایی منتوج پێش هەموو شتێ بێت دەستەکانت خۆش بە حیمایی منتوج و پاراستنی بەکاربەریش وانەڵێ دەست بەڕاستی ئاهێ بەبەرما هاتەوە دوای ئەو هەموو گەرما و زەلکاوە دڵخۆش بووم بەوەی ئەم کچ و کوڕە جوانانەی هەرێمی کوردستان لەم کارگەیە کارەکەن حەمد و سەنا بۆ تۆ خوا یا ڕەبی هەموو کارگەکان ئاوەدان بکەیتەوە یا ڕەبی دەستە خۆش بێ و ماندوو نەبێت وەکو خاوەنی کارگەکە دڵخۆشم سەرە ڕای هەموو ڕێگریەکان بەڵام تۆ تەسلیم نابی لە ساڵی 1996ەوە نەوەستاوی ئەلحەمدولله تۆ چی لە مەسەلەکە تێگەیشتووی لە 96ەوە لە بواری پیشەسازیە کارەکەی هەموو شتێک هەیە لە وڵاتە هێزی کار هەیە پیاوی پارە هەیە زەوی هەیە بەڵێ بێکارێکی زۆر هەیە سیاسەتی بۆ نابوژێتەوە سیاسەتی حکوومەتی هەرێم وایە لە 30 ساڵە ساڵ بە ساڵ ئێمە گەڕێنەوە دواوە هەر وەزیرێکی ئەم ساڵ لە پار زیاتر ژوینەتە دواوە پار لە پێرار زیاتر بەڵێ بزەڵ سەبە و ئیسپاتەکەم وەزیرێگێ 4 ساڵ وەزیرە بێت 8 ساڵ ئێمێنێتەوە دواوە ئێمە 10 ساڵەمەوە پێش باشتر بوو 20 ساڵەمەوە پێش باشتر بوو دوایش بە پلەی وەزیری خانەنشینیەکان لە جاتی لێ پێچینەوەی لەگەڵا بکرێن هەر وەزیرێگێ 10 ساڵ ئێمێنێتە دواوە
یەک مجموعە لە ئەنجومەنی وەزیران یەک ڕێنمایی دەرەکەن سی مەعمەل داخرێ وا هەیە بەڵێ بەڵێ ئەمە واقعە بەیەک ڕێنمایی بەڵێ ڕێنمایی بەڵێ بەڵێ سی کارگە داخن بە ڕێنمایەکی تر خەڵکێک دانیشتووە لە پشتی کۆمپیوتەرەوە لە خۆی قەرارێگەیە بەبێ ئەوی پرسمان پێ بکرێ تا ئێستا من نوێنەری کارەکانم کەس پرسی پێ نەکردووی لەپڕ ڕێنمایی دەرەچێڵێ نەبێ وابێ لەپڕ ڕێنمایەک دەرەچێ 50 کارگەی تر داخرێ کەس ئەمە ناوچێکی سازیە نەخۆشخانێ ئێستا کرێکارێکە دوور بە ڕەبی خوابیان پارێزە دەستی ببێ بەو زنجیرەوە ئەیبەی بۆ شۆ ئەبێ تا گێنێتە خەستەخانە خوێنی تیانان باڵە خوێنی تیانان خوا ئاوی خواردنەوە هەیە لەم پیشە سازیە نەخێرنی ئەمە تا ئێستا ئاوی خواردنەوەمان نییە ئەمە چییە ئەمە کی ناوچەی پیشە سازیە لە هەموو وڵاتەکان بێمە با دوور نەڕۆین با بچین بۆ ئێران 4-5 ناوچەی پیشەسازی هەیە تەنها بۆ کوردستان و عێراقی شەکان تایبەت بۆ ئێرە بۆ خۆمان دەستمان نیە کەلەپچەیان کردی کەلەپچەکانی دەستمان ناکەنەوە قابلە خەڵکی ئێرە نەزانە سەنەعەتکە ئەی تورکیا چەندی هەیە من نەنکەم کولیچەیە کرد دۆشاوی تەماتەیە کرد مرەبایە کرد ئەم شتانە ئیسە هەمووی لە ئێران و تورکیا بۆمانیە یعنی بڵێ کەسێک نەبێ ئەمە بکە بەس جەدوای اقتصادەکەی کەیکا حکومت زەربەیەکە لێیە لەپڕ لە گومرجی و ئەی کاتەوە لەپڕ دایە خاتەوە لەپڕ بە تایبەت بۆ هەرێمی کوردستان تورکیا غازیانتابی هەیە بەقەی ماڵەکانی غازیانتاب معمەلی لێ بەس بۆ عێراق و کوردستانی شەکرد هەر کابرایەکی تورک دەست باتە ئیشێک حکومت هاوکاریەکە هەموو شتێکی بۆ ئاسانەکە بۆی کە هەلی کار بخاتە کارگەر هەیە هەر بۆ کوردستان بە ئینتازی بۆ ناو تورکیانە بێ بەڵێ زۆر مارکە هەیە ئەسڵەن لەوێ ڕێگەی پێنایان بفرۆش یعنی زۆر مارکە هەیە لێرە کافرۆشێ لەوێ ڕێگە پێدراو نیە بفرۆش بۆ کوالیتەکەی باش نیە بە پارە داخڵە بێت ئەی باشە ئێوە پۆستان هەیە لە وڵاتە خۆ ئێوە وەکو ئێمە نین بۆ ئەم مۆزوعانە ناکەی بەڕاپۆرت بۆ بەرزی ناکەیت لەگەڵ مدیر عام لەگەڵ وەزیر لەگەڵ هەم ئەندام پەرلەمان هەمویان و توێژمان کردووە ناگەین نەتیجە ئێمە ئێستا پلانی 26 کارگەمان هەیە هەر کارگەی 500,000 دلارە هەر کارگەیەک ماگانەی 10,000 دلار کابرا قازانج بکە بەس خەڵک لەم کاتەیە بڵێ هەر لە موازنەوە بکەن ساحەی ئێمە بەتاڵە منافسیتیان نییە کەسیتیان نیە سەگە بچیتە مسر یا بچیتە سووریا بچیتە ئەردەن یعنی کارگە نییە نەکرابێتەوە لە لای ئێمە 50 ساڵ لەمەوە پێش ئۆتۆمبیلەکان و هەرچی ئەشیای کارەبای ناو ماڵەکان نییە و ئێمە عێراقی بوون قابل ئێمە نەزانین کابرای گەناسم 700,000 دلار یا وەکالەتی موبەردەی وەرگرتووە یعنی موبەردەیەک 4 پرێسیەوە هەر نییە پلێت بێنم لێ بە لەقە دروستێکم هەر بە قاس دروستێکم 700,000 دلاریەوە 700,000 مەعمەلەکەی خۆی 500,000 دلاری تێ ناچێت ئەمە لە بەرەی وەکالەتەکەیمان بنێ بەڵێ باشە ئەم دەشتەی کە ئێستا هەمووی بووە بە ڕەشاو بەخوا من بیرمە کارگەی گۆرەوی کارگەی خاولی کارگەی خاولی کارگەی سۆندا کارگەی کلینەکس کارگەی دایبی هەموو کارگەکان لە سلێمانی هەموو بۆ کوێ هەموو شار ئەمە پڕین حکوومەتە ڕێکی خست بوو ئەوەنە فشار خستنە سەری کابرای تر ناتوانێت ئیشکان خواتەوە بەس دەستگیرەوە و بکرای ئێستا هەرچەنە ئێستش بۆ دووبەی و ئەوانەیە نێری بەس ئێستا بۆ هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست دەسڕەنانە وەڵای ئەتوانی هەموو عێراقمان تەختێ بکردایە بەس دەستمان بەسراوە و باسی کەلەپچە و کرد ئەم کەلەپچەیە چییە لە دەستا ئەوە تا من دەستی تۆ بینم کەلەپچەیتیانە مەبەستت چییە؟ مەبەستەوێت کە بمێ پرۆژەیە بکەم 3 ساڵێوێ هەتاوەکو ژینگە و شارەوانی و ئەڵێن لە ناو شارە تەمەن پیشەسازی ناکرێت لە دەریشەوە زەوی کشتتوکاڵی بۆ لێرە ژینگەش هەیە تەدەخلی ئەوواکەن بڵێ ئەی پێتان نەوتن ئەو زەلکاوانەی چواردەرمان چاکە لاخی ئەوانی لاقی تویانێ بە 6 مانگ لە ژینگەی جانەجاتم 6 مانگ بڵێ ئەمە یەک دائیرەیە لە 12 دائیرە جادەوەرە چەندێک تەواوە بێ ئەو کەسێک کە پارەیەک دایانێ بۆ پرۆژەیەک حتا پرۆژەکەی تەواو بێ پارەی پێ نامێنێت خەڵک زۆرە ناسی ئیفلاسی کردای خست و ڕۆی بەڵێ زۆری باشە من یەک پرسیارەکەم حکوومەتی هەرێم تا ئێستا پرسیار لە خۆی ناکە تاجرەکانی ئێمە ئەچن بۆ ئێران و تورکیا کارگە داهێنێن ئەچن بۆ بەخا کارگە داهێنێن بڵێ لێرەش داخە لێرەدایە ئەزانی چەندانە لێ فەرع حوتم بینی قفڵی پێوە بەڵێ ئەم خفڵی پێوە تا سەر خفڵی پێوە ئەبێت چ جەهەنەمێکیان خۆقانمێ بۆ خەڵکی ئێرە کە خەڵک نەتوانێت پیشەسازی بکە یعنی شتی بەسیت 50 ساڵ لەمەوە پێش باتری و تایە لە عێراق دروستە کرا کەسێسە هەموو کورد قاڵبە سابوونی بێ دروست ناکرێت خەڵکی شارەزامانەیە بە جویانێ ناگرێت
بازرگانمانەیە اختصاصی سەناعەت بەهرەیە یعنی وەکو تیجارەت نییە من عاشقی سەناعەتم من وەختێک بووە دەرزێنێکم لە سووریا بێنایە دۆلارێکم قازانجە کرد بەس لێرە ئەم کرد 25 سنتم بۆ مایەوە من حەزم لە سەناعەتە زۆر کەسی وەکو من هەیە بەس نایاڵێ ڕێگە و پێ نایە باش ئەم هاوارانە و قەت کردووە لە کۆبوونەوەی ڕسمیە لە هەموو شوێنە باسمان کردووە لە هەولێر ئەندام پەرلەمانەکان وەزیر هاو چەند جارێکی باشە وەزیر چیاڵێ وەزیر دەسەڵاتی نییە لەوەتەی تۆ ئیشەکەی لە 96ەوە چەند وەزیرە دیوە مەسول بازانی قوبا تاالبانی ئەو دوانە جۆمان لێ بگرن کێشەکانیان پێڵین پارە سەرفکردنیشی تیان نییە بەس ڕێخستنەوەی چییە مەسەەن جەنابی کاک مەسول و جەنابی کاقوبات گۆ لێ بگرن چیان پێڵێ ئێمە پێویستمان بە ناوچەیەکی پیشەسازیە ناوچەیەکی پیشسازی سیاجی هەبێت بکرێتەڵەن ئەوە نییەوە ناوچە ئەمە ناوچەی پیشەسازی نییە تۆ کارەبا دەهاتێ ئەمە چییە چۆن تعریفی هێراکەی ئەمە بۆکو عشوایی لە ئەگەر حسابی بکەیت ئەجینا ناوچەی پیشەسازی هەچ بۆ کە تەقدیر حاجە بۆکەن سەیتەرەی هەیە یەت ئەحساییە کرێشتەکان چی چۆتە ناوم پیشەسازی پیشەسازی بۆ بکەن بۆتان بکەن چەند هزار لەم بێ ئیشانەی کوردستان کە فەقیرانە هەمووی زانکۆی تەواو کرد من بەرنامەیەکمانەی 8 ساڵە خەریکی بۆ بەرنمەیە کارمەندانی کەرتی تایبەتی بۆکەم بە دوو هێندە بەدەلیل یعنی 8 ساڵە خەڵکی شارەزا لەو بەرنامەیە بەشداری کردووە لە دەرەوە لە ناوێشتا هەر نەزەریە بەرنامەکەشتا نەزەریە بەزماوەتە ئەوەی کاک مەسول و کاقوبات دڵسۆزێکم نەدۆزیوەتەوە کە ساحب قەرار بێ دڵسۆز زۆرە بەس قەراری بەدەست نییە پێویستمان بە دڵسۆزێکە ساحب قەرار بێ کە بڵێ فڵاشت بکرێ لە 4 شارمانەیە لە سییانیان یەکی ناوچەیەکی پیشەسازی بکرێتەوە بەرنامەکانی تری ئیسا ناوترێت ئەجینا ئەبێ بە کاڵای ناوخۆ ئەتوانین لەسەر لە ساعت 4 لە مارکێتەکانە لە 196 کاڵای ئەجنەبیە بەس ماستەکە عێراقی ماستەکە شیرەکەی ئەجنەبیە ئەمە کاڵای ناوخۆیە لە کوردستان ئێستا لە ساعت 96 بەڵێ شواری بەرەمی ناوخۆی بەرەمی ناوخۆیە ئەویش یەکێکی وەکو من یعنی هەر خۆم هەرچێکم کردووە دای ناخە ئەجینا ئەوانی تر بەرگیان نەگرتەوە دانخست ئامادەی تۆش بەجێ بێڵی بڕۆیان نەخێر تەحەداکەی تا حەداکەم هەتا ئیفلاسەکەین دوایی ئێمەژۆکوان وازی دێن وا گەورێ کەواتە بەپێی ئەم قسانە بێت چارەسەرەکە ئاسانە بەس ئیرادەیەکێوێ باوەڕێکێوێ ئێرادەیەکێوێ ساحب قەرار ئەمر بکات لەسەرەوە اینجا جێبەجێ بێ بەس کێشەیەکی ترمانەیە ئێمە جارێ بێ سەرۆگۆزیران بەسول بارزانانی بێ وەزیرەکانی خۆی ئاشکاتەوە وەزیرەکان قسان نییە بێکەوە ئێمە وەزارەتی پیشسازی بۆ مانەکات تەندروستی نایکات تەندروستیکە وەزارەتی دارایی نایکات یعنی کتابی دارایی لە باشماق ناخوات کتابی وەزارەتی پیشسازی لە تەندروستی ناخوات یعنی ئەوە کێشەکانە هەموو شتەکان هاتۆ بەیەکە ئەگەر وەزیر هەیە بۆ قسەی نەبێبێکەوە کتابی یەکتر ئەکید بڵێ کتابەکەی لێ ناخوات کتاب آخر کە کتابی ناخوا یعنی پەیوەندیان خراپە وڵی پەیوەندی من پێم وایە ئەگەر دابنیشن بێکەوە ئاش ببنەوە ئەو کاتە یا مدیر عامەکانیان بزانین ئەم کتابە ئەگەر بکرێ لەوێ نەخوا من لەوەی گیرە خۆم چی بکەم حاڵەتی وا بەسەر دێ زۆر هەموو برادرە نەو کێشیان هەیە ئێستا برادێکمانەیە ئێوە بەهارات هەناردەی ئەڵمانیا بکە هەموو شتێک ڕێکارە یاسایەکانی کردووە وەزیر تەندروستی ڕێگەی پێ نایە وەزیر تەندروستی پێی وتووە ئەبێ بە مواسفاتی عێراقی بینێری بۆ ئەڵمانیا ئەڵمانیا بە مواسفاتی خۆی ئێستا قابل ئێمە پشتی سینی بێنین بە مواسفاتی سینی خواردەمەنی سینی ئێمەکەڵ چی ئێمە هەیە ئەوانش بە مواسفاتی خۆیان هەیە ئیتر ئەلە بێنی ئەم دوو وەزیرە زەرێکی باشی کردو بەس مەسەڵەکە پەیوەندی بە یاساوە هەیە هەندێکی آخر یاساکەەوە ئیشی ئێمە نییە ئیشی خۆیانە چارەسەری بکەن ئێستا بۆ نمونە ئەبێ لە پەرلەمانی عێراق خۆتەزانی بەشێکی زۆری مواسەفاتی عێراقی کە هەیەی تەقیس و سەیتەرەی نەوعیواتە دەستەی پێوانە سازی کۆنتڕۆڵی زۆری دایناوە هینی هەشتاکانە ئەبێ ئەبدەیت بکرێتەوە ئێستا هیچی ئەوانە هیچی بکاری پێ ناکرێت ئێستا بۆ نمونە ئیشی ئێمە ئەبێ گێچەکەی هەشدە بێ ئەبێ 24 بێ ئێستا نە 24 نە هەشدەیە شتی باش هەر نەماوە لە عێراق لە عالەمیشان نەماوە ئەوان هەر لەسەر ئەوڕۆ کەواتە ئەم ڕۆتینات و شتە بچووکانە کارەساتی گەورەی دروست کردووە کێشەکە ئەوەیە ئەگەر جۆمان لێ بگرن ئێمە زانین چۆمانێشێ نێک زەرامێک لە پشت کۆمپیوتەرێکەوە وڵا ئەمە ئەوەنە پارەگەڕاوەتەوە بۆ دەستخۆشیە ماڵی سەم عمل وێران بکەم جۆمان لێ بزانانی کێشەکانمان چییە پارە سەرفکردنی ناوێ حکومت حساسیت دێ پارە سەرفکردن پارە سەرکردن بەس ڕێخستنەوەی
ئێستا ئێوە ئەم ڕێکارانەی کە تۆ ئێڵی بەعکسەوە داهاتیش بۆ حکومەت زیاکرێت طبعا ئەی بیست معمەلی وەکو من لێرە ئیش کات 20 کەس زەریبایە 20 کەس زەمانەیە 20 کەس گومرگەیە ئەی هەچ کەسش 20 کەس کارمەندیە بێ ئێوە کارمەندانە لەبەر دەرگاکانی وان دوورەکەونەوە یان لا ئێمە ئیشەکە سێشت کە زۆر زۆر ضرورە پێم بڵێ بۆ چارەسەر چییە؟ وڵی چارەسەر ئللا کەسێکی ساحب قرار بێتە سەرخەت جۆمان لێ بگرێت چکە قەنەعەتمان بۆ مەسەلە هەیە لە سعودیە کراوە لە مصر کراوە ئەمانە نەجاحەتی هێناوە ناوچەیەکی پیشەسازی بکرێ هەموو خەدەماتێکی بۆ بکرێ ئەو کاتە پرۆژەی پیشەسازی پێویست زەویە بنا ئینشاءاتە مەکاین و معداتە ڕاسمالی متحرکە باشە ئێستا ئەی بڵین پاراستنی بەرهەمی ناوخۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ نییە ئەوە ناوچەی پیشەسازی کرا بەرهەمی ناوخۆش بپارێزرێ چی سفاداکە لەوێ نانە بەرهەمی ناوخۆ بپارێزرێ وەنیا مافی بەکاربەر بپارێزرێتتر وڵات خۆرم سێشتە وەنیا هەرەوەی بڵێ ئەو کاتە زەوی بە هەدەر ناڕوات تەقدیر حاجەش کەس ناتوانێت مبالغەی تیا بکە چونکە تۆ لیجنەیەکە هەیە ئەمەنە موادی داخل کردو ئەمە موادی دەرکردووە ئەگەر سەتەنی بۆ نووسرابێ ئەو بیستنی بەکارێ نابێ ئەو کاتە ناتوانێت جاریشکە بۆی ناکرێت لە دەوروبەر چی و چی داخراون کاک بێسون دایخستووە لەولاوە تەنیشتم کاگامانش دایخستووە ئەمدی و کاکاوڕە دایخستووە خواردتر معمەلی باشترین بۆری پلاستیکی هەبوو 2 ئینج و 3 ئینج هەموو بۆ هەموو بەغایەنات دایخستەوە لەبەر کارەبا دایخستەوە ئەمە 30 میلیۆن کارەبا قەرزار چەند کەسە ناسی کە دایخستەوە وەڵاهی بە جەدوەلەکەی خۆمان ئەگەر پێ بڵێ لە 200 معمەلە بۆ خوێنمەوە کە دایخستەوە ڕاستە لە 4100 کارگە لە ساحەتای 4000 نا ئەسڵەن هەزارێکی تەغیری منتوقی کردو ینی مهنەکەی گۆڕیوە ئەوان بە معمەلیش لە 3000 چەندی دایخست لە 3000 2200 پێم وایە دایخستی حکوومەتی عێراقی وەختی خۆی کەروخا 14 معمەلی بۆ بەجێشتی ئێستا حکوومەت 14 عملەکەی خۆی سیانزەی داخراوە ئەم 1200 کارگەی کە داخراوە چون بۆ 2000 کارگەی کە داخراوە چون بۆ کوێ کردویانەتەوە ئێستا وەڵی برادران وتیان ناومان مەهێنا چون بۆ تورکیادایان ناوە قسمێکیش خۆیان پۆستیان هەیە لێرە لە ئێراندا ناوە لە سنە لە کەرەت 4-5 دایناوە لەوێ خۆی لە وڵاتە حکومڕانەوە سێ لە وڵاتێکی دەرکارگاکاتەوە دەی بەخێر بێنەوە سەر چاومان وەختی خۆی ڕەزاشای ئێران تاسیسی 600 معمەلی دانا لە ئێرانە ئەیستش هەتا ئیستا بەشێکی زۆر ئێرانیەکان لەسەر 600 معمەلاژی هێشتا حکوومەتی ئێرە و ژووری بازرگانیش تێنەگەیشتون کە معمەلەکان ژێرخانی ئابوورین نەک کۆمپانیەکانی بە بازارکردنی کاڵای ئێرانی و تورکی اینجا بینەرانی بەڕێزمنی تر چی بڵێم ها خۆ لێرە پۆستە هەبێت خۆت حکومڕان بی خۆت مەعاشی ئەم حکوومەتە وەربگری خۆت نوێنەری خەڵک بی پارەیار بی معمەلەکە و لێرە قفڵێکی لێ بڕۆی لە وڵاتێکی بێگانە معمەل بکەیتەوە طبعاً ئەو کاتە ئیش بۆ ئەو وڵاتاکەی لێرە تەمان ئێرە بۆ ئەو بژێنیتەوە لە بەرەی مەسلحەتی خۆتی تێدانە ئەوە کاتی خۆی وەزیرێکی تریش برادێک چوو بوو بۆ لای ویستبووی معمەل بکاتەوە بردبووە ژوورە بچووکەکەی وتبووی کوڕی باش معمەل بۆ لێرەکەیتەوە وەرە با بڕین بۆ وڵاتە ساڵی ئەوە نەو دەسەکەوێ وڵا خۆش وەزیر خۆش پۆست زۆر مەمنون شتە بڵێ ژووری بازرگانی چوبوون بۆ سنە داوت کرابوون محافظی سنە پێ وتبوون هاوکاری بە بازرگانەکانتان بڵێن بێن بۆ ئێرە هاوکاریانەکەین معمەل دابنێن دترامانیش شۆن نازانم هیچ گوناحێکی ئێران و تورکیاکیانە ئەو خزمەتی وڵاتی خۆیەکە هەچ کارگەیەک لێرە دابخرێ ئەبێ لەوێ دانێ بکرێتەوە هەچ کارگەیەک لەوێ دابخرێ لێرە بە هیچکە بکرێتەوە چونکە پێویستی بازار وایە وەختی خۆی کە بەغا تێک چوو زۆر هاوارمان کرد وتمان هاوکاریان بکەن بە ساحب معمەلەکان ساحب خبرەکان بێن بۆ ئێرە جوان لێ نەگرتین چی سیاری ئەلوچێ هێنایان چی گۆرانی بێژ هێنایان هێنان بۆ کوردستان بەڕێزان هەندێک خاوەن کارگەی تر ماون کە قسە بکەن بەڵام
بەڕێز کاک دکتۆر کۆڤان وەکو بەڕێوەبەری گشتی پیشەسازی گەشە پێدانی پیشەسازی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان پێشەوەی بچمە بەشەکەی تر ئەم بەڕێزانە دوێنم کە ئێستا میوانن دەرهێنەر ئەم میوانانە پیشان بن سیر بکەن هاو نیشتیمانیانی بەڕێز بزانن بەس بە تەنیا لەم ستۆدیۆ بچکۆلەی منە چەند ملیۆن دۆلار تووشی کارەسات و تووشی قەیران بووە سیرکەن من ئەم بەرنمەیە بۆ یاکەم خەڵک سارد نەبێتەوە کە ئیژ نەکا و کارگەدانەنێ لە هەرێمی کوردستان هەمومان ئاگاداری حکوومەتی خۆمانەکەین بە بەرپرسیارانە بۆ ئەوەی کە بزانن کێشەکان چین واللهی حەزەکەم بزانی بە دڵسۆزی پێتانەڵێم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی من وەکو خۆم قەنەعەتم وایە مەسوولی قسمێک ئەگەر ئیرادەی ببێ ئەگەر قەراری ببێ ئەگەر ممارەسەی سەلاحێتی خۆی بکە ئەتوانێت خزمەتی ئەم نیشتیمانە بکە بەڵام ئێستا مۆدێلێک لە بیرکردنەوە دروست بووە هەر شتێک با ڕوو بکەم ئەم کامێرایە کاکە ئێستا ئەتوانی وەرمگری بەڵێ من قساکەم پشتە سەرم بینێ بەڵێ ئەمەوێ بڵێم هەر شتێک لە وڵاتەیە دروستە بێ هەمووی بەرپرسیارەکە لەسەر شانی خۆیە کاتەوە لە کاتێکە دڵنیابن لەوەی ئەگەر نیەت و ئەگەر ئیرادە هەبێ مەسوولی بەشێکیش لە وەزارەتێکە لە مدیریەتێکە ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری و دەوری خۆی ببینێ و خزمەتی نیشتیمانەکەی بکە من بە هیچ جۆرێک سیقەم بەم قسەیە نییە هەر هەمووی شانی خۆی خاڵی بکاتەوە هەر هەموو شتەکان بڵێن لە لای سەرۆکی حکوومەتە ئەی تۆ بۆ وەزیریت ئەی تۆ بۆ مدیر عامیت ئەی تۆ بۆ مەسئول بەشیت کوا کارەکانتان چییە ئیتر تاکە ئێمە دابنیشین چیرۆکی خورشید و خاوەر بۆ میلەتەکەمان بگەڕینەوە تا دوێنێ ئەمانەت حکوومەتەکەمان ساوایە لەمە بە دوات چی بڵێن ئایا بەبەر چاوتانەوە وەزارەتی پیشەسازی و بازرگانی نایبینی ڕۆژانە خەڵک ئەڕوا پارە جوانەکانی هەرێمی کوردستان کە لێرە دەستی کەوتووە ئەی با لە تورکیا ئیسtismاریەکە ئەی با لە ئێران ئیسtismاریەکە ئایا نایبینن لە هەرێمی کوردستان مەسئولیەتی هەیە ئەو ئیشەکەی ئەوەیە کە ئەم بوارانە چاپکە کەچی خۆی پارەی کۆ کردوێتەوە جەنابیان مەعمەلدانن لە دەرەوەی ئەم وڵاتە تۆ خۆت مەعمەلت هەبێ من مەعمەلم هەبێ لە وڵاتێکی تر حەزەکەم ئەو وڵاتی کەشتی بۆ نێرم بگەشێتەوە نەوەڵا حەزەکەم قوڕ بکرێ بەسەریا ئێستا سیرکەن جەنابی وەزیری پیشەسازی کاکە برا تۆ چەند ملیۆنە لەم وڵاتە سەرف کردووە لە کارگەدا سەرمایە گوزارەکانی من بەس کارگەیان هەرس 20 میلیۆن زیاترە 20 میلیۆن دلار لە 2017 لەسەر زەرەرین حتا ئەو ساڵیش هەر لەسەر زەرەرین 20 میلیۆن دلار 20 میلیۆن دلاریشم کارخانەیە کاکە گیان ئەو شوێنەی کە تۆ نوێنەرایەتیەکەی چەند میلیۆن دلاری سەرف کردووە لە وڵاتەدا ئەو کۆمپانیای من بریکارداریم 40 میلیۆن دلاری سەرف کردو ئەمە 6 میلیۆن دلار دەستخۆش کاکە سەرمایی کۆمپانیاکەت بای چەنە 3 میلیۆن دلار 3 میلیۆن دلاری تر خۆتان حسابی بکەن کاکە گیان کارگەکەت بای چەندێکە ئمە دوو کارگەیە سندویچ پەناڵ و کارگەی بۆ چەندێک پارەت سەرف کردووە 15 میلیۆن زیاتر 15 میلیۆن دلار دلار زیاتر بەڵێ کاکە برا چەندێک سەرف کردووە 3 میلیۆن دلار 11 میلیۆن دلار 750,000 دلار 10 میلیۆن دلار 8 میلیۆن دلار ئەی هاوار بە هەر هەمووتان کۆی گشتی 130 میلیۆن دلار سەرف کراوە تۆ بڵە 130 میلیۆن بەس لەم کۆمەڵە خەڵکە بەڕێزەی کە لێرە داهاتون لەم 130 میلیۆن دلارە بە هەر هەمووتان میلیۆن و نیوە دلار خەرتان کردو ئەمساڵ ها بەخوات یعنی ئەوەی کە ئەڵێ بە هەمومان میلیۆنێکمان خێر نەکردووە دەزەڵ بڕێ یعنی ئەوەی دەستیێڵ بڕی هەمووی زەرەر تۆ 20 میلیۆنە سەرف کردووە زەرەرت کردووە هەمووی زەرەر ئەی کاکە تۆ بۆ زەرەرەکەی ماڵ نییە خوێنە خوا تۆ مەعمەلی خۆ هەیە براکەم خۆیش زەرەرەکە خوێش زەرەر دەکە لەبەر ئەوەی خوێشی پیشەسازیە و خۆی خۆراکی هەیە خۆی پیشەسازی دەینن لە کارتۆنی دەکەن و یەکسەر دەرفرۆشن خۆیەکی سپی هاوڵاتی سوانی ئەو خۆیە چ خۆیەکە هەدەزانی سپیە دەرێ خۆیان 3 میلیۆن دلار سەرف کردووە لە خۆیە و زەرەریش دەکەی بەڵێ بەس کارخانەکەم بەس ببینی گەورەترین کارخانەیە لە هەموو عێراق باشە با گوێ لەم هاونیشتیمانیانەی تر بگرین اینجا ئەچمە لای بەڕێوەبەری گشتی پیشەسازی هەرێم و میوانەکانی سەر ستۆدیۆم فەرمونون با گویان لێ بگرین
ئەڵڵا لەم بەردە جوانانە ئەمە بەردی کوردستانە شکر یەک دوو کارگە هەیە کە خەریکی ئەم بەردانەی خۆمانە ئێستا ئەچم لە ژوورەوە سەیری ئەو بەردە ڕەشەکە ئەوە پرسیارم کردووە بەردێکی دەگمەنە ئەم سوورە زۆر شتێکی جوانی لە دەرەچە سەیری ئەم کریستاڵیە ئێستا بیبینن لە ژوورەوە بیبینن با بچین بۆ لای کاک حاجی خەلیل بۆمان باس بکە باوەڕم پێ بکە ئەوەی کە من پرسیارم کردووە بەردی مەڕمەڕی جۆری شین جۆری سوور هەیە لە پێنجێنەکەی خۆمان لەسەر ئاستی جیهان بەردی دەگمەنن ئێستا بیبینن ئەمانە بە بڕاوی بزانن چەند شتی دەگمەن و جوانی تێدا فەرمونون سلام عەلەیک حاجی گیان کەفارەتی شەبێ پرسیارم کردیان تۆزە ناساغی حاجی بەڕاستی نازانم من زۆر سەراسیمە بووم بەردی کوردستانم بینی لە ناو ئەم هەموو بەردە ئەم بەردانەی بێگانایە سەرسامبوونەکەم حەقم پێ ئەدەی کە فعلەن کوردستان پڕە لە دوڕ و گەوهەر دەسەتاسەد حەقت بێهم ئەوەی لای خۆمان هەیە لەی شوێنێکیکە مستحیلە ئەمانە چین ئەمە سێ نوع بەردە بەس لە حوزەی قڵازیە هێشتا شش نوعی کەشی ماوە بێتە ناوە ئەمە هەمووی یەک قڵازیە ئەوەی بدەچێت ئەوەیان یەک لە یەک باشتر هیچ کامیشان پێویستی بە معالەجە نیە ئەو بەردێکە لە خارجەوە بۆمانێت لە چ لە ئێران چ لە تورکیا ئەکسێرەتی معالەجە کراوە تۆ ئەیبینی لە چتە دایرەکان مەرمەڕەکان کراوە هەمووی چاڵ بووە کونکون بووە لەپای چی لەپای معالەجە ڕاستە لەم هەرێمی کوردستانە بەردی شینمان هەیە دەگمەن بەردی سوورمان هەیە دەگمەن ئیتالیا و ئیسپانیا ژنێتی بەڵێ لە حوزەی پێنجوێن هەموو شتێکمانێ بەردی شین بەردی شینمانەیە بە شینی کانیخان مەشهورە لە خۆمانە بەردی سەر سوورا و سوورامانەیە هەر سپیەکی کاڵەڵی شەفاف ڕێک بەردی وا کەم هەیە لە شوعاشقی بەردی زۆریش نەکەم ینی من ئاڵتون هەیە خەڵکەچیە زیوی خەڵکم بۆێنم لە ملاولا زۆر معامەلیشوانەیە لەم شارە ئێستا بگەڕێیت ئەبینی چوە بەردی تورکیا یا ئێران هێناوە لە معاملەکەی خۆی وەستاندووە ئیش ناگا لە زمانی سەداما ئێمە کە ئیشمانە کرد تقریبان 50 بۆ 55 مشار لەم شاری سلێمانیا ئیشێ کرد ئێستا 5 مشاری شەکە باشە هەمووی بەردی ئێرانی و تورکیە ئیسپانیە بەڵێ تۆ هەر بە بەردە کوردیەکەوە خۆمان وامان کردو لە خۆمان قیمەتی شتەکەی خۆمانمە بۆ وڵاتەکەی خۆمان نێشتووە هەر بۆ خۆمانی سە منە گەچم ئێرانی بێنم ئیشی لێ بکەم یعنی قیمەت و نرخی وڵاتەکەی خۆم نازانم لە ڕووی کواڵەتیەوە بەردەکانی خۆمان بە نرختریشن هەمووی یەک لەوان باشتر نەبێ خراپتر نیە خۆی گەورە بەردی دروستکردە دەستی بە شەریتیان نیە لە دروستکردنەکەی وەکو یەک دووچی بەردمان هەیە ئێمە هەمان بێ و کەس نەیبێ لە دنیا بەردی ڕەشی سێ سایقمان دەتوانم تەعادای بکەم ئەوەیە ئەو بەردەی بەڵێ ئەو بەردی ڕەشی سێ سایقە لە دنیا دەگمەنە زۆر بەردەگمەنە مستاحیلە شیوە بەردەشینەکەی پێنجێنیش دەگمەنە زۆر دەگمەن نییە بە شینەکە لەوە تێ بەدیریە بەس ئەمە کەم باشە شینەکە بەردمان هەیە وەک بابەتی ئۆنێکس بە نرخبێ ئەگەر بەڵێ هەمان لە لۆلان نەمانە لە منتیقی سیدەگانەوانە بەری لۆلانمانەیە لە بەردی چیمانەیە لۆلان منتیقی لۆلان بەردی ڕەنگی چۆنە ڕەنگی تۆ بڵێ مۆمیە لە شێوەی سویمانەیە سۆزیمانەیە سۆزێکی کاڵە کاتێککە گڵۆپە خەیتە پشتیوە ڕەنگە لەم گڵۆپەکە ئەبینیت ئەوەنە شەفاف چەندێک بەردێ و چەنی خۆمان سەرفەکرێت چەنی وەکو تۆ منۆزانم لە مانیەکە تقریبا 500,000 متر بەر لەست لە تورکیاوە بێتە کوردستانی منێتە بڵێ کەمە کاتی خۆی کە ئەو کاتە ئیشە بوو لە 2014 نازم بۆ ئێستا لە تۆزە ئیش وەستاوەیان نازانم بزڵ بەڵام ئەوەی کەیت لە تورکیا ئەمەی خۆمانەکە سەدقاتی ئەوەی خۆمان دێت چونکە ئێمە حمایە قانونیمان نییە لە وڵاتە کەسێک نییە حمایەت بکات لە معمەلی کەتی تایبەتی وڵاتی خۆمان لە دۆکۆ بیگرە کاگاتەوە لە شوێنکاری خۆت بەردی کوردی دانەوە بەڵێ هیچ شتێکم نییە تا ئێستا بەردی ئێرانی بەکار نێنەوە نە تورکی هەچی بەردەکان هەمووی کە لە ئەیان بینی ئێستا لەم قاعای بینی هەمووی بەردی وڵاتی خۆمان ئەو بەردە ڕساسی جوانش کوردیە بەڵێ هەر هەمووی کوردیەوە ئەم سپیانش هەمووی بەردی کوردستان هەمووی ئەو بەردی قەراخ سپی قەراخ ئەوەی قەراخە بەڵێ ئەمەی قەڵات زێە سپیمانەیە لە قەراخە لەو زۆر لەوەش جوانتر کریستالیشە کریستاڵی بەڵێ بەس ئێمە کێشەیەکمان هەیە بەڕاستی بەردەست ئەهلی لادێوە گیرمان خواردووە بۆ ناڵنیش پێ لە مەخلعەکان مەخلعڵێ مڵکی منە بۆ نیش لێکەی زۆر شوێنەیە گیرمان خواردووە بێ بە یاسا ڕێک بخێ یاسا لە
نازانم چی یاسا ئیجازەت هاتێ هەموو شتێک هاتێ دێتە سەرەوەی ئیشکەی کابرای ئەهلی لادێگەڵە ئیشی ئێمەیە نایڵێ ئیشکێ بە ئیشەوەیە حاجی ڕاستە بەڵێ لە بەردی ئەمە بە بەردیە بن بۆ وڵاتان بۆ وڵاتان نمبین بەستا بەسرا زانماگان لێتی هێڕوا لە قەڵازیەوە بارێکم بۆ بەسرا لە قەڵات زێەوە بەڵێ باش ئێمە مشارمان نییە کارگەمان نییە نەمەکانمانێ وەختی خۆم پێێتەڵە 55 دانە عملی بەردی مەڕمەر لەم سلێمانە بۆ ئێستا 5 دانیشەکە ئەم 5 دانە نازان بەشی چیەکە وەختی خۆی ئەگەر هەر معمەل 50 کەسی شتیاب کردیازان چه کەس بووە یا دەکەسی شتیاب ئەگەر حیمایە بکرێ ئەتوانی بەردی 2 مەتر و 3 مەتری و 5 مەتری و هەموو خەڵکە یەتەوە سەریشەکەی خۆی خەڵکەکە بۆچی نایە بەدەمیشەوە حیمای نییە کە حیمایە نەبوو وەکو تەماتەکە پێنجێنی لێ بێ فڕی ئەی پێنجێن بۆ چوە لە بزارعەکە خەڵشت فڕەیە حیمای نییە کە حیمایە هەبێشت لە خارجۆنەیە کابرای پێنجێنی بۆ تەماتەکەی فڕیا سەرجادە چ شتێک عاشقی بەردی کوردستانی کردی لەناو ئەم بازاڕە گەورەی دنیا بووم باوکم لە وەکو بزان لە ساڵی 58ەوە خەریکە میشێ ئێستاشی شتمان دیارنی ئەوەی شتێکە بینیت ئەگەر بەردی بێگانەکە و بێنە ساغە کردایەتەوە قازانجە زۆرتر بوو بەڵێ بەس نەمکرد یانی تا ئێستا نەمکردو نەشتم هیچم پێینی تۆ بینی سیرەکەی خالەمە چێەکەی کابرا معاملەکەی خۆی داخستووە ناو معاملەکەی خۆی تۆ کاچی مەڕمەڕ ئێرانیە پڕش ئەمە بۆ لە پێناوی چییە بەس حمایەمان حمایە قانونی کەکنەوە پشکنی نەکەن بۆ بەر بەڵێ چ شتێکی زۆر دەگمەن زۆر سەرنجی ڕاکێشای کە قەت بیرە ناچێتەوە وەڵایی ئەو بەردانەی کە ئێستا بینی لەمە خاستن ئەم بەردە ئەو بەردە سوورە کە هەمانە قەت لە بینە چونکە دانایە داناڕچێت هەشتێکی لە نایە یعنی 100 ساڵ بمێنێتەوە کێشەی نییە ئەوە ڕاستە مەسەلەن ئەڵێن لە کوردستان کە بیناکەی بەڵێ بەردی وڵاتەکەت بەکاربێنە مقاومەی زۆرترە چونکە بەرهەمی ژینگەکەی خۆتە گەرمان سەرمای خۆتی بەرکەوتووە بەڵێ وایە فعلەن وایە بەڵام ئێستا بەداخەوە کە مەشروعێ دەرە چیاڵێ یا بەردی ئێرانیە تورکیمۆ بەکاری حکوومەتەکەی خۆمان لەوەیە کڕێت خۆیان ئەویش هەر ئێرانی و تورکیا ئەوان ئیجباریان کردووە ئێرانی تورکیەکە لە مەشروعەکانە سەرف بکەیت ئەگەر وانە بێ خەڵکە ئەتیادیە چ کابراڵێ وەڵا بەردی تورکی پێوتوم بەردی تورکی چییە؟ هەر بەردە لە ئێرە بێت بینای ئیستثمار مەسەلەن لە سلێمانی 15 مەشروع من ئاگادارم موافقەی بۆ کراوە بەردی پێنجێن و قەڵاتزێ و قەراق سەرفکە تۆ سبەینە ناتوانانی کارگەی گەورەش دابنی ئەگەر بزان بەردەکەم سەرفەویە ئەوە نایکن بە مەرج لەسەر کابرای مەشروع کابرای کە پرۆژەی هەیە لە پرۆژەکەیە ئەڵێ وڵاتە بێ بەردە تورکیەکە ئێرانەکە بەکاربێنی ئەمە کراوە بە مەرج ڕەنگە حکوومەت دەمەینەوەی ئەوان خۆیانە چەند هەر نووسراوە بەردی تورکیا بەردی ئێرانی سێری کە بزانە نووسراویان ێ بۆ بەردەکەی خۆمان خۆی پیس کردووە ئاخر خۆمان کە بەردەکەمان نییە بەوانش مەجبورن دیاریان کرد بەڵام بۆچی نییە اینجا لە وڵاتانە دامی صناعی هەیە من لە ساسی ئەم مەشروع بۆ نمونە لە 100 مەشروع دروستەکەی حکومەت لە سا هەفتای داهاتێ لە ساسی خۆ بێنە ئەمە کرێت بەڵام لە وڵاتەمە نییە داعم نییە هیچ شتێک نییە ئەی باش ئەم شاخانەی کوردستان سە من ئەیبینم جاری وایە هەر وەکو نەخۆشیەک بۆ نمونە ئەڵەم زانم چۆن ڕەنگە نەخۆشیش نەبێ با بڵم وەکو هیوایەتێک ئەڵەم زانم ئەم شاخانە چۆن ئەبڕندا وڵاتانی تر حتا لە باکووری کوردستان ئەمە نەڕێک ئەی بڕن ئەمە نەجوانی لێراڵی بە تێنتی پیاتە سەردانی مەدانی پێی بۆ قەڵازی حالێن لە قەڵازیە ئیشەکەن بە تێنتی نا بە سیمەی بڕن بەڵام زۆر شوێنیش دەقاقی لێدا بەردێ دەرەکە وتم ئەو هاتی وێرە شوێنەکانمان هەمووی بەدەستی خەڵکی ناحاڵیوە ناڵێنێ بەدەست چیوە ئیجازەیەن بە هەموو کەسێک کابرا مەعمەلی بەردی نییە چ ئیجازەیەنێ کە ئیجازەی نییە چێ بە دەقاق و بە تێنتی تیەکەی بەس بۆ مەسەلەی بەردی کاشی مۆزاییکەکەی شتێکیکە نییە لە 50 کارگەی پێش ڕاپەڕینەوە بۆ بەردی ناوخۆ هاتوینەتە سەر چەند کارگە پێنج کارگە زیاتر لە 55 لە 55 مە کارگەی بەردی بردین بووە لە سلێمانی ملکەوە بەڕێزان سڵاتان لەگەڵ کاکۆڤان وەکو بەڕێوەبەری گشتی گەشە پێدانی پیشەسازی داوەتم کردووی ئەمە بۆ پرسیارە دەست پێ بکەم 30 ساڵە ئێمە وڵاتین ئەم کارە ساتە چییە؟ ئەوە ناوچەی پیشەسازیە؟
ئایا هیچ کار بەدەستێکی ئەم وڵاتە لە ڕووی دێ لەگەڵ وەفدێکی ئەجنەبیە لە پایتەختی ڕۆشنبیری یا لە پایتەختی سیاسی لە هەرێم لە هەولێر لەگەڵ ئەجنەبیە کاپچێ لەگەڵ وەفدێکی ئەڵمانی و ئیتالیا بڵێ قوربانە مەناوچەی پیشەسازی ئێمە؟ سوپاسی جەناب دەکەم ڕێوسڵام بۆ میوانە بەڕێزەکان و بینێرانی بەڕێز ئەوەی کە دەمێ لێرە ئاماژەی پێ بدەم ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی بە پێی ئەو قانونێکە 29/8 بە خۆشحاڵیەوە پاریشمان لەسەر کرد و تەزیێک لە پەرلەمانی کوردستان ئێستاش کار بەو ڕێنمایە بەو یە قانونە دەکەین کە کۆمەرێک مادەی باشتای بەنسبەت پژگیریکردن و هاوکاریکردنی کارەکانمان مەسەلەی خزمەتگوزاری ئەوەی جەنابەت کە لە راپۆرتەکە پیشاندا مەتکەی تانزەڕۆیە تانزەڕۆ لە 2004ەوە ئەو ناوچەیە دیاری کراوە دابش کراوە کە دەبایە تا ئێستا ئەو کابینێک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتیە دەبای خزمەتگوزاریەکەی تاوە بەشێکی تاوە بە دوو زۆنیە زۆنی زۆنی سێ هەیە زۆنی دومیان هەندێک خزمەتگوزاری ماوە بەڵام ئەوەی جەناب پیشانداوە دەگەرێتەوە شارەوانی ژینگە پێویستە هەرێکە و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خزمەتگوزاریانە بە تەواوی بگەیەندرێ و ئەوەی کە جەنابیشت باس کرد شێوە ئەجنەبی بێت ئەم چیرۆکە درێژیان بۆ باسەکەن ئەوەی خەڵک ئێوە ئەناسێ من ئێستا وەزارەتی پیشەسازی مەسەلەن ئەو کرێکارانە ئێوە مەسئولن لیان ئەم 130 میلیۆن دۆلاری کە لە ناو ستۆدیۆکەی منا دانیشتون ساحێبەکانیان ئێوە مەسئولن لێ کرێکارەکان وەزارەتی هێشتێ پێدرێن کاروباری کۆمەڵایەتی ئەو لەسەر ژانی کرێکارەکان لەسەر زمانی دابینکردنی بەڵام ئەوەی لە سەمەیە ئەمە پشتگیری تاوی کارەکان بکەین پاکارکانمان زیاتر پێش بخێن چکە ئەرچیمە وەکو بەڕێوەبەراتی پیشەسازی گەشەپێدانی کارگەکانە ئەمە بە خۆشحاڵیەوەی جەنابەت باس بەو شێوەیە کە ئەوەندە هەزار کارگەیە هیچ کار ناکە و کارکانمان هەموو کار ناکە و کارکانمان دادەخاو دەسە دەرەوە ئەم نازانم ئەو داتایە ئەو ژمارانێکە باز دەکەن لە چی هاتیە بەڵام دەمێ ئاماژە پێدەم ڕاستەمە 4200 کارگە مۆڵەتی وەگرتووە بەڵام زیاتر لە 550 کارگە مۆڵەتی سەرەتایی بە پێی قانونەکە مۆڵەتی سەرەتایی 2 ساڵ ساڵێکی بۆ درێژەکە تا 3 ساڵەتانی ئامێری نەبێ بەست کار لێم گەر بەخشەکان ڕوونکەمەوەی دڵنیا بە لەوەی من ئێوەم خۆشەوە و لەوانەیە تکات لێ یەکەم کاتێک کە من ئەم شتانە پیشانم بە پەلەیەک سەری مەم خەنە بەرەیەکەوە کە وەکەوەی کە من خەڵکی وڵاتێک بم کە ئێوە هەرێمی کوردستان بڕوخێنە کە تۆ ئەم قەرارەتدا چاکی ناکەی ئەنجا بۆی کە بزانی من لە خۆمەوە قسە لە گیرفانم دەرنایە یەک پرسیارت لێکەم نانا تۆ پێم بڵێی من نازانم ئەمە چی خوا بەزێک دەقە کاکتۆر بۆی تووشی کاکۆڤان 4200 کارگە من باسی ڕقەمەکەم باشە ئێستا 2000 شەکارنە 2000 کارگە زیاتر ئیش دەکات بەڵام با ئەوێت کە ئیش ناکە باڕوونیکەنەوە یەکیان نزیکەی 550 کارگە سەرەتایە بە پێی قانون سەرەتایی هیچ ئامێرێکی نەتەنها مۆڵەتەکەی وەگرتووە زیاتر لە 530 کارگەی ترمانە ژێر دامەزراندە ژێر دامەزران مانای ئەوەیە ئامێرەکەی هێناوە شەرنیە کار بکە قانون ڕێگای پێدا کار نەکە ئایا لەبەر ئەوەی شوێنی نەبووە ئایا زەوی وەرنەگرتووە ئایا هێشتان تەواوی نەکورەکە بەرهەم بێنێت و زیاتریش ئەوە گومانی تێدانێ بری هەموو کارگەکانی لێت بپرسێت چەند کارگە داخراوە پێی دەڵێ نێزیکەی 600 کارگەمان هەیە بە هۆی جۆرا و زۆر کار ناکات ئەویش وەکوی هەندێکیان کارەکانی بەرهەمەکانیان کەرچی نەباو لە بازارەکەی ئەو بەرهەمەی ناوە هەندێکتریان ئامێرەکانی کۆم بوو هەندێکتریان بەشێکیان پێویستی بە گۆڕانکاریە بەشێکیش لە کارگەکان زەویانوە گرتووە کارگەکەیان چەند ئامێرە سکراوی لە ناو داناوە زەویەکە کڕمی فرۆشتنی پێدەکرا زیاتر لە 400 کارگە مۆڵەتی وەگرتووە لە هەولێر هەتا ئێستا زۆربیان ئیش ناکەوەری گرتووە لەم کارە ساتی کە لەسەر شاشەکەی ڕووداوە ئەمە زۆنی پیشەسازی هەولێرە وەری گرتووە زۆنی ئەوەی تانزۆڵ باس ئەمە هەولێرە لەسەر شاشەکە هەولێرە تیمار کاکە تیمار مەسلەی تیمار خزمەتگوزاری پێویستە بگاتی ئەمە وەکو پیشەسازی تیمار وە بەرهێنان و بەشێکی بەو لێژنەی لە خوارەوە ئەو زەویانێکە بۆ ئەو مۆڵەتانەی کە وەرگیراوەکو کارگەکان لێ وەریان گرتووە بەڵام ئێستا تیمار ئیشی لەسەر کراوە کە تەسەور دەکەم لەو چەند مانگە مەسلەی خزمەتگوزاری تیمار یەکلا بێتەوە بۆی ئەو خزمەتگوزاریانە بگاتێت تەوان ئەگەر خزمەتگوزاریانە واجبە لەسەر حکومەت کە ڕێگایەک بدۆزێتەوە چ لە ڕێگاوەرێنان ساڵ ناوچەی تیمار چا دەبێ من نا شارەوانی مەونا لایەنە پەیوەندیداران کە خزمەتگوزاری بێن بەڵام ئێمە بەردەوام لەسەر خەتین لەگەر ئەو شوێنانەی کە پێویست دەکاتن بۆی زەخت لیا بکرێ بۆی ئەو خزمەتگوزاری بگات چونکە خزمەتگوزاری بگاتە کارگە تەنها کارگە جیاواز لەگە بازرگانیە بازرگان کاتێک هەر کاڵایەک دێنێتن تەمان هەر بوومێک بێ هەرچێکی دەخەتە سەری و دەکەوتە دەستی هاوڵاتی بەڵام کارگە ژێرخانی ئابووری وڵاتە کارگە بەشێکە لە پاراستنی ئەمنی قەومی وڵات کارگە بەشێکە لە
ڕەقساندنی سەدان و هەزاران هەلی پرسیوتانە بۆچی نزیکی 1000 کارگا خەزانی بۆ دروست کرا لە 2014 دوایی دەقاقێکیان هێنا خەزانەکەیان تێکگا و پڕیان کردەوە لەبەر خاتری زەویەکەیەتی پرسیتانەوە بۆچی لە سلێمانی زیاتر لە 1000 کارگا بۆری بۆ ڕاکێشرا و کەچی خەزانەکان تێکگایەوە و ئاوی نییە پرسیوتانە بۆچی خەستەخانەیەکی نییە پرسیوتانە بۆچی مزگەوتێکی نییە ئەمە ئەو کێشانێک ئێستا باسی دەکەیت کێشەی ساڵێک و دو ساڵی ئەو کێشانە لە 2014 کەڵەکە بۆ لەوانەیە پێشترش هەندە کێشە بۆکو باسی ناڵم ئەمە من ئۆپۆزیسیۆن نیم هاتبم بۆ نمونە کابینەکەی تۆ بڕوخێنم من مەخەنە ئەو بەرانەوە کاکە نێچیروان بەرزانی نەیکردووە ئەگەر مەبەستە ئەوەیە سەیریکە سەیریکە کاکە لە مەبەستەوەی من لە ڕووداوم و وازانی هاتووم لەبەر ئەوەی یەکێکی تر ئێستا کابینەکەی بەدەسە من بەم لۆجیکانە قسە ناکەم تکاتان من باسی ئەوم نەکردێت ئەمە هی پێشووترە ئێدە تۆ چاکی تاواکەری ئیشەکان دەکەین ئێمە ئیشمان لەسەر کردو مەسەلەوەی شەبەکەی ئاو هاتووە لەو شوێنە ئەوە ئیشی شارەوانیە بۆ دابینکردنی ئاو ئیشی من وەکو پیشەسازی بەڵام ئیشی منە وازبی منە کە بەردەوام لەگەر ئەو بەڕێوەبەراتی کە لەوێ هەمە زەخ لە سۆ بکەین ئاو وەکو پێویست بێ ئەگەر نەبێتن بەڵام کاتخۆشی ئاوها بە ئێستا دەرێ بە هیچ شێوەک ئاو نازانمەوە شتێکی تر مەسەلەی ئەوی تری ژینگە شەرکەسە و کاری خۆی هەڵستێتن ئەوەی بەڵام ئەتۆی باس بکەیت کە کارگەکان کارگەمانێ نەخێر بە سەدان کارگەی باشمانەیە کارگە پاکەرەوەکان یەک لەو کارگانە تقریبان نێچی 75 کارگەی زۆر باشمانەیە بەشێکی زۆری بازار دابین ئەو خەڵکانە ئەوە لەبەر چاو دەستە مقابلم کردن وەنا تۆڵی ئەو کارگانەی تر ئامێرەکەی بەکەڵک بووە ئەو کارگانەی ئامێرەکانیان لە کارکەوتووە ئەو کارگانەی تر کواڵەتی نەبووە هەندێک سەبەبت باس کرد ئەمە 150 میلیۆن دلار لە ستۆدیۆکەی منە هیچ قازانج ناکە قەت ڕۆژێ لە ڕۆژان دراسێکی ئەمەتان کرد وەک وەزارەتی پێشەسازی هەڵبەتە من مەبەستم شخصێکی دیاریکراو نییە قەت بانکتان کردن ئەرێک کەس پێی وتوی کاکە 20 میلیۆن دلار سەرف کردەوە بۆچی زەرەرەکەی بەڵێ باسی ئەوەی ئەو برادرانە خۆیانڵەن لەمان ناپرسن هەموو کارەکان نەخێر هەر ئەو لەو هەفتەی یەک دو هەفتەی ڕابردوو کۆبنەوەمان لە هەموو خاوەن کارەکانی سلێمانی کرد کۆبنەوەمان لەگە خاوەن کارەکانی هەولێر کرد پێشتریش جەنابی وەزیر و جەنابی بریکار کۆبنەوەمان کردووە کە چەند مانجێک جارێک کۆبنەوە خاوەن کارەکان دەکرێت بۆی ئەو چێشە گرفتانێک کە ئەوانەی کە خۆمان بە باشی تێدا دەزانین و ئەگەر زیاتریش لەوە بیتن بەرزمان کردەوە کارمان لەسەوە کرێ مان ناوێنێ کار نەکراوە ئەمە زیاتر لە ساڵ یەک دو ساڵە هەرچی ئەو کێشانەی باسییان کردیوە لە ئەنجومەنی وەزیران باس کراوە کتابی ڕسمی چەندین زانوسرامان کردووە بەشێک لەوانەیە کە پێویستە بکرێت بۆ ئەوەی زیاتر کارکان پێش بخێن فەلەن پێویستە پاراستنی بەرهەمی خۆماڵی بە ئیش تەفعیل بکرێتن ئەوەی کە پار ئەمە ئیشمان لەسەری کرد قانونەکە دەرکرا بەڵام خەلێش تێدا بە ئەوەش یەک لە خەرانەوە بوو کە مادێشی گۆڕانکاری تێدا کرابوو لە پەرلەمان 150 کەرستەی ناوخۆی بێت چون ئەو سەرمایهدارانەی کە پارەکانیان لێرە گواستەوە چون لە ئێران مەعمەلیان دانا و لە تورکیا هەوڵبەن بیانێنەوە ئەمە دەزانێت کاتێک پرسیارێک دەکەی باڕووکردنەوەکەی تەواو بکەم مەچۆ سەر پرسیارشتر دوێ زیاتر ڕوونتر بە هەم بۆ بینەرانکردنەوەانە وەکو هاونیشتیمانیەک مقنع نیم پێ جەنابدۆکە هاونیشتمانێک وەکو واز بێت خۆم کە خۆم بە خاوەنی هەموو خاوەن کارکان دەزانم خۆشم بە پارێزەری هەموو خاوەن کارکان دەزانم وازی خۆمەکە ئەوەی بتوانێت هەنێکی وتە خەتای ژینگەیە و هەنێکی وتە خەتای وەزارەتەکانی ترە و نەمزانی بۆ نمونە ئەم هەموو کارگێ لە وڵاتەیە داخراوە و هەندێکیشی ئێستا لە بەردەم تا مقابلم کرد ئەڵێ هیچ قازانج ناکەم نەمزانی کامیان مەسئولەتیەوەیە بەڕاستی مەسئولەت ئێمە ئەوەیە کە وەکو باسم کرد ئەو کێشانە بگەینە ئەو لایەنە دانیشتمان کرد بۆ نمونە کارەبایەک لەو کێشانەیە کارەباش مەسئولەتی تۆ نیە کارەبایەک لەو کێشانەیە کە نرخەکەی گرانە هەوڵ بترین نرخی هەرزان بکرێت بەیانی کۆبنەوەمان هەیە لەسەر لەگەڵ وەزارەتی کارەبا لە نەتیجە ئەو کۆبنەوانەی کە چەند هەفتە پێشەستا کردومانە هەوڵ بدرێت نرخی کارەبا کەم بکرێتەوە بتوانین ئەو گرانی لەسەر شانی خاوەن کارگەکان و کارگەکانمانە وەکو بەغدا وەحدەیەکەکەن بە 70 دینار من بەژێری کارەبانیمە من بەڕێوەبەراتی گشتی کارەبانیمە بەڵام ئێمە پێمان خۆشە لەوەش کەمتر بێتن بۆی بتوانین پژێری بکەین ئێستا زیاتر لە 120 دینار و 150 دیناریشە پێش شوێنەکان ئەومان داواکرە کاتی خۆشکە کارەبا نرخەکەی زیاد کراوە ئێمە وەکو وەزارەت هەرچەندە و کاتە من بەڕێوەبەری گشتینەوە بەڵام وەکو وەزارەت ڕەزامەند نەبوون لەسەر زیادکردنی پارەی کارەبا بۆ لەسەر خاوەن کارگەکان بەڵام ئەوەی زیاتر ئەمە هەوڵی بۆ بدەین کارەبا و دابینکردنی هەوڵ بدە دابینکردنی سوتەمەنیش بەشێکە لە کارپێخستنی کارگەکان ئەمە جوا دەکە کە کارەکان زیاتر گەشە بکەن نرخەکان زیاتر هەزار بکە بۆی بتوانین ئەو کارگانەی هەمانە بەردەوام زیاتر پێش بکەون باشە چەند کەس دەناسیت لە هاوڕێکانت کە چوونەتە دەرەوە و کارگەکانیان داخست و
هەرگویان لێبوو لە بەرنامە تەلەڤیزۆنیەکان ئەوتیان ئەمە چاکەین و ئەوواکەین و هەر نەکراوی ترەوانیش قفڵیان لێیاوە ڕۆشتن. کاگەیلان بەس پرسیارە نانە بەس ئەو پرسیارە و ئەچمە ناوبڕ. سەرەتا سوپاس دەکەم و بەخێراتنی میوانە بەڕێزەکان و کاکۆبان دەکەم. بێگومان ئەو پرسیارێکە جەنابەت کردێت من لەوانەیە ئامارێکشم لابێ کە چەندین تاجر دەناسم بۆ نمونە ساڵی 2021 ئەو ئامارەی لە لای منە 16 کەس لە بازرگانان و خاوەنکارانی ئێمە چوونەتە تورکیا و هەروە خواروی عێراق نزیکەی $100 سەرمایان بردووە لە $1 بڵێ و ئێستا هاوڕێتن هەندێک تەنها ئەوانەی کە دایانناسم 6 کارگەی خەڵکی هەولێر و سلێمانی لە شارەکانی غازی ئەنتاب و ئەسکەندەرونە دامەزراون و من شخصی بۆ خۆم لەگەریان دانیشتم لەگەر بەشێکیان گلەی و گازاندەکانیان ئەوە بووە کە ئێمە ئەو خزمەت گوزاری کە هەیە لە لێرانە لەوێ پێمان ناگا ئەو ئاسانکاری لە وڵاتی هەیە پێمان ناگا ئەو پشتیوانی کە دەکرێن لێرە لەوێندرە ئەو پشتیوانیمان ڕۆی ئەوەی کە لێرەیە ئەوەی کە لێرەیە چی دەڵێن خەریکە بێ ئومێد دەبن ئەگەر ڕێگەم کاتی باشت دەدەمە بەس چمە ناوبڕ بەس بەوەی کە جەنابی مامۆستابی بیستە هەروەکو کە گوێت لە برادران بوو ئەوەی ئەمە ڕۆژانە لەو خاوەن کارگە و بازرگانانە گوێمان لێ دەبێت بێگومان ئەو پێویستیانەی کە حکوومەت لە سەریتی بۆ خاوەن کارگەکان بیکات وەکو پێویست نەکرایە ئێمە دەزانین چەند خاڵێک پێویستەکە بکرێتن بەڵام لەوانەیە دوو خاڵی جێبەجێکرابی تەبان ئەو دوو خاڵش کە کرایە بەڕێی من جێگای دەستخۆشیە و جێگای خۆی دیارە لەوەی کە هاندراوە کارگەکان بە جۆرێک لە جۆرەکان هاان بدرێن بۆی کارەکانیان سەر بگرێت بەڵام ئەوە وەکو پێویست نییە ئەو دوو خاڵش کە هاندان کراوە بۆ خاوەن کارگەکان خەلەلی تێدایە بۆ نمونە پاراستنی بەرهەمی ناوخۆ کە کاکۆڤان تازە باسی کرد خاڵێکی زۆر گرنگە بۆ خاوەن کارگەکان بەڵام ئەو پاراستنی بەرهەمی ناوخۆیە کە دەکرێت لە هەمان کاتدا ئەحفا بەخشین بۆ لایەنێکی تر یان بۆ کارگەیەکی تر یان بۆ شرکێکی کە دەکرێت لە هەمان بەرهەم ئەوە زۆر تەناقوز دەکات لەگەر قانون ئەوە دەبێ هەم هاوسەنجی بازرگانی تێک دەدا هەمیش ئەوەی کاریگەری دەرفەتت دەدەمێ پاش ئەو ناوبڕە دەرفەتت دەدەمێ بەڵام ئەوە لەبەر چاوی خۆت بەس بە 16 کەس $200 ملیۆن بردووە لە ستۆدیۆکەمە $150 ملیۆن ئیستثمار کراوە لە مەجای کارە قازانج ناکەن ئەمانە پێش هەر کەسێک خەمی وەزارەتی پیشەسازیە و بازرگانیە بەڕاستی ئەمان ئێوە بە نوێنەری خۆیان نەزانن لەبەر چاوی خۆت 150 لەکوێ بۆ یەکەیەکی کارەبا لێرە بە لەوێ بە هەفتایە لێرە بە 150 ئیتر کەواتە ئەمە ئەم جیاوازیە زۆرە تەدمیرکردنی کردی پیشەسازی کوردستانە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە. بەڕێزان لە هەر کوێن سڵاوتان لەبێ ئێستا کاک گەیلان ئەو زیارە مەیدانیا و کۆمەڵە خاوەن کارگا قسەی خۆیان کرد و لە ناو ستۆدیۆکە گوێت لە تێچێنێکی خێرای ئەو میوانە بەڕێزانە بوو بەڕێزت کە لێرە ئەتەوێ بەرگری لە ڕەوشی پیشەسازی هەرێمی کوردستان بکەی دوای بینینی ئەم واقعات چ شتێکی تر سەربارەکی سوپاس دەکەم سەرەتا دەمەوێت ئاماژە بە چەند خاڵێک بکەم کە وەکو حکوومەت پێویستە بۆ خاوەن کارگەکان چی بکە و چ کراوە و چی پێویستە بیکە و بۆچی نەکراوە مەسەن بڕاست ئەوەی کە ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستان خاوەن کارگەکانی ما کە گلەی و گازاندەیان زۆرە بە پێی پێویست بە پیلێن نەهاتوون یەکەم شت ئەوەیە کە بەڕاستی ئێمە ناوچەی پیشەسازی وەکو پێویستمان نییە وەکو وڵاتان وەکو ئەوەی کە دیتمان چەندین کەموکوڕی تێدا ناوچە پیشەسازیەکان و چەندین ساڵە ئەو کەموکوڕیانە هەیە بەڵام بەداخەوە کە نەکرایە و خزمەت گوزاری بۆ نەچووە ئەوە یەکێک لە هەرە ینی ئاستەنگە گەورەکانە سەرۆکی لقی هەولێری هاوردەوە ناردەکاران ڕوود دێ لەگەڵ وەفدێکی ئەجنەبی بچیتەوە ناوچە پیشەسازیانە بێگومان ناتوانانی بچێت تیمار و تانجەڕۆ ئەوانە بەڵام مەسە بۆ نمونە ئێمە ناوچەی پیشسازی باشوورمان هەیە مەسەرەن تا حدێک مەسەرەن مناسبترە بەڵام ئەمە باسی تیمار و دەکەین کە چەند ساڵە دامەزراوە هیچ خزمەت گوزاریەکی بۆ ئەوەیە نەخێر بێگومان نا
ئەوە یەکێک لەو ئاستەنگە گرنگانەیە ئاستەنگە گەورانەیە کە خاوەن کارگە یاخود پیشەوەر بەڕاستی ئاستەنگێکی گەورەیە. دووەم ئاستان کە هەیە نەبوونی زیادی نرخی کارەبا لە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ بتوانێت بە نرخێکی گونجاو بەرهەم بێتن و بتوانێت منافەسەی نرخی وڵاتانی دیکە بکات. سێەم لە ڕاستدا ئەوەی کا من دەیبینم هەندێک مۆڵەت وەکو پێویست بە پێی پلان نادرێن. بوو نمونە شاری هەولێر پێویستی بە 50 کارگەیەک لە زۆرێک لە کارگە هەیە، بەڵام مۆڵەتەکان لەوانەیە 6 کارگەدرابی یان 8 کارگەدرابی. ئەوەش لە هەمان کاتدا دەبێتە کێشەی گەورە لە بۆ ئەوەی کە کارگەکان لە خۆ زیاتر. بۆ نمونە لەوانەیە کارگەی بلۆگ ئێستا ئەوەندەمان هەبێ کە بەشی هەموو عراقیش زیاد بکە، بۆیە نیوەی کارگەکان ئێستا خەوتون ینی ئیش ناکەن. سێم ئەوەی کە هەیە لە کوردستان جێی دڵخۆشی خاوەن کارگەکانە پاراستنی بەرهەمی ناوخۆیە، هەرچەندە وەکو یاسا لە هەرێمی کوردستان جێبەجێ نەبووە، بەڵام یاسایەکەی حکوومەتی عراقیە و لێرە تاکو ئێستا کاری پێ دەکرێت، بەڵام ئەویش کێشەی تێدا هەیە. ئەوەی کە جێی نیگەرانیە لە پاراستنی بەرهەمی ناوخۆ کە دەکرێتن زۆر جار پاراستنی بەرهەمی ناوخۆ بۆ کاڵایەک دەکرێت و ئەوە جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە، بەڵام لە هەمان کاتدا بەخشینی هەمان کاڵا بۆ کارگەیەک یاخود پرۆژەیەک یاخود بازرگانێک شتکە دەکرێت کە ئەوە دەبێتە هۆی تێکدانی هاوسەنجی هەم بازرگانی هەم پیشەسازی. پێم وایە لە ڕووی یاساییشەوە ئەوە شتێکی یعنی متەناقزە. ناکرێت تۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ بۆ کاڵایەک بکەی بەڵام لە هەمان کاتدا لێ خۆشببوون. بەڵێ ئێستا بە جەنابەت دەڵێمەوە نمونونەکەش عرضی جەنابەت دەکەم. بۆ نمونە من دەمەوێت ئەوە باز بکەم کە وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەرچی ئەوەیە کە دەبێت بەڕاستی لەگەڵ هەموو وەزارەتەکانی دیکە هەمانجێکی پتەوی هەبێ و بتوانێت ئاستەنگەکانی کە هەیە لە پێش خاوەن کارگەکان بەوانیش بگەینێت، چون زۆر جار هەموو شتەکان مەربوط نییە بە وەزارەتی بازرگانی، بەڵکو وەزارەتەکان دیکەش تەداخل دەکەن. من نمونەیەکی زەخت بۆ بێنەوە کە لەو چەند ڕۆژێ ڕابردووردا ڕوویدا وەزارەتی دارایی بەخشینی بۆ منەظەمەیەک کردووە کە چەند قوتابخانەیەک لە مووسڵ نوێژەن دەکاتەوە نەک لە هەرێمی کوردستان، تەنها بەخشینەکەی لە گومرگ بای $1,200,000. وەزارەتی دارایی بەبێ ئەوەی بگەڕێتەوە لە بۆ وەزارەتی بازرگانی بەبێ ئەوەی مشاوەرە لەگەڵەوەم کە ئەو کارێک کردو. من پێم وایە ئەوە شتێکە کە دەبێ وەزارەتی بازرگانی تەوانە من بە نووسراوی ڕسمی دایکمە وەزارەتی بازرگانی بەڵێ بۆچی من تۆ بۆچی بەخشینەکە بۆ کاڵایەک بە جۆرێک لە ئاسنەکە برادرانی ساحب معاملەکان کە لێرەن ئێستا ئەوان بە ئێمان ڕاگەاندووە. ئەوەی کە کێشەی دیکە ئەلمەلی دیاری کراویا بۆ نەخێر ڕێکخراوێکی خێرخوازی وەریگرتووە گوایە کە چەند قوتابخانەیەک لە مووسڵ نوێژەن دەکاتەوە بەخشینی وەرگرتووە. لە هەمان کاتدا ئەو کاڵایە یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆی لەسرە، تۆ ناکرێت تۆ لە جیاوە لە دەرەوە بێنێ. بەڵێ بەخشیەتی لە گۆمرجش تۆ دەبێ هانی ئەو ڕێکخراو بێ پرۆژەی دیکە بێ یاخود حتا مقاولەکان دەبێت تو هانیان لەبریەوەی هانی بدا بڵێ لێرە کارگەی ئاسن هەیە بێ لێرە بیکڕێت دەبێ جگە لەو هاندان بەڕێی من دەبێ حکوومەت شەرت و مەرج دابنێ بۆ ئەو تەندەرانەی بۆ ئەو پەیمانکارانەی کە لە حکوومەت وەردەگرن تێندەر لە حکوومەت وەردەگرن دەرسەدێک بۆ نمونە 130 دەبێ فەرز بکات لە سەریان کە ئەوە دەبێ کاڵای ناوخۆ بکات. بۆ لە 130 مەگەر شتێک ئەبێ من دەسەڵاتمە بێڵم شتێک مەگەر لە کوردستان نەبێت مەگەر نە کورد نەتوانێوی بکە مەگەر ئەگەن نابێت بۆ بکەن ئێمە داوای 100 ناکەین. ئەوە جگە لەوەش بەڕاستی شتێکی دیکە هەیە کە دەبێ وەزارەتی بازرگانی پیشسازی لێی وریابێ، ئەویش مەسەلەی ئێغراقە کە وڵاتانی دەرەوە وڵاتانی بە تایبەتی دراوسێ هەندێک کاڵای سەرەتایی بە نرخی کاڵای تەواوبوو دەفرۆشن نرخەکانیان بۆ هەرێمی کوردستان تفای زاتی نەتوانی بۆ ئەوەی تۆ نەتوانی ئەسڵەن کاڵە لە ناوخۆت بەرهەم بێنی. ئەو قسای خاوەن کارگانەی ئێمە دەچون بەرهەمی ینی مەوادی سەرەتایی لە دەرەوە دێنن
بەڵام مەوادە تەواوبووەکە کاڵایەکەی کە دروست کراوە لە وڵاتی تورکیا بۆ نمونە لە وڵاتی ئێران بە هەمان نرخی ئەو مەوادە سەرەتاییە دەیفرۆشە ئێستا و نمونەی زەقم لایە نمونە بە بەڵگەش لامە کە چۆن دەیفرۆشن دەبێ وەزارەتی بازرگانی لەوانەوە وشار و هەروەها وشارکردنەوەی خەڵک بۆ ئاراستەکردنی کاڵای ناوخۆ ئەوە بەشێکی زۆر گرنگە چون خەڵکیمە ئینتیمای لە بۆ کاڵای ناوخۆنیە دەبێ ئەوە بەڕاستی وشارکردنەوەی میوانەکانی سلێمانی شم کاگاس و عەبدوڵڵا وەکو خاوەن کارگێک لە سلێمانی بەبێ پرسیار دێمەلات ئەو کارەساتەی کە لەو سەردانە مەیدانیا باس کرا لەسەر هەلومەرجی پیشەسازی لە هەرێمی کوردستان بێگومان زیاتر لە 90 کاڵا و شمەکی ئەم وڵاتە هەرێمی کوردستان بووە بە سۆپەرمارکێتێکی گەورە بۆچی وایە ممکنە چاک ببێ خۆت چ معاناتێکت بینیوە لە ڕوودا و لە شوێنێک بینیم هاوارەکەی ئەڵەی نزیکی 10 ساڵە من لە پەل و پۆکەوتم ئەوەندە لە بینی هەولێر و سلێمانیا هاتوو چۆم کرد ئەوەندە ڕۆتیناتیان پێ کردم چ قسەیەکی تر سەربارەکەی فەرموو ئەم کاتت باش کاک ڕەنج ڕێزوسڵاوم بۆ میوانەکان ڕێزوسڵاوم بۆ بینەرانی خۆشەویستی ڕووداو بەڕێزم من لە 2021 لە 2021 کەوتمە معاملەی تازەکردنەوەی مەعمەلەکە کە 10 ساڵە هەما هەتاکو ئەمڕۆ کە ئەکاتە مانگی هەشتی 2022 تا ئێستا و معاملەیە تەواو نەبووە تا ئێستا خۆی مەفروزە لە 2 مانگا 3 مانگا تەواو بێت باشە دوێنێ هەفتەی پێشوو لە قایمقامەتی سلێمانیەوە هاتوون بۆ لای من بۆ کۆنتترۆل ئەڵێن ئەبێ لە ماوەی 1 هەفتەیە تۆ معمەلەکەت کارگەکە تازە بکەیتەوە ئیجازەکەی باشە من لە باسی حکوومەتی ئەلکترۆنی و سیستەمی یەک پەنجەرەی ناکەن هەموو شتێک باز دەکەین لەگەڵ چەند دائیرەت کرد چەند دائیرەم کرد یەک دائیرە بۆ باز دەکەم زۆر بە بەسیتی 5 ساڵ لەمەوە پێش ئەوە هەر نمونەیەکی زۆر بەسیتە لە هەموو دایرەکانە طبعاً هەمووشیانم ئەناسی دایرەکە بریتی بوو لە 7 ژوور 7 ژوور بە مدیرەکەشەوە ئەم ناسی وتی سەعات دەچوون بۆ لای وتی کاک ئاسۆبایانی وەرەوە باشترە وتم ئێستا سەعات دێ معاملەکە زۆر ئاسانە بۆ ئێستێنی وتم نە وتی نە زۆری پێچێ بەیانی وەرەوە دەستکە بە معاملە باشترە سەعات 8 وەرەوە وتم باش 8 چووم وتی بڕۆ بۆ ژووری 1 دوای ژووری 3 ژووری 5 ژووری 7 وەرەوە بۆ ژووری 4 وتم باش چوومە ژووری 3 سیرم کرد کەسی لێ نییە هەمووی لەبەر هەتا وەستا بوو چووم وتمەرە جەماعەت ژووری 3 چێ لە ژووری 3 بێ ئەم وەرەقێم بۆ سیرکە یەکێک لەوانەی کە وەستا بوون لە مۆزەفەکان لە دەری دەرەوە هەم وتی کاکە منم هات ئیمزایەکی کرد و وتی ئەوە من تەواو بچوو بە ژووری 4 چوومە ژووری 4 کەسی لێ نەبوو ئەمە پێ دەڵێن بە واقعیە بەس ناوی ئەو جێگەیان دوای بە خۆش دەڵێم ئەو جێگەیە تەمەن هەموو دایرەکان وایە داوای لێبوور نەکەم هاتمەوە چوومەوە ژووری 4 کەسی لێ نەبوو عینش لەبەر هەتاوەکە باسی ناکە ترسی 10 ساڵەکە بێ بە 20 ساڵ نه مشکلە نییە چکە ناوی بێنم پێم خۆش نییە پێم جوان نییە بەس بەخۆ دەڵێم چ دایرەیەەکە هەموو دایرەکانی جوان شتی زۆر خۆشی تایە ئەم مەوزوعە 4 تەواو بوو چوومەوە 6 تەواو بوو بە سەعات 1:30 اینجا کتابەکەم وەرگرتەوە هەمووشیانە ناسم هەمووشیان منە ناسم یعنی معقول نییە دایرەیەکی زۆر 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 بەسیط ئەمە بەسەر من بێنێ یەک نمونەی تر بۆ ئەجەڕمەوە ئەمە یەک دایرەی بەسیتە پار دەبوو ئەبێ بچیت بۆ دایرەی کاروباری کۆمەڵایەتی زەریبە کارەبا شارەوانی پیشەسازیەوە هیچ بێجگە لەو ئەنجا بچیت بۆ دایرەی بەرگری شارستانیش ئەم هەموو دایرانە ئەبێ بکەیت بەس بەڕای من کاک ڕەنجشتێکی زۆر زۆر ئاسان هەیە کە ئێستا هەمووتان گوێتان لێ حەزەکەم ئەو سیستەمە بەکاربێنن من بۆ نمونە ئێستا دەستم کردەوە بە معاملە تازەکردنەوە من ئەچم پێویست ناکەم من بچم بۆ دایری کەرتی تایبەت تەلەفۆنێکەکەم بۆ کەرتی تایبەت واتسەپ هەیە ئینتەرنێت هەیە هەموو شتێک هەیە کاکە من ئاسۆم ناوە معمەلی بۆیلەرم هەیە ڕقەمی ئیزبارەکەم 50ەکە ئەمەوێ کارگەکەم تازە بکەمەوە ئیجازەکەی بابی نووسن بڵێن کاکە باشە بڕۆ کاغەزێکم بۆ بنێرن لە واتسەپا نامەیەکم بۆ بنێرن بڵێن کاکە ئەم دایرە و ئەم دایرە لەسەرە پێویست ناکە من بچم بابێن بۆ لای من ڕۆژێکم بۆ دابنێن من تەلەفۆنیان بۆ ئەەکەم ئەڵێم کاکە ئەمێ بێن بۆم تازەکەنەوە
ئەڵێ کاکە بڕۆ جارێ خۆمان جواب بدەینەوە جوابیشم نایەنەوە ئەبێ تەلەفۆنیان بۆ بکەمە دوو سێ جاری تر تەلەفۆنیان وەکەم کاکە پەلەم مەکە جان فەرموو فەرمایشتەکە تاوەکە ئەزانی چی بەڕاستی پێت بڵێم ڕۆتینیات لە وڵاتەیە زۆر ناخۆشی کردووە ئەم کتابم بۆ هاتووە ئێستا بیبینە بە جوانی هەفتەی پێشوو وەرم گرتووە سێشتی بۆ نووسیوم بەداخەوە هیچ نازانن ئەڵێ ئەبێ لە ماوەی یەک هەفتەیە تۆ ئیجازەکە تازەکەیتەوە من پێ دەڵێم لە 2 ساڵە بۆم تازە نەکراوەتەوە 10 ساڵی ڕێکە مشکلی هێشتا عەرزەکەم هەیە هێشتا عەرزەکە تەواو نەبوو مشکلی نیوەی کەوتۆتە ناو نۆکانەوە ناتوانم بچم وەریگرمەوە 1200 مەتری لە ناو نۆکانێ هەر ناوێرم بچمە سنووری نۆکانیشەوە کە بە شەرتێ من پارەی ساڵانەی 7600 مەتر ئەم هەموو ساڵێک باشە ئەمە بۆ تازە نەکراوەتەوە داوا لێکەن بە هەفتەیە تازەیکیتەوە بەڵێ ئەوە تا ئەوە کتابەکەیە ئەو بۆم هاتووە باشەڵێ بێت لە هەفتەیە تازەیکەیتەوە بە هەفتەیەک دووهەم ئەڵێ ئەبێت تۆوانە سەیریکە بڵێ ڕۆتینات نرخی کارەبا نەپاراستنی بەرهەمی ناوخۆ لە ناو ئێوەی خاوەن سەرمایە و خاوەن کارگەیە چ مقۆمقۆیەکی دروست کردووە چ بێ ئومێدیەکی یەکشت بەبرای خۆم بڵێم من حەزم لە ئیشەکەی خۆمە زۆر من 21 ساڵ لە ئەڵمانیا بووم هاتوومەتەوە بۆ ئیشەکەی خۆم مهندسی میکانیکم دەدانە کە با بڵێم مەشینەی زۆر زەبەلاح خۆم دروستم کردووە بە ئاگاداری کاک حەمەجەبار خۆی ئاگای لێ و دەستخۆشیشی لێ کردووم باشە بەرهەمەکەشم یەکەمە لە هەموو عێراقام ئەمە نامێ ڕێکلامەکەم بۆ بەرهەمەکەم 2 ساڵ پێش کۆرۆنا من بۆیلەرێکم نار بۆ قەتەر لەوێ بیفرۆشم قەتەریەکان بەعکسەوە لە باتووی داوای بۆیلەرم لێ بکەن وتیان خۆت وەرە مەعمەلێک دابنێ چەند ئەڵێ ئەدەینێ پارە هیچ مشکلەمان نییە هیچ پارەمان ناوێت لە 134 مەعمەلەکە ئەین بەخۆت هەر چەندێکی تێ بچێ مشکلەمان نییە عەرزیان بۆ دابین کردم 10,000 مەتر مەتری بە $1 چوینەتە دایرەی چوینەتە بانک ئەڵێ لە 170 پارەکەت ئەینێ بۆ خۆت بە قەرزی درێژخایەن بەبێ سوو باشە بەس من خۆشەویستی خۆم بۆ وڵاتەکە بڕوان پێ بکە حەزم لە کوردستانی خۆمە ئەجینە هەر کەسێ لە جێ من بێ ئێستا ئەڕوا بۆ ئەوێ من ئەڵمانیاشم بەجێش هاتوومەتەوە بۆ ئێرە مناڵەکانم ئێستا لەوێن بەڵام من حەزم لە وڵاتی خۆمە بەڵام کەس پشگیرین ناکە ئافرەتێک گێتە ناو مەعمەلەکەتەوە هەڕەشە لێکە ئەڵێ دوژمنی تۆیە لە باتوی بڵێ دەستی خۆش بێ لەشت ساغ بێ ئیشێکی جوانە کردووە بەرهەمەکە دەڕوا بۆ جنوب بەرهەمەکە دەڕەوە بۆ زاخۆ ئەچێ بۆ بەسرا ئافرم ئیشێکی باشە کردووە یەکسەر وەرەقە و قەڵەمێکی پێ یەک دنیاشتر بۆ نووسێ لەبەر چاوە دەکەوێ من هیچ مشکلەم نییە بەس مشکلەم دایرەکان و ڕۆتینیاتە بەڕاستی پێ بڵێم بەس بۆ بێزارم یا ئەم کولتور و نەریتە هەمووی وایە هەمووی وایە من ئەوەت پێ ناڵێم لە 2012 عەرزەکەم کرا بە 6 بەشەوە نامێت درێژە بە مەوزوعەکە بم لەبەروی میوانی تر لەگەڵایە کرا بە 6 بەشەوە لە داری شارەوانی وتیان کاکە تۆ بەشێکی هەڵگرا وتم بەشی چی هەڵگرم کاکە ئەو کاتە 5400 مەترم هەبوو وتیان یا 2000 هەڵگرەیە 1500 قاعەکەم کەوتووە بەشێکەوە خانووکە کەوتووە بەشێکەوە مەحەویلەکە کەوتووە بەشێکەوە بیرەکە کەوتووە بەشێکەوە ئێوتم کاکە وا نابێ من لەکوێ ئیش بکەم وتیان کەیفی خۆتە یەک کچی محتەرەم لە نەخشەدانان هەتا ماوە مەمنونی ئەو کچم ئەو کچە هاوکاری کردم لەگەڵ مدیری نەخشەدانانە نازانم ئێستش دەموچایم نەبینیوە زۆر بە پیاوانە ئیشەکەیان بۆ حەل کردم وتیان ئەمە سنووری تۆیە ئەگەر ڕازیت بەڵام هەرچەندە بەشێکی کەوتۆتە ناو نۆکانەوە من مشکلەم نییە لەوانە یعنی بەڕاستی هیلاکی نێمە عەفوو هەر لە خۆشیابن پەیڤەکەت بگا کاک دلاوەر سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی کارگەڕی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ئەم مەرجە چۆن وا بکەین ئومێد بچێنینەوە چۆن وا بکەین ئەوەی ڕۆی بیهێنینەوە ئەوەی بێ ئومێد بووە نەهێڵین بڕوە چونکە لە وڵاتان کە بزان پارە و پێیە دەستە ماچەکەن ڕاوێنانن هانت دەدەن چ پێشنیارێک چ قسەیەکت هەیە لەسەر ئەم کارە ساتەی کە ئەم خاوەن کار و کارگانە باسیەکە ئێوارە باش ئێوارەتان باش
وابزانم من تۆزێک گەشتبین نیم لە مەوزوعەکە چکە چەند ساڵێک پێش ئێستا لە هەمان بەرنامە لە شاری جوان عینەنش دانیشتینەوە باسمان کرد من ئێستا خۆزگە بۆ ڕۆژە خوازم چکە ئەمڕۆ لەو ڕۆژە زۆر خراپترێکی بەسەر هاتووە یعنی متفقی لەگەڵ ئەو پیاوەی سلێمانی کە جێگری سەرۆکی خاوەنکارانە ئەڵێ لەم وڵاتەیە هەر وەزیرێک 4 ساڵ دێت 10 ساڵە و باتە دواوە خراپتر دەنگەکە دەبڕێ ببوورە خراپتر ئەزانی بۆ ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بە داتا و بە دۆکۆمنت قساکە ئەمە لە ساڵی 2016 پرۆژەیەکە ئێمە وەکو ژووری بازرگانی ئامادەمان کردووە ئیسیعانەمان کردو بە خوبەرای ئەجنەبی بە خۆمان کە من خۆم شخصی نزیکی 50 ساڵە ئیشەکەم لە بواری سناعیا و بە تایەفەش خەریکی ئەم سنعات و کار و کاسبێ بووین خسومانەتە بەردەستی حکوومەت یەک کەلیمەی لێ نەخوێنێتەوە بەڵام قۆنسوڵێتێک لە هەولێرەوە ئەی خوێنێتەوە و قسەمان لەگەڵاکا و جوابمانەیەتەوە ئەمە ئەو لە ساڵی 2017 ئەمە مەسحێکە چوونێتە لای کاک حەمەد جەبار و وەزارەتی پیشەسازی پێمان تۆ با مەسحێکین لە کوردستان لە محافزەی سلێمانی بزین چەند کارگە داخراوە وتیانە پارەمان نییە قەیرانە وتمانە کاکە پارەکەی لەسەر ئێمە ئیفادی مۆزەف بنزینە چ مەسرەفێک دەوێ ئێمە پارەکەین باو مەسح بکەین مەسحەکەمان کردووە دەرچووە لە چەند بەرنمەیەک و لە چەند شوێنێکە ئەمەمان باس کردووە خەڵک هەبووە لە ئاستی باڵای حکوومەتە و توێتیان برادرم ڕقەمانی لەکوێناوە کاکەمەی وەزارەتەکەی خۆتەوە تا وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەم پرۆژەی کەوتم لە 2016 کردومانە لە 2019 ئەبدەیتمان کردوتەوە بە حەلی مەشاکلەکانەوە خستومانەتە بەردەسی حکوومەت بە بەریدا بە هەموو جۆرێدا بوو زیممە بەڵێ سەی 43 ئیشەکاوە بزانم ئەتوانم بۆ بنێرم ئیمێڵەکەم بەرە بەیانی بۆ دەنێرم باشە لە 2019 ئەو پرۆژەی 2016مان ئەبدەیت کردوتەوە لەم مجلەیە دامان بەزانووە بە حدودی سیلاپەڕەیەکە حەلەکانی شماخسۆتە بەردەسی فای نییە لە ژمارەی ئەم جاری ڕۆژنامەی بازرگانی و پیشەسازی سلێمانیە ئەمە مانشێتەکەیەتی کێشەکانی کەرتی پیشەسازی نەبوونی کارەبا و گرانی نرخی کارەبا و سوتەمەنی زۆری گومرگ و باج نەبوونی ناوچەی پیشەسازی نەپاراستنی بەرهەمی ناوخۆ ڕۆتیناتی کارژێڕی لاوازی سیستمی بانکی و بیمە ئیتر خۆ ئەگەریەکێک ئەلفوبەیەک بزانێ ئەم مانشێتە بخوێنێتەوە پێویست بە ناوەکەی ناکات بخوێنێتەوە تەفسیلەکەی ئەوە یەک سلێمانی گەورەترین شاری پیشەسازی عێراقە ئێستا پشکداری سلێمانی لە چاو ڕابردووە لە پیشەسازی عێراقا زیادی کردووە یا کەمی کردووە نەخێر زۆر کەمی کردووە ئەوە جاران بوو 42 یا 43 باشە لە سلێمانیە کە بە گەورەترین شاری پیشەسازی حسابەکرێ مدیر عامێکی تیانە کاکاوێ بۆ ئیمزای لێرە بچی بۆ هەولێر ئەمە یەک دوو لە هەموو دنیاە ناتیجی قەومی لە پیشەسازی بچووک و مامناوەنیایە لێرە گەورەترین عەرقەلا خرێتە بەردەمی ئەو کەسانە ئەو گەنجەوە لە باتیەوەی نەچێت لە بەحری ئیجەبات یەک دوو کەس ئەبن بەیەکێ قەرزێکەکەن یانێ ئیشە دانێن بیکەن 1001 نەوە مشکلیان بۆ دانێن فۆرمێکی ئاتێ 12 دایرەیتیایە ئەم 12 دایرەی ئەم کوڕە چۆنی بەرێ بەڕێەوە پاری نەقڵەکەی پێنیە داماو نەبووە زەلامێک ئەم ڕاتۆ بۆ ژووری یەک مانگەیە بۆ ژووری بازرگانی یەک مانگە ئەمڕۆ ئاخر جار کە هاتۆ توانێ بە دەردەڵێ بە طریقەیەکی شخصی محاولەمان کردو واستەیەکی بۆ بکەین ژینگە تۆ هەیە لەسەر شوێنەکەی بەداگاداری بەڵێ مامەد لاوەر ئەوەی کە جەنابە داگاداری ڕاستە ئەم هەلوو مەرجەوای کردووە سەرمایی کوردی ڕابکە لە هەرێمی کوردستان ئەوانەی بە ئومێدەوە کارگیانە کردەوە دای بخەن و بیرەوە بکەنەوە لە
جنوب معمل بکەنەوە خەڵکی وا زۆر دەناسی لە باشوور و ناوەڕاست کارگە بکاتەوە و ڕابکا لە ئێران بیکاتەوە و لە تورکیا بیکاتەوە؟ بەڵێ زۆرن زۆرن اینجا ئەمانە پێویستی بە شتیشتر هەیە لە دەوروبەری خۆت خەڵک زۆر دەناسی وە؟ بەڵێ بڵێ بڵێ ئەزانم چوە لێ معمەلی زۆر زەخمی کڕیەوە بە مەلاین دۆلار لەوانە مهمتر ئەوەی کە ئێمە بمانەوە حەلێ بکەین ئێمە وەزارەتێکمانەیە پێڵێن وەزارەتی پلاندانان ئەمە وەزارەتی پلاندانانە پێویستە مەجموعەیە نقطە هەیە تەرکیز بخاتە سەری دیراسەی کە حەلی ئانی و قسەی من و قسەی ئەو ئەمە وا نابێ ئەووا بکەن ناخوات لە کوردستانە کۆمەڵێ ڕقم هەیە وجودی نییە ناتیجی قومی و ناتیجی مەحەلی پێم بڵێ بزانم لە لای وەزارەتی پلاندانان ڕقمێکی لایە لای نییە کولفەی ئینتاج من معمەلی پوشی موبەریدەم هەبووە جاری تریش باسم کردووە لەسەر جادە سیەکەی سلێمانی ڕسمیم گرتووە ئەوە تا ئەگەر بخریجەکەت بتوانێ بێنێتە پێشەوە عێراقی بە 4,000 دینار باشە ئێرانی بە 2,000 دینار پێم ناڵێ چۆن کاسپی بکەم بۆ وایە بۆ کولفەی ئینتاج زۆرە کاکە کارەبا لە ئێران وەکو خۆڕایی وایە بۆ سناعەت لێرە کیلۆیە بە من بە 157 دینار لە جنوب جەنابەت فەرموود بە هەفتان نەخێر بە 6 باشە باجێک لێسەنیە خۆش نازانی ئەم باجە بۆچی ئەدەیت نە تەرچی زەکاتە سەر قەوائیمێ نە تەرچی زەکات سەر فاکتۆرێ نە تەرچی زەکاتە سەر فرۆشە ئەچیت مۆزەفەیەک دانیشتووە ئەم مۆزەفێ دانیشتووە بە گوترە عینەرمایانەکە ئەم بۆچبەیە بە چەند ئەوەنە اینجا ئەوە یەک دەقەڕێم بە شتێک ماوە کاکە ئەوەی کە پێم وتی ناتیجی قومی و مەحەلی کولفەی ئینتاج نسبەتی ئیسیراد و تەصدیر پێداویستی احتیاجاتی ناوخۆ پێداویستی ناوخۆ ئەمانە بێ بەڕقم لە بەردەمی وەزارەتی پلاندانانە بە خەڵک بڵێ بە تۆ بڵێ بە من بڵێ بە خەڵک بڵێ کاکە ئەمە دیراسەکەمانە ئەمەیە قوڕ بەسەرێکە کە کراوە بەسەرمانە نییە وجودی نییە کاکێ دلاوەر زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی کاگاسە زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی فەرموو حەزەکەم تۆزە لەسەر ئەم بیست خولەکەی ماوە ئەمە لای ئێوە جەنابیشت بەڵام گوێیەک لە ئێوەش بگرم و باسێک لە چارەسەر بکەین نەک هەر معانات چونکە من دڵنیام لەوەی ئەم معانات و کۆژانانەمان بۆیە باس کرد بۆی چارەسەری بکەین بەڵام هەر بە باسکردنی دوو لە ڕوویەوە وەکو پیرەژنی دۆڕشا و هەر بۆڵ لە بۆڵ بکەین و هەوڵی چارەسەر نین و پێشنیار نەکەین بەڕاستی دەوری خراپمانە بێ لە بریەوەی دەوری بنیادنانمان هەبێ مایکەکە لای کێ بزانم فەرموو تا ئێستا بەڵێ کاگران دەستخۆش بی لۆ بەردەمەکە قوربان ئەمن لە 2016ەوە جارێکی دیجە بەرنامەکەی بەڕێز بەژار بوومە ئەو مۆزوعانەی ئەو شتانی ئێستا باس کرا لەو کات شەمە باسمان کرد بەڵام ئێستا 6 ساڵ بەسەدا تێپەڕیوە هەمووشی دەڵێمەوە حەزەکەم خوا ڕاستە و ڕاستی خۆشەوە بەڵێ قسەکانی نوێنەری حکوومەت مقنع بوو بۆت دەنجی زۆر کەم بوو ئەو کاتی لە بۆمە جەماعەتە و دەزانن چەند جار دەنجی زیادکەن گوێمان لێ نەبوو مقنع بوو بۆت ئەمە ناچوو کە گوێم لێ نەبوو لە دەنجی چەند جار باسمان کرد گوتمان گە بتوان دەنجی زیادکەن نانە بەڕاستیەوە جەماعەتەمە ئاگادارن لەوەی کاگرێت بەڵام ئێمە کێشەکەمان هەر ئەوە نەبووە مەسەن زۆر کێشەی دیمانێ با ئێستا یەک کێشە سەرەکیمەوەیە کە ئێمە پیشە سازین پێویستیمان بە کارەبایە سەرچاوەیما کشت و کاڵ پێویستی بە ئاوە بەڵام دەبووە نوێنەری وەزارەتی کارەباش یەکیان لێرە با یان جەنابی وەزیر یان یەک لە بەڕێوەبەرە گشتەکان لێرە با ئەوان هیچیان لێرە نەبوونەوە لە بۆمە بەڕاستی کێشەی گەورەیە من دەمانتوانی پرسیار بکەین ئەو کێشەکانی جاران بەشداری بەرنمەیە کریسە نازانم نەوتەکەی وەرگرتووە وەزارەتی نەوتەڵێن یا چییە سامانە سروشتیەکان سەر جوابی تەلەفۆنیش نهاتەوە کاکەمال محەممەد ئەم ئەگە حساب بکەین ئێستا کارەبامە کاگران چەند جاریش باسمان کردووە لە کارەبا ئیستەنبۆڵ گرانترا ئەو برا بەڕێزە ئاماژەی پێدا کە کارەبامان چەند بەرابەر لە کارەبا ئیران گرانترا ئەوانە لە بۆمە بووتە ڕێگرێکی گەورە کە بتوانین ئیش بکەین ئەو جا جەنابتان تازە پێش ئێستا باسی کەسێکی ئەڵمانی کرا پێشەوەی بەردامەکە باوەڕم پێ بکە ئێستا گە کەسێکی ئەڵمانی بینی ئێرە ئیفلاس دەکا گرنتی دەدەمێ ئیفلاس دەکا ناتوانانی ئیشکاگەرەوە هەموو شتانەمە ئەوە ئیشەکەن و ئیفلاسیشتان هەمومان زەرەدین با یەک لەوانە بڕێ ئەم قازانز هەڵدەگرم
ئەو کارگە و کارخانانەی یەک زەلام لە ئێوە قازانج ناکە با بڵێ بەخوان نوێنەرەکانیان بە عەرزی جەنابەت بکەم ئەو کارگە و کارخانانە ئەو کارگە و کارخانە سەرکەوتەکان نەزانن نەگین یعنی چی دلارتان پێ و کاکە ڕەنجیان ئەو کارگە و کارخانانەی کە سەرکەوتون لە کوردستاندا تەنانەت چیمەتە و ئاسنن لەبەر ئەوەی سەرچاوی موادی ئەوەلیان کە دەستەی خاوێن لە ناو کوردستان دەست دەکەوی یەک دۆم کارەبایەکی باشیشیان هەیە ئەوانە بوونە هۆکاری سەرکەوتنیان ئەوانە پرۆژەی مامناوەند نین بەڵام ئەوەی کە لە کوردستاندا کە ئێمە پێوە کێشەمان هەیە تەنانەت ئەو پرۆژە ناوەند و بچووکانە نەکەرێ لە مەجالەکەی شەکەی ئەم کارخانەم ئارایشیە بابەتی ئارایشی ئافرەتان پاکەرەوەی پلاستیک وڵای هەموو دنیا زەرەر کا بۆیە تۆ قازانجە کردا ڕکابەرمان زۆرە نافرۆشێت ڕکابەرمان زۆرە خۆمە بەتەنیانین ئێران هەیە چین هەیە تورکیا هەیە ئەوانە هەموو کێشەی گەورەیە لە بەردەمیمان تۆ بتپارێزن لە سنوورەکان بتپارێزن حکوومەتی خۆمان بتپارێزە قازانجەکەی ئەتوانی گەورەشی بکەین من ئەو کاتینە ئەتوانی کواڵەتیش بەرزکەیتەوە کوالیتیم ئەگەر ئێستا لە کوالیتی ئەڵمانی نەبوو بابەتی ئارایشمان وعد بە کارخانەی خۆمدا دەخەم بابەتی ئارایشەکان کارگەی جوانکاری سوورە کارخانەکەم لە ڕانیەیە لە ڕانیە بەڵێ هەنێ ڕکلامی بۆ بکە ناوی چییە؟ وڵای کارگەی مارکەکانم زۆرن ڕۆنیایە ڕۆز پاریسە لانەیە ئەوە هەموو مارکە ئارایشەکانم کە ئیشیانە سەر دەکەین و بەردەوامین لە سەریان شاهادەی سەحەی کوردستانی بەڵێ بەبێ مۆڵەتی کارخانەم هەیە تەواو کە پرۆژەکەمە بەرهێنانە مۆڵەتی تەندروستیم هەیە شادەی ئایزۆمەیان هەندێک دەرەن ئیزۆ ئەوانەمە هەموو سوراویشت هەیە سوراو نانە ئیش سوراومانی چی بابەتی ڕەنجی مو ماسکی مو کرێمی لابردنی مووی هەرچی پێویستی بە پێست و مۆ هەیە هەمە کرێمی دەموچاو سافکردن بەڵێ هەمووشمان بەڵێ ئەوانەشمان و بەدڵنیاوە هەیە بۆ ژنان و پیاوە بەڵێ بۆ زیاتر ڕەنجی مووی پیاوانەمان بۆ یاخی قژیش بەڵێ یاخوا لە ئەمە مەعمەلەکە لە ڕانیە بەڵێ لە ڕانی گەورەشە 22,000 مەترە چەند سەرمایەتان سەرف کردووە 11 میلیۆن بەڵام نەگەیشتە جارە یازەکەم سرف نەکردو سەر هەندێک ماوە ئەگەر حیمایەت بکەن ناتوانم زیاد کەم لەبەرەوەی پارەم بەدەستەوە نەماوە زیادی کەم سەرچاوە سروشتێکت لێرەیە سەرچاوە نا بەخۆی موادەکان لە دەرێ دێ لە ئەوروپای دێ و لە شوێنەکانی لێرە چ دەکەن لێرە ئەمە میکس دەکەن و تێکەڵ دەکەن و بابەتەکان دروست دەکەن ینی کەرەسەخاوەکە لە دەرێ بەڵە بەرە کەرەستەی خاوی بابەتی ئارایشی ئیش دەکا ئەمن کاتێکی 300 شتێک کەس دەکرێ من ئیش دەکرد ئێستا کە 46 دانم هەیە بە ژمار بەحسا دەرچووی زانکۆن دەرچووی زانکۆی تێدا دەرچووی کیمیای تێدایە میکانیکی تێدا کارەبای تێدا کەسی نۆرماڵی تێدا هەموو چوونی توێژەکمان هەیە خۆ ئەو مایکە بە بۆ برایی تەنیشتت ئەو برایم براگیان کورد دەڵێ هەموو شتێ بە خێ و خۆش بە مەعنا بەس تۆ هاتووی ئەڵەی مەعمەلی خۆم هەیە و خۆش زەرەرەکە بۆ زانیتێ کاکڕنج با ڕوونکردنەوەیەکت بۆ بکەم خوێی دوو جۆری هەیە پیشەسازی هەیە و خۆراکیشی هەیە ئێستا دێ پیشەسازیەکە دێت تەماشا دەکەیە خوێکی سپی و جوانە ئەتولەوانەیە کە سەیری دەکەی دەرێ زۆر جوانە ئەو خوێە بەڵام لە هەمان کاتدا پیشەسازیە ئێستانەکە کارخانەکەی من گەورەترین کارخانەیە لە هەموو عێراق کە بەرهەمهێنمە من تعبیئە نیمە یانە چیزکردنیمە بەرهەمهێنم ئەمن خۆی خۆم بەرهەم دێنم خۆی کوردی نەخێر کا خۆی کوردیمان نییە خوێ لە سەماوە کاکە لە سنگاوەیە لە سنگاو هەیە زۆر زۆر کەمە من ئەی نابینی بۆیە ئاوا ناوچاوم سوێرە خوێەکە هی منتیقی ئەمەیە قوربان چۆن نیمانە ئەی مەم لە حەد نەبیستووە ئەی زۆر کەمە کاگڕن زۆر کەمە بەشی هەموو تەوفیری نەک کوردستان تەفیری هەولێرێش ناکە مەجبور دەبین لە سەماوەی دەینین کە لە سەماوەی ئەو خوێ دەینین خوێکی دەریاییە 100% لۆ خۆراکی بەکاردێ بەڵام لەبەر ئەوەی قیمەت و لەبەر ئەوەی زروفی سیاسی مەسەڵەن وای کردووە لە جنوب زۆر جاروەیە ڕێدەگیرێتن مەجبور دەبین لە ئێرانێ دەینین ساچیە فەرمە خوێ ڕاستە خوێەکان تەوانە سنوورەکان دێتن ئەوەی سنای جیاوازە لەوەی کە دەخورێتن کاتێک سناوی دەبێەوە لە سنوور ینی فاسی بکرێت کوالیتی کۆنتترۆل ئەگەر سناوی دەبێت بۆ شتیر بەکاردێتنەوە نەی بۆ خواردن بەڵام بۆ هەندێک کاروباری نەفتیان لە هەندێک شتر بەکاری دێنن کەس تۆ ئەپارێزێت هەتا ئێستا بەداخەوە بەس تەنها هەندێک جار وەزارەت سنعا کە کتابمان لۆ دەکە کتابی عفامان لۆ دەکاتن هاوکاریمان دەکاتن بەڵام لە دەواازەکان زۆر جێسەرمان پێ دەکەن مەسەلەن بەسیترین تش کاگرنج ئێستا شتەکەت پێ بڵێم هەر بەخۆت سەر سۆر دەواازەکان بۆ ئیتر یعنی یەک حکومت نییە بۆ نمونە وەزارەتێک
هاوکاریتان ناکە لە سێ مەرزی دەینین کاگڕن لە سێ مەرزی ئەمە بەرهەمی یعنی ئەوەی خۆمان دەینین هەر یەک و سعرەکە مەسەلە مەسیترین تشت ئێستانەکە لە زمانی کڕۆنەوە هەموو کۆمپانیان دانایە بەڕاستی ئەو کۆمپانیا لە خاوەن پیشەکان هەمووی خاوەی وەردەگرن سەکا کۆڤان دوای ئەم بەرنمەیە چی بکاتەوە لە زەرەرەوە ئەڕۆی بۆ قازان ئەمن یەک چشتت با لە بۆ ڕوونکەمەوە ئێستانەکە 25 دلارمان لێ وەردەگرن هەر سیارەی 25 دلار مەرسەیە ناوی نادەم دوایە پێ دەڵێم ئەوە تعقیم دەکەن کەچی ئاوەچی پیسی زێراوی بینی ئێران و عێراق سۆندەیە ڕاکێشایە بە ناوی تعقیم هەر سیارەی 25 دلار لە ڕێخوا تاکیدی لەوە تاکیدم حەز دەکەی دەت بەمە وێندەرێ بەخۆت سەیریکە بەس ناوی مەرزەکەی نارێم کە چێندەرەیە بەخۆشت دوایە پێت دەڵێم 25 دلاری وەردەگری 25 دلار ئەم ڕشاندنەی تاکان هەر تایە ڕشان هەر سیارەکەی 25 دلار مەسئولیەتە هەر بەڕاستی هیچیشی لە بۆ حکوومەتی هەرێم نیە لە بۆ کۆمپانیایە بەڵێ کاکات خوا بزانم شتەچیت کەت پێ برێم یەک دقا بڵێ ئێستا جەنابیان لێرن بەڕێوەبەری پێشەسازی هەرێمی کوردستان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی چی بۆ تۆ بکە 3 ملیۆن دلار خستۆتە ئیشەکەەوە قازان جەکەیت خوێیەکانی بەرهەمهێن جودا بکرێنەوە لەگەر خوێیەکانی کە تابیئە دەکەن ئێستا ئەمە خام دەینین کە ئەو خوێ کە پێ دەرێن پیشەسازی هەر خامە بەڵام چییە لێرانە ئەو خوێ کە لە بۆمان دێتن کە خام دێ ئەمن بەرهەمهێنن نەک کابراایك تابیئەی هەیە مەسەلە مچی پەخشراوی لۆ بکرێ با بەخشراوەکەی بابە حازری بینیت نەمەی چمانی حتمان نییە ئەگە لە کنەمە هەرزانتر هەبوو بالەمە بکڕی ئەگە گرانتریش بوو سعریمە بابینی لێ هیچ چێشەمان نیە 20 ملیۆن دلار سەرف کردووە بۆ زەرەرەکەی براکەم سەرەتا دەستخۆشی لە بەڕێوەدەم کاکە ڕەند لەبەرەوەی زەرەر دەکەین پلانێک لە وڵاتە نییە بەڕاستی ئەمە کەسی نەزانی نەکاتینە ئەو بوارە ئیش خۆمانەکەین ئەو کۆ برادرانە هەموو باسییان کردنەوە بە حەزەوە ناوی شەینە حەزی ئەو ئیشەمان وای لێکردینە بەڕاستی سەرمای خۆمان لەو بوارە بخەینە ینی لە چ بوارێکایش دەکەی ئەمن معمەلی ستریستراکچەرم هەیە دروستکردنی بینا ئەو قاعانە دروست دەکەم گەورەترین معمەلین یەکە لە 20 لە معمەلەکانی شەرق الأوسەتین یعنی لە 20 یەکەمەکانی شەرق الأوسەتین الحەمدولله کاری زۆر باشمان کردی ئەمە هەتادا 2016 هیچ عیبمان نەبووە لە دوای 2016 بەڕاستی ڕۆژ لە ڕۆژ وەکو ئەوە بەرەو پاش دەڕۆین ئەو بەرەو پاشچوونەشمان بەڕاستی لەبەرەوەیە ئەو یاسایانەی کە لە کوردستان بەرکارن یاسایەکان بە کەلچی سناعە نایەن ئەو مادانەی مەسەلەن ئەو بینایە دروست دەکەم مەوادی ئەو بینایی بۆڕی لە بۆڕی پێکاتیە لەسەر مەوادە ئەوەلیەکەی گومرگ هەیە ئەعفا ئەلەساس پاراستنی بەرهەمی ناوخۆ هەیە ئەعفا لە بۆ هەندێکی دەکرێت بۆ مەواد بەڵام مەوادەکەی کەلی دروست کرایە بە کەمتر لەو ڕێژێک نەک کەمتر 130 ئەو ڕێژێکە گومرجی لەسەرە مەوادەکە داخلی کوردستان دەبی یەک دوو ئەو پرۆژانەی کە لە یعنی ئیجازە وەردەگرێت تا واستە هەیە کاک نەکواستە هەیە زۆر کوێ خاییە هەندێک لە وەزارەتی مالیە دەکرێت هەندێک لە وەزارەتی ناوخۆ کراوە ینی پێویست ناکەوت ئەمە زۆرتر ئەوە بکەین لە وەزارەتی مالیە دەکرێت لە سناعە دەکرێت لە وەبەرهێنان دەکرێت لە عراق دەکرێت بە تایبەت دەکرێت بە خاص دەکرێت ئەیدی پێویست ناکە ئەمە ئەوە لەسەر ئەو بابەتە نەڕۆین بەڕاستی ناکرێت لێرە باز بکرێت بەڵام ئەمە ئەوەیە ئەنی ئەو مادانەکە بۆ نمونە ئەهلی کارەکە نەبێ و ئەم شتانە بێنێ و عفای لە تۆ زیاتر بۆ کرابێت کە تۆ هەلی کارەکەی ئەمن ناتانم ئەوم بڵێن بەڵام دەزانم کارگە هەیە کە ڕێژەی ینی معمەلەکەی لە چاو معمەلەکەی من سەتا دوی معمەلەکەی من نییە بە قەدرم بۆی کراوە یعنی هی ئەو بای ملیۆنە دلارە بە قەدەر توی بۆ کراوە کە 20 ملیۆن دلار کەپیتال سەتا یەک و دوی من نییە ینی نەک بای 1 ملیۆن دلار بای 20,000 دلار ئێستاش هەیە بەڵێ ئێستا هەیە ئەمن نامەوێت بەڕاستی بسمە ئەو بابەتەکە مەمەم خزێنە بەڵام ئابسینە ئەوە شتر صناعة لە هەموو دنیا تەواوکاریە فۆکسم مەخەسەر ئەوە وەڵا حەقی تۆیە یعنی چونکە ئەوە یەکسەری لە بری ئەوەی بۆ نمونە لە تەنیشتمەوە کاک کۆڤان یەکسەرەڵێ
وانە ئێبراکەم دەجارە گوێ بگرن ئەمە- والله 25 کەس قسەی کرد بە یەکێکەکەنەوە دووە هەر هەمووی هەر ڵێوان کاگرز نەخێر نازانم جەناب ئەمن دەخسەکەی با- بەڵام قسەکە مەسەلەی تەواو بکەم، تەواو. زەحمە بە ئیجازت بە ئیجازە لە سای فای گومرجی فای گومرجی من ناکەم لێژنەکان دەکەن لە خوارەوە باش. ئەوەی کە پێشترێت چۆن بۆ چ بۆ ئەو هەم خاوە کارکان دەزان پێشترێت چۆن کراوە بە چ شێوێک کراوە کات پێشەوەی 2020 ئەنجومەنی وەزیران فەرمانش دەرکردووە کە ئەفای گومرجی لێژنێکی دانەوە لێژنێکی باڵایدانە بۆ ئەفای گومرجی لێژنەکانی خوارج لە بەڕێوەبەراتەکان ئەفای گومرجی دەکەن و بە پێ ئەو لێژدانە پێ ئەو توانای بەرهەم توانای کارگە ئامر دیاری دەکرێتن ئەوەی کە دێتن پێشترێت چەک شتێک زیاد بۆ کراوە چ کراوە من لێ مەسول نیمە بەڵام ئەوەی کە دەکرێتن برێ وەڵی مامەلەکەی من وەکو مامەلیم بەو شێوە وەکو یەک دەبێ ئەوە بە هیچ شێوێک من باوەڕم بە قسەیە دەکرێتن برێ سەتاوە دەکەم تر زیاتری تێدا بۆ ئادەکرێ بەڵام برێ وەڵام بای 20 میلیۆنە کارکەم و کابراش کارەکەی بایدە دەفتەرە وەکو من فایلەوە دەکرێت نەخێرەوە ڕاستنیە کاکە ڕەنجە من ناوی بەڕاستی بخەمە گوت مەم خزێر ناو ئەوە ئەمن حەزم لێ نییە بەڕاستی ئەوە من لە تۆ تێگەم ئەزانم لەوانەیە عینادی ناکرێ ئیش بە ئەوە ناکرێت زیانە بە تێگەیشتن کە کۆڤان بەڕاستی لەوەتی هەستە وەزارەت یعنی ماندووە هیلاکە دەیەوێ بیکە بەڵام ئەویش تەنها خۆی کافی نییە ئەویشەی پێ بکرێ یاسایەکان ڕێگری لەو دەکات یعنی بەست خوا دەمەوێت ئەوەیە بگەینم ئەو سەرنجە بگەینم بەڕاستی زۆر مهمە لە هەموو دنیا پیشەسازی تەواوکاریە تەواوکاریش لە وڵاتی ئێمە پێویستی بە ئەوەیە وەزارەتی پلاندانان پلاندا بنێ کە سناعەتە و جێ بکات ئەوەی کە پەیوەندی بە سناعەوە نییە وەزارەتی پلاندانانە ئەرچی کاکۆڤانی قڕس کردیە ئەرچی خاوەنکارەکانی قڕس کردی ئەرچی حکوومەتی بە کاملی قڕس کردیە لە هیچ بەرنمەیەک وەزارەتی پلاندانان کردا قوربان ئەمە لە بەرەوەی لێرەنی نێستا هەمووی تاشتە سەرەوە من چەند جار من لەگەر بەرنامەی جەنابەت لەگەر وەزارەتی پلاندانان دانیشتین ئەگەر خۆم میوان بووم لەگەرت بڕیار بوو کە لە یعنی لێپرسینەوە بکات چ پلانێک بۆ پیشەسازی دابنێ پلانی پیشەسازی دەبێت ئەوە بێ تەوزیهی پیشەسازی کار بکە ئەو پیشەسازیە ئەو بەرهەمانێکی خەڵک زۆر غەڵەت سەیریکە خەڵک زۆر لە وڵاتە غەڵەت تێگەیشتۆ لە وەزارەتی پلان سەیریکە لە وڵاتە پلان وەکو دەمی حکوومەتەکەی سەدام مرکزی نییە براکەم هەر وەزارەتە و پلان خۆی هەیە یعنی ئێستا تۆ ئەگەر بتێ وەزارەتی تەختی دەتوانێت پلان دابنێ بۆ کاک کەمال مسلیم دکتۆر دارا توانێت دەزانێت ئەبێ خۆت خۆی دایبنێ باس دەکاتەوە پلاندانان ساڵانە پلانی خۆی هەیە بۆ هەم وەزارەتەکان تەنسیقی پلانەکانی ئێوە بۆ هەم وەزارەتەکانەوە بە کۆبنەوە دەکرێت بە پێی پلانی ئەو وەزارەتە دیاری دەکرێت بەڵام ئەمن دەمەوێت ئاماژە بۆ بدەم کاگەلیان قسەچکە لەسەر مەسەلەوەی ئایا کارەکە هەندێک کارگە هەیە زۆر بۆ ڕێگا ینی ڕێگا بۆ دەدرێت کارگەی زیاتر بگرێ ئەم وەکو وەزارەت وەکو بەڕێوەبەراتی گشتی پلانی ساڵەمان داناوە پلانی ساڵان لە ساسیەوە دانراوە هەر بەڕێوەبەراتی هەر سێ بەڕێوەبەراتیەکان دیاری دەکەن کە چەند کارگەمانێک چەند کارگە کار دەکاتن بۆی کاتێک بۆ نمونە کارگەی پاکەر و هەفتهشتامە نەگاتەوە ئەمە کارگە زیاتر داوێن بۆی کار بکاتە سەر ئەو کارگانەی تر و شتێش کەش کە مەسلەی کاگەلیان ئاماژەی پێدا 16 کەس 10 کەس 20 کەس چووە لە دەرەوە ئیسمار دەکە ئەوە ئەو شتە لە هەموو دنیا شتێکی واریدە بەڵام دەبی حسابی ئەوش بکەن ئەتا ئێستان بەس ئەو سار تقریبان هەر ئەو ساڵە تقریبان 150 مۆڵەتمان داوە پارمۆڵە درراوە پێران مۆڵە درراوە ئەومە نایوە نییە شتێکی تازەت بیست لەم هەموو خەڵکەی کە قسەیان کرد کە سبەینە بڵێ ئەشەدوو ڕاستەکە ئەوە وایە وانە وایە بە خۆمان نابچین کاکی ڕنج ئەو کێشە و گرفتانی لە بەڕێوەبەراتی لە پیشەسازی هەیتمان لە کەتی پیشەسازیتمان پشتگیری هەموو کێشەکان دەکەین و هەوڵشی بۆ دەدەین کە ئەو کێشانی کارەبار ڕاستە مەسەلەی پاراستی بەرهەمی خۆمان ڕاستە ئەوەی کە باز دەکات ئەو هاتنەوێت ناوەی ئەو هەم بەرهەمانەی کە لە وڵاتانی دەوری بەرماندێ ڕاستە کە دەبێتە منافەسە و لە ناوبردنی هەندێک بەرهەمەکانی خۆماڵیمان و لەوەی دەمەوێت حەز دەکەم ئەوش بزان کە بەرهەمی خۆماڵی خەرک پێوای بەرهەمی خۆماڵی باڵنیە بەلاکس بەرهەمی خۆماڵ یەک لە بەرهەمە باشان لە زۆر ئەو وڵاتانە دێ زۆریان باشترە کە چەند جار تێچ کرا هەندێک لە بەرهەمانی دێ زۆر خراپن و لە تێچی دەرناچن بەڵام ئەوەی کە ئەمن دەمەوێت ئەوەی کە برادران هەموو ئاماژیان پێدا بە دڵنیایە کار لەسەر دەکرێتن بە دڵنیاییشمان لەسەر کردیە ئەو کۆبنوانە لەسەر مەسەلەی ئەفای گومرجی ئەوە حەقێکە دەبی پشتگیریە بۆ پشتگیری هەموو کارگەکانە کەس ناژدەی داتن بە ڕێوەبەراتی گشتیدا تاوان دەهی بیداتن بۆی پشتگیری بکە ئەگەستنانەیدا نازام لایەنتر ئەگەر بیدەنیان لە شوێنێک وەکو کاگەلیان باسکی لە شوێنێک ئەفای بۆ کراوە هاتە ژۆرێ کارگەنی ئەوە شتێشترەوە ئیشی لانی زیاتر دەتان دووەدووادا چوون بۆ بکەن دکتۆرشتر شەیە باس بکەین کە مەسەلەی کاگەلیان باسی کرد هاندان ئابدنیایە بەڵام ئەمەش کاکە سووری و تورکی و لە دەرەوە هاتووە لای من کارگە مۆڵەتی کارگە و کارگەشی داناوە هەر لەو ماوانە کارگە نێسیز داناوە کابرا سووریشە
یەکێک لە کارگە باشەکان کە نەمان بووە پێشتر هەمان بە بەداخەوە کە لە ساڵی نوێتەکان وشتەکان هەبووە هەرچەنە شانزە نیە زۆر زیاترە ئەوەی دەرەمی هەر ڕقەمەکە بەس ئەوەندە ڕوونکردنەوەی بەس شانزە کەس نییە بەڵام گریمان شانزە کەسە ڕۆژە لە ڕۆژان خۆت وەزیرەکەت مدیرعامەکانی هاوڕێت تەلەفۆنێکتان بۆ کردن بڵێن براکەم بۆچی 200 میلیۆن دلارتان بردووە لە چی عاجزن وەرنەوە بە 200 میلیۆن دلار 500 گەنجی وڵاتەکە خەیتەیش بۆچی نایتەوە لێرە بۆچی خەڵک بە وەستای بۆیلەرێکی کوردستان لە قەتەر بڵێن کاکە وەرە عرستەینێ و بەزوەرە بۆ ئێرە بۆچی 216 کەسی تۆ بڕوا و زەلامێنە نێرە بە شوێنە بۆچی ئەوە ئەمن نازمانی جەناو دۆکۆی ئەمن مەسوولی هەموو لێپسراوی هەموو ئەو بەرهێنانم کە دەڕوا بکە دێتن من ئەو ئامارە ئاگادانی جەنابەت کەم نییە بەڕێوەبەری گشتی گەشە پێدانیت ڕاستە بەڵام وەکو پیشە سازی ئەگەر لە هابێتە لا ئەمە و کاری بۆ نەکرای پژری نەکرای ئەو شتێشترا و کاتە دەتوانێت قسە لەسەرەوە دەستخۆش فەرموو یەک دەقەت خوا کاکە گەلان هێشتا تا ئێستا کەلیمێکی نەوتووە بەڵێ ڕوودا و هەموو کاتەکەی ئەم شەوی تەرخان کرد بۆ ئێوە یەک سەعاتی تریش بەرنامەکە درێژەکەمەوە فەرموو دەستخۆشی دەکەم بۆ بەرنامەکە بە خێراتنی میوانەکانەکەم بەڕاستی ئەمە و کارگەکانی هەرێمی کوردستان کارگەکانی پاکەرەوە لە هەرێمی کوردستان ئەگە 2 ساعت 3 ساعت باسی گیر و گرفتەکانمان بکەین تاوە نابێت بەڵام من هەمووی کورتەکەمەوە لەسەر 3 خاڵ یەک لە گیر و گرفتەکانماوەیە کە برادران ئاماژەیان پێکرد کرێی کارەبە یعنی لایەنی کەم ئەگەر ناگەڕێتەوە نرخی پێشوو هاوتای نرخی کارەبای بەغدا بکرێت بچێتەوە چەند نرخی پێشوو چەند 6 دینار 6 دینار بوو بچێتەوە 6 ئەگەر ئەمە پێشتر کە پێش چەند ساڵێک ئێستا کانە 157 دینارە یعنی چەند قاتەکە 2 قات 3 قات بەرز بکەوە باشە ئەخرەوە بە دەعمی حکوومەت بوو بە شتی زووتەمەنی بۆ کارگەکانی بەرەمەنانی کارەبا حەقە لابردنی گومرگ لەسەر کەرەستەی خاو نەمینێ بەلایانی کەم 100 بێ وە گومرگ بخرێتە سەر کەرەستەی حازر وەکو فاسی حازر کە ئێمە کارگەی پاکەوێن باسی ئەو گیرگفتانی خۆمانەکەین ئێمە باشە ئەو کاتە گرانی ناکەن لەسەر خەڵک ئێمە ناخێر گرانی ناکەین ئێمە لە کراسە سپێکەمان گرانکردن نانە ئێمە گرانی ناکەین ئێمە ئەو قەنەعاتێک ئێمە هەمانە نە تورکینە ئێرانی نیەتی ئێستا کانە هەموو کارگەکانم بەو ڕۆبەی کە ئیشەکە نە تورکی نە ئێرانی تەنانەت بازرگانەکانی خۆشمان کەوا لە دەرەوە دێنن قەنەعاتیان بەو ڕۆبە نایەکە ئێمە دروستێکەکەین باشە یعنی کەس ناتوانێت ئەو ڕعبەی ئێمە کە ئیسفادەی لەکەین ئەوان بەو سادە کەرەستە خاوەکەی کە لە دەرەوە دێت چییە خۆ ئەڵەن بەشێکی زۆری لە نەفتا بەرهەمەیان ڕێ ئەمەی ئێوە لە نەفتە بەڵام لە وڵاتی خۆمانە نییە ئەو نەوتی خۆمانچێتە دەرەوەی وڵات و لێوە بۆمان نێرنەوە ئێمە یکەم بە منەزیفات و پاکەرەوە سێم ڕۆتیناتی دایرەکان کە ئەم 3 خاڵە ئەگەر جێبەجێ بکرێ و بۆمان بکرێ بڕوا بکە پاش چەند ساڵەکە بزانە چەند هەلی کارە ڕخسێنی چەند کارگەی پاکەرەوە هەیە و چەندی داخراوە زیاتر لە 100 کارگەی پاکەرەوە دەبین لە هەمووی چەندی داخراوە بزەبەت وڵای ئامارە دەقیقم لانیە برێم وڵا ئەوەندە داخراوە بەڵام بەشێکی زۆرمان داخراوە بۆچی ژنان گلەیان لێتان من پرسیارێکم کرد لەم سەر مێزەوە وتم خوشکان چەند کەس لەوانەی کە قاپەشوا دەستی تووشی ئەگزیما بووە بڕۆ سەیری کۆمنتەکانی پێشووی ڕوودا و بکە هەزاران ژن بەشداریان کردو و ڕسمی دەست و پەنجەشیان داناوە خەتای ئێوەیە یا خەتای بەرهەمەکانی دەرەوەیە تەماشای من ناڵێم 100% خەتای بەرهەمەکانی دەرەوەیە خۆمانە شەیە بەڵام کامانە معمەلن ئەو معمەلانەی کەوا ئیجازەیان نییە ئەو معمەلەی کەوا لە ماڵەکانە ئیشێک بۆ هەیە لێرە تاکید هەیە چەند کارگەمان هەیە بەبێ ئیجازە بەبێ ڕسمەکە زۆرترە قاچاغەکە حتممە ڕسمەکە زۆرترە ڕسمەکە زۆرترە یعنی فاست و کەرەستەی پاکەرەوەی ماڵان هەیە کە قاپەشا لە ماڵان دروستەکرێ و قاچاغیشە بەڵێ بەڵێ هەیە فەحسیش ناکرێتە بازار و مارکێتەکانی مۆڵەت هەیە ئەخ ئەوەش کە زیانێکی زۆری بێمە گەیاندووە چکە ئێمە زەریبادێن ئەی بۆ بەلیژناوە بەشەکانی قامەتی ئەو لێر سلێمانی و دۆگناڵن
باشە خۆیان نازانن ئەو شتە لە بازارە هەیە کا گۆڤەن دەزانی ڕاست دەکات لێژنەکانی قایمقان دەیان کارگە هەیە مۆڵەتی نییە لە هەندێک شوێنی لا بەلایش دەکەم هەر سێ پارێزگاکانمان ئاگادار کردوتەوە 3000 نووسرامان کرێ بۆ داخستنی ئەو ژمارەیان چەندە ئەو کارگە ژمارە نازانین لەبەرەوە دقیق نییە لەبەرەوەی شتەکە قاچاغ بە بەڵام ئاگداری هەر سێ پارێزگارەکانمان کردەوە کە تکایە بە دوواداچوون بکەن بۆ ئەو کارگانەی کە مۆڵەتیان دایان بخەن چکە دەبێتەوە هۆی لە زەردانی ئەو زۆرە کارگان دەبێتەوە کوالیتی خراپ دەبێتەوە ئەوەی کە خراپ دەبێت کۆمەرە موادی خراپە ئەوانە تاثیر لە هەموو کارەکانی خۆمان دەکەن نەکە هەر ئەوە هەموو کارەکان دەستخۆش کاکێ ئاسۆ لە سلێمانی دەرێن ئامادەکارەکەمە لە سەرنجەتەیە لەسەر قسەکان کاک ڕەنج بەنسبەتی کوالیتی کۆنتترۆڵەوە بەنسبەتی بۆیلەرەکەی ئێمەشەوە لە سلێمانی و دەور و پشتی و لە هەولێریش معمەلێکی زۆر زۆر هەیە کە هیچی لە کوالیتی کۆنتترۆل دەرنەچە و کاکۆڤانیش پێم وتۆ ئاگاشی لێیە یعنی تەسەوورەکەی بۆ نمونە هی ناوخۆیە هیچیش ئیجازەی نییە هیچی ئیجازەی پلێتی ڕەش بەکارەهێنن پلێتی ڕەش بەکارەهێنن دیوی دەرەوەی قەڵە و گەورەیە کابرایەکی فەقیریە ئەیکرێت تاجرەکە دەستیە بڕێ ئەڵێ ئەم بۆیلەرە زۆر چاکە لەبەرەوەی قەڵە و گەورەیە بەڵام ناوەکەی بۆشە ئەمە یەک پلێتەکەی زۆر تەنکە پلێتیشی ڕەشە و زۆر خەتەریشە هەندێکیان ئاوکاری زینکە ئاوکاری زینک تەسیر دەکاتە سەر پێست سەر سەرەتانی پێست کە ئەمە هیچ کەس نازانێ دووسێ جار لەگەڵ پاریش لەگەڵ وەزیری سەناعای باسی ئەو نقطەم کرد ئەویش هەروتی ئێمە بە دوواداچوونی بۆکەین بەڵام بەداخەوە ئاوەکەی کە گەرمە بێتی کاریگەری هەیە بۆ سەرەتانی پێست بەڵێ کە ئاوەکە گەرم بوو ئەو زینکەی ناوە ئەتوێتەوە زینکەکەی ناوە ئەتوێتەوە ئەمە مەسئولیەتە نابێ خەڵک بترسێنین ئەمە ڕکلامە بۆ بۆیلەرەکەی خۆت یا بەڕاستی وایە نەخێر 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 یەک دەنک ڕکلام نییە ئەو بۆی هەندێک بۆیلەر لە ئێرانەوەیەت بەڕاستی پێت بڵێم ئاوکاریتی ئاکرێت یعنی پلێتی ڕەشە ئەکرێتە ناو زینکەکەەوە بە دەرەجەیەکی حرارەتی زۆر کەم کابرا ئەیبینێت لە تاجرەکەی بینەڵێ تەواوە ئەیبی نییە من لە من بۆ دروستکە مجموعەیەکی زۆر بۆ دروستە سازی و بازرگانی قەت ڕێگری کردووە لەمە چونکە لە یەک کاتایی بازرگانیشە بڵێ ئەو نازانێت وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەوە نازانێت ئەوە من ئەیزانم من ئەیزانم من پار و پێراریش پێم وتون ئەوان نایزانن ئەیکە تۆ ئەیزانی بۆ ئاوکاریدار ناکەی من پێماڵانە زۆرە پێراریش جان ئەماڵانە زۆرە و تا ئێستش دێ تا ئێستەژێت ئەی ئەم هەموو کواڵەتی کۆنتترۆڵی حدود هەمووشی لە ئێرانەوەیە هەمووی لە ئێرانەوەیە بەڵێ بەحسی ناکەن لە سنوور نانە فەحز ناکرێ فەحز ناکرێ تۆ ئەیبینی پلێتەکە سپیە خۆ هەستی پێ ناکرێ هەستی پێ ناکرێ پلێتەکە سپیە بەس لە ئێران لە کۆمەڵە شەریکە دروستێکە قازانجێکی زۆرەکە کرێکاری هەرزانە کارەبای هەرزانە گومرجێکی کەم ئەیات یەتە ناوەوە بەسەرێکی هەرزانەی فرۆشە و خەڵکەکە با تووشی مشکلە بێ مشکلی نییە تاجرەکە قازانجەکە ئێمەش زەرە دەکەین و خەڵکی تریش زەرە دەکا هیچ مشکلە نییە ئەوە مشکلە گەورەکەیە ئای بۆ سەرەتانی پێست خراپ بێ زۆر زۆر خەتەرە فەرموو دیارە کاکۆڤان هەمووی ئەڵێ ڕاستەکەی سەرنجەکانت بەجێ بەڵکو ئینشاءڵڵا ئیشی لەسەر بکەن فەرموو دەستخۆشی و لێرەم کاک ڕەنج بۆم بەرنامەیە بەنسبەت معمەلی پاکەرەوەکان لە 2010 حکوومەتی عێراقی قەرارێکی دەرکرد بۆ حیمای منتجی ناوخۆ لە 2019 حکوومەتی هەرێمیش ئیشی پێکردووە هەتاکەی 6/6/2022 2022 ئەبووە حکوومەتی هەرێم بگەڕایەتەوە کە پێشتر لەوچە 20 معمەلی پاکەرەوە هەبوو بێ باشە لە 2022 بووە بە 100 معمەل خۆی بە منەڵێ مەسەلەن ئەم داتایە مەسەلەن چەندێ تاقی ئینتاجیان هەیە تۆ داداغە لە بەردەستی خۆدایە ئەبووە خۆ دەم ئیعفایەت درێژ کردایەتەوە ئای فاست شتێکە بڕۆی لە دەرەوە بێنیت ئێستا پێشتر سیارەیەک 4000 دلار گومرگی فازدا بووە ئێستا بۆ 500 دلار خوام و بەریدە شتە 750,000 بی بە بەس بە وەکالەتەکەی بەنسبەت فاست و زایەکە معمەلەکە خۆی 500,000 تێچێت کاگ ڕەنج مەواد ئەوەلی ئێمە دوو کێشەمانەیە یعنی وڵاتی وام نەدیوە
مەسەن فاست و زایی دروستکراو لە ئێران و کەیت گومرگەی 500 دلارە مەواد ئەوەلێکە لە ئێران مەسەلەن تەنێک کلۆر بە 70 دلارە کە گاتە دەستی منەوە بە 220 دلار مەواد ئەوەلی بەعکسەوەیە گومرگی مەواد ئەوەلی زیادە گومرگی بەرهەمی دروستکراو کەمە خاڵی کەش بەشێکی زۆری نەفتاشە بەڵێ بەرهەمی نەوتە بەڵێ کەرستە خاوانە پێویستی بە پەترۆکیمیاواتێ پێویستە لێرە کارگەی پەترۆکیمیاوات کامە نیتمان لە کوردستان تەنها لە بەسراوە ئیش لەسە دەکرێت لە بەغداش لەوێ هەیە ئەگەر پەترۆکیمیاوات نەک ئەو منەزیف پلاستیک هەر زۆربەی کەرستە خاوەکان دەتوانێت 180 لە وەرگری ئەوەی چارەسەر ڕیشەیەکەوەی کە کاکۆڤان باسەکە تۆ کارگەی پەترۆکیمیاوی هەبێت بۆ زۆربەی مەوادی خام 180 پێویستە بە ئێران و تورکیا و ئەوروپا نابێت بگرە کە ڕستەی خاو دەفرۆشی دەبێتە هۆی سەدان کارگەشدا دەمەزێت بەس ئەگەر ئەو کارگەیە نەبێ بەلایانی کەم گومرگ لە سەمادی وەلی هەر بەس کارگەی پەترۆکیمیاوی بەسڕە من ئاگادارم زۆر چۆتە پێشەوە لە نزیکی تەواوبووندا بەڵێ فەرموو کاگڕانجیان بەنسبەت پاکەرەوە و زاهیەوە پێشتر مثلا کە داغڵە کرا لە حدودەکان بۆچی خەڵک معمەلی دانا کەم حیمای منتجە دانرا هەموو کەس هات پارێکی زۆری خستە معمەلەوە بۆچی بۆی وڵاتەکەی خۆی پێشکەوێت لە 2022 ئەسە لابراوە لەسەر چ ئەساسێک ئەم شتە عکس کراوەتەوە مەواد ئەوەلی گومرگی زیاد کراوە کاکە باز دەکا ڕاستە کات خۆی 2019 بە کتابی تەوان منتوز 2019 ماجد سار کە لێرکوانێکی لەسەکرایە کە بە حیمایە ئەو کاتە تەوان لە فیدرالی داینە عێراق داینە ئەو کاتەمە قانون تازە قانونەکە حکومەتی هەرێمیشی پێکردووە هیچمان پێکرد هەر ئەوە نیە تقریبا 86 مادەیە تاریخیان دیاریکرا بۆ ماوەی چەند ساڵ کە بەپێی ئەو توانای بەرهەموو ئەو توانای بەرهەمانێک کە بەپێی زۆری کارەکان بۆ پەشیمان بوونەوە بۆ لە 19ی پێکرا و نا پەشیمان نەبیتەوە تا ئێستا بەردەوامە بەڵام کە ئەو مدەیلۆ دیاری دەکرێت پێویستە خاوەن کارگە کاتێکە پاراستنی بەرهەمی خۆمان لێکرا بەپێی قانونەکە 180 ڕۆژ پێشتر بێت تەلەب بکەن کۆ بکەینەوە بۆی لەسەر داواکاریوان جارشکە داوا بکەینەوە هەرچەندەوە برێنوەکو کێشەی گەورەیە برێ 180 ڕۆژ ماوەک پێش دەستا و برادران هەمی هاتم پژگیری تاوا ماکردنە گوتم کاکە شتێکم بۆ بنووسن وەکو تەلەبێک بەناوی هەموو کارەکان تەوقیع بکەن توانێت بەرهەمی خۆتان دیاری بکەن برێن کاکە پێویستە بەردەوام بین بۆ ئەوەی ئەو پاراستنێک کە پێشترێ هەو بۆ بەردەوام بیتن ئەگەر بە فەرمانێ بەرزمان کردۆ بڵێ ئەگە بە فەرمانێکی لە ئەنجومەنی وەزیران بتوانانی هاوکار و پژگیری وەزیرانی خۆمان بڵێ چونکە ئەگەرەوە ئەو عێراق دەیکاتەوە ئەوەی کە کراوە ئیمە نەبووە کە داواشمان کرد بەرزمان کردەوە هەندێک جگەلەوە هەندێک شتریش کە بەمە هەوڵمانداوە بزانین ئەگەر بکرێ بە فەرمانە فەلەن ڕاستە کات خۆی کە ئەوم کارگە دامەزراوە پاراستنی بەرهەمی خۆماڵی بووە وەفای گومریشمان بۆ کرد ئەو وای کردو کە منافەسی هەموو بەرهەمەکانی ئێران و تورکیا ئەو دەور و بەرانێکە هاتیە باشە ئێوە بۆچی هەندێک فەراغی یاسایی هەیە پرۆژە یاسا پێشکەش ناکەن بە پەرلەمان مەشروعی قوانین پێشکەش ناکەن کاک ڕەنجخۆمە لە پار ئەمە دەستمان بۆ کرد کە یاسای بژنەوە ئەو مشاکل لە بینی سەفرە و لە بینی کوردستان دوزوو لەسەر زۆری یاساکان بەوان یاسای چیان بیستنەوە ئەمە 25مان بکرد یاستان تعدیلمان کرد ئەومان چا کرد پاشان دوای هاتنە سەرەوەی کە یەک لە چێ شەهرە گەورەکانمە کە هەمومان ئێستا گرفتەی گەورەی مەسەلەی پاراستنی بەرهەمی خۆماڵی ئەستان دیسان بە جەنابی وەزیر و بریکاری وەزیر و وەزارەت یعنی بە دوواداسونیش تەواو بۆی پەرلەمان تەزدیقی بکاتن تەواوە تەزدیق کرد بەڵام یەک دوو فەقەریان تێدا گۆڕی بەبێ ئاگاداری مە بکەنەوە کامەش بەڕاستی کەرستی 750 زۆربەی بەرهەمەکان 150 مافی پاراستنی بەکاربەر گەشتە کوێ فترەیەک کەمال مسلم پێوەی مەشغوڵ مافی پاراستنی بەکاربەر ئەوە دەبێت لەگەر وەزارەتی دیوانی وەزارەت سامکەی پەیوەندی بەمنەوە وەکو پیشەسازی ئەمە ناتوانم سەری سەر بکەم لەسەرەوەی کە باسی پلانی ساڵانەی وەزارەتی بازرگانی پیشسازی کرا بۆ دانانی کارگەکان لە ڕاستیدا ئەمن ئەگەر کاک کۆڤان فەرمووی کە پلانمان هەیە بە تاکید لەوانەیە پلانیان هەبێ بەڵام پێم وایە پلانەکە وەکو پێویست و دراسەکراو نییە لەبەرەوەی ئێمە لە ساڵی 2017 لە دیوانی وەزارەتی پلاندانان لە بۆ کاڵایەک دراسەمان لەسەر جۆرێک لە کاڵای کرد کە ساڵانە ئەو کاڵایە نزیکەی 450,000 تۆن داهاتە ناو کوردستان و لە بۆ هەموو عێراق یعنی ئەوە وەکو ئیکتیفای زاتی ئەو کاڵایە بوو تقریبان بۆ 2017 بەڵام من ئێستا دەبینم لە 2022 زیاتر لە 16 مۆڵەت درایەتە بۆ کارگەکان بۆ ئەو کاڵایە کە ئەوە بەرهەمی ئەو کارگانە دەگاتە 1,600,000 تن چۆن دراسە کراوە چۆن پلاندانراوە بە پێی پلان بۆ
لە بۆ ئەو کاڵای پێم نازانم چۆنە پلانەکەی و چەندین کارگەی دیکە شێ ئێستا مۆڵەتیان وەرگیت هێشتا دەست بەکار نەبووینە ئەوانە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کارگانە نیوەی دابخرێ لە داهاتوودا و نیوەش لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان ڕقابەت بکاتەوە بتوانێت اکتفای ذاتی پڕ بکاتەوە سەرنجێشتی کەم هەبوو لەسەر ئەو وەبەرهێنەرانە یاخود ئەو خاوەن کارگانە کە بۆ دەچن لە دەرەوە کارگە دامەزرێنن ئەگەر وەزعەکەی ما وابێ ئەو کارگانە بۆ خۆمان پێویستمان پێ نەبێ خەڵکەکە وەکووە بەرهێنەر چوبی لە وڵاتێشکە بیکاتن بەڵێ زۆر ئاسایە خەڵکی دیکە شاتوە لێرەوە بەرهێناری بەڵام ئەو کارگانەی کە دامەزراون کاڵایەکانیان دووبارە دەفرۆشنەوە بە کوردستانی عراق و بە عێراق کەواتەمە بە خۆمان پێویستیمان بەو کارگانایە یعنی ئەو کەسەی کە لە کوردستان کارگەی هەبوو و دای خستۆ ڕۆشتووە لە دەریە کردوێتی دیسان بەرهەم لێەوە بۆ کوردستان دەنێرە ئەمێن نمونەی زیندوم لە کارگە هەیە لە غازی ئەنتاب دانراوە لە ئەسکەندەرونەی دانراوە کاڵایەکانی دووبارە دەنێرتەوە لە بۆ هەرێمی کوردستان بۆی نییە بینێرە بۆ ئەنقەرە ئەستەمبۆڵ بەڵێ بۆی هەیە بۆی نییە بەڵام بۆکۆی کەوێ وەکو بازار پێویستیمان بەو کاڵایە پێویستیمان بەو کارگەیە کەواتە لەبەر نەبوونی خزمەتگوزاری لەبەر نەبوونی تەسهیلات لەبەر نەبوونی لەبەر ئینتاج کە لێرە ئەوە دێ بۆیە چۆتە ئەوێندرێ ئێمە گلەیەکەمان لەوەیە لەو بوارەوەیە کە ئێمە دەبێت سەرمایهدارەکانی خۆمان هام بدەین و دەبێت ئاسانکاریان بۆ بکەین بۆچی ئەم سحرەت چیە کاگەیلان ئەم سڕەت چیە بینەرانی بەڕێز کابرا لێرە پارەی دەستکەوتووە لە وڵاتی خۆیەتی کارگەکەی دادەخا لێرە دای دەخا ئەچێت لە تورکیا دەیکاتەوە لە غازی عەنتابەوە هەمان ئەو شتە دروست دەکات ئینجا لێوە بە لۆری بۆمانە نێرێتەوە ئەم سڕەت چییە؟ زەبا من عرض دەکەم کاک بزانە کاک ئێمە لێرە زەوی دەدەین بە خاوەن کارگا بەڵام زەویەکەی ئەگەر بیاوێ لە بانقێک دای بنێ بە یەک فلسیژە و بانقە قبولی نییە لە وڵاتان ئەو زەویە کە خاوەن کارگە کارگەیەک دادنێ زەویەکەی لەسەر تاپۆ دەکرێت وەکو تاپۆی سناعی و بۆی هەیە ئەو سەنەدە دەبا لە بانق دادنێ ئاسانکاری پێوەردەگرێت ئێمە جگەلەوەی سیستەمی بانقیمان نییە کە ئاسانکاری یاخود یارمەتی خاوەن کارگەکان بدات لە هەمان کاتدا خاوەن کارگە بەو زەویەی کە پێی دەدرێت دڵخۆش نییە جگەلەوەی خزمەتگوزاری نیە لە هەمان کاتدا ینی لە ڕووی قیمەت لە ڕووی مەبلەغ و هیچ قیمەتیسانکاری ئەکرێ بۆ لێرە ناکرێت دەبێت ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان پێدا چونەوە بە ڕوئیایی پیشەسازی بکاتەوە لە هەرێمی کوردستان و بزانێت چۆن ئێمە دەتوانین لەو تەنگەشەیە دەرباز بین و ئەو ئاسانکاریانەی کە خاوەن کارگە پێویستی بۆی بکاتن ئێمە لە وڵاتی ئێمە هەموو خاوەن کارگەیەک هەموو سەرمایهدارێک بە سەرمایەکەی خۆی ئەو کارە دەکات هیچ کەسێک پشتیوانی ناکە لە ڕووی سەرمایە بەڵام لە وڵاتان تۆ ئەگەر فکرەکەت هەبوو ئەگەر ڕۆیایەکەت هەبوو ئەوە بانقێکە ئەوە وڵاتت لە پشتە کە دەتوانی 150 شێستی ئەو سەرمایەت بۆ دابین کە بۆی بتوانانی پرۆژەکەت جێبەجێ بکەی بڵێ ئێوە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان دەتوانی پێم بڵێ کورد چەنێ بەرهەم هاوردە دەکا و چەنێ دەنێرێتە دەرەوە ئێمە بەپێ ئەو راپۆرتانەی کە بەدەستمان دەگا حکوومەتی عراق بەگشتی نزیکەی ساڵانە 40 میلیارد دلار کە نزیک دەبێتەوە لە 150 بودجەی حکوومەتی عراقی کاڵە هاوردە دەکاتن نزیکەی لە 40 میلیارد دلار نزیک دەبێتەوە هاوردەی کاڵا لە وڵاتان چەنی هەرێمە بێگومان ئێمە ئەو کاڵانەی دقیق ئەو داتایام نییە کە چەندی بۆ هەرێمە بەڵام ئێمە بە گشتی باسی هاوردەکردنی کاڵا دەکەین بۆ هەموو عراق ئەو کاڵانێک کە هاوردە دەکرێن نزیک دەبێتەوە لە 40 میلیارد کە نزیکەی 145 بودجەی هەموو عراقە کە ئەوە ژمارەیەکی زۆر سوپەرمارکێتێکی گەورەیە کەواتە ئێمە هێشتا زۆر دواکەوتوین لە پیشەسازی و دەبێ ئێمە هەنگاوی زیاتر بنین و حکوومەت بەڕاستی بە پیل ئەو خاوەن کارگە و سەرمایهدارانەوە بێن بۆ ئەوی ئێمە نابێت تەنها چاولەوە بکەین کە یەک کارگەی گەورە کراوە ئێمە بەڵێ جێی دەستخۆشیە ئەو کارگە گەورەش بەڵام نابێت لەمەکە دە چل کارگەی بچووک و مامناوەند دابخرێتن ئەوە خەتەرەکە لەوێ دەبێت ئێمە زیاتر چاومان لە کارگە بچووک و ناونان یا بەپێی داتاکانتان بای چەند شت لە تورکیا دەکڕێ کوردستان بای چەند لە ئێران دەکڕێ بە پێی شەژمانجی ڕابردووی هەناردەکردنی تورکیا نزیک بۆتەوە لە 6 میلیارد و 700 میلیۆن دلار هەناردەی کردووە بۆ لە ڕێی سنووری ئیبراهیم خەلیلۆ بۆ عێراق کە ئەوە نزیک دەبێتەوە لە هەناردەکردنی تورکیا لە ساڵی 2014 کە ساڵی 2014 زۆرترین هەناردەی تورکیا 12 میلیۆن و 13 میلیۆن و 700 میلیۆن دلار بوو و بەپێی داتاکە بۆ تەمان ئەو کاڵانەی کە دێ بۆ هەرێم نییە نزیکەی
75 بۆ هەموو عێراق و 125 بۆ هەرێمی کوردستانە ئەو مەبلەغی کە باسی دەکەم هەناردەی تورکیایە بۆ عێراق کە ئەم ساڵ پێشبینی دەکرێت نزیک بێتەوە لە 12 ملیار یا بۆ 13 ئێران. ئێران داتای شەژمانجی ڕابردوومان نییە لە ڕاستیدا بەڵام ساڵی ڕابردوو ساڵی 2021 زیاتر لە 8 ملیاری جگە لە کارەبا و غاز هەناردەکرد بوو بۆ هەموو عێراق. نازان چەندی بۆ کوردستانە؟ بەداخەوە ئەمە ئەو داتایانەمان لەلانە لە بەرەوەی سنوورەکانمان هەرێمی کوردستانمان هەیە لە سنوورەکان و ئەو کێشەی سنوورەکانی یەکێکە لەو کێشانەی کە خاوەن کارگا یاخود خاوەن پرۆژە تووشی گرفت دەکات. ئێمە بۆ نمونە ئەگەر پاراستنی بەرهامی ناوخۆ لە سنوورەکانی حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل و باشماغ بکەین بەڵام سنوورەکانی حکوومەتی عێراقی واڵایە و لەوێوە هیچ پاراستنیی ناردنە دەرەوەمان چەنە؟ ناردنەوە دەرەوەمان زۆر کەمە بەداخەوە بەڵام لەویش ژیر و گرفتمان هەیە ئەوە تا هەندێک لە خاوەن کارگەکان پەیوەندیان بە ئێمە کرد کە وەزارەتی تەندروستی تەداخل دەکات بە هەناردەکردنی کاڵەکانیان. ئێوە بۆ نمونە ئەوان دەڵێن ئێمە بۆ وڵاتی ئەڵمانیا دەنێرین ئەڵمانیا پێمان دەڵێ دەبێت بە پێی مواسەفاتی ئێمە کاڵاکە دروستکەن بەڵام وەزارەتی تەندروستی ڕێگامان لێ دەگرێت دەبێت بە پێی مواسەفاتی حکوومەتی عێراقی بی کە ئەو یاسایە لە ساڵی 1960 پێم وایە دەرچووە بەداخەوە یاساکە زۆر کۆناوە ڕێگری دەکات لە هەناردەکردنی کار. ڕەنجیان بەنسبەت ئیعفای گومرگیەوە باشە بەنسبەت ئیعفای گومرگیەوە ئێمە لە مانگی 2 هەتا مانگی 6 مانگ ئیعفامان بۆ کراوە باشە یەکەم جار کە بارمان داغڵ کردووە ئەمە نەفێسی حکوومەت خۆیەتی 83 دلارمان لێ وەرگیراوە بۆ 11 تەن قوماش باشە ئێستا لە قەرار گۆڕاوە 83 دلارەکە بۆ بە 483 دلار ئەوە خزمەتی پیشەسازی و کارگە ئەکرێ ئەخر ئیعفا عنی چی؟ نازانم بۆ ئەوەتان لێ وەرگیراوە ئێستا بۆ ئەوەنە نازانم بەمە کیم یاسایانە دانێ ئەوە خزمەتی کارگە ئەکرێ لە 83 دلار بێ بە 483 دلار ئێوە چه ئیعفایەکە ساڵی چەند 83 دلارتان لێ وەرگیراوە؟ ئەم مانگی دووە ئەم مانگی 2022 هەردوومە نەفێسەکەی لەگەڵ مانگی 2 83 دلار بووە بە 400 دلاری خراوە بەڵێ هەرتەنی؟ نانە هەر سیارێکی کامل سیارەیە خۆی کۆنتێنەرێک بەڵێ 83 دلار بوو ئێستا بوو بە 483 دلار اینجا ئێوەش مەجبورن لەسەر هاونیشتیمانی گرانیکەن بێوای لەکەیت بۆ دەرنایانێ یعنی گڕەگەڕ هەرچی زەخت ئەکرێت لە بازرگانی و لە کارگە و لە بازار هەمووی زەختە لەسەر یەک ئێوەش ناچارە بن شتەکە گرانکەن و بێتە سەر معاشی کابرا کە زۆر گرانی شەویگا جام تورکیا منافەسە دەگا ئەبێ معاملەکە داخی بەڵام تورکیا و کاتە منافەسە دەگا بێ معاملەکە داخی زانین یەک دقە با ئەویش حساب بکە بمبورە بەڵێ پێشەچی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاگەڕێنت ئێمە وەکو ئەمن وەکو نوێنەری دوو کارگە قسە دەکەم کارگەی بۆڕی ئاسنی جۆرا و جۆر هەم گەلڤەنایز و هەم ڕەش و هەم کارگەی سندویچ پەنەڵمانەیە لە زاخۆی یعنی ئەمن برادران ئاماژەیان بە زۆر معاناتی خۆمان کە دۆکو کارگە لە نرخی کارەبا لە دابین نەکردنی ئاو لە گرانی بات لە کەمی تەقدیر عاجەی لێخۆشبوونی گومرجی و زایدەن ئێستا گرانیان کردیە زۆر گرانیان کردیە یعنی حکوومەت وەکو وەزارەت پیشازی ئەمە باسی کەس متهم ناکەین بەوەی شخص متهم بکەین بەکو وەکو فەیچی وەزارەتی پیشسازی وازانێ سوالمان پێەکە بەنسبەت لێخۆشبوونی گومرجی کاکە تۆ دامەکە لۆ خاوەن کارگەی یعنی ئەوە برادران ئاماژیان بە زۆر شت کرد هەر بەجددی تا 15 ملیۆن دلار سەرف کردو و قازانج ناکەی بڵێ بە تاکید یعنی ئەوە ئیتر کارە ئیشە قازانج دەکەیت و زەرەرشی تدایە بەڵام هەندێک ئەشکال هەیە کە لە ڕووی حکوومەتەوە کەم تەرخەمی بەرامبەر خاوەن کارگەکان دەکا ئەمن برادران ئاماژیان بە زۆر شت کرد لە ڕووی ئەو زەویە کە وەزارەت پیشسازی پێمان دەدا کرێی ساڵانەی زۆرە و کرێی کارە بەش برادران ئاماژە بکرد بەڵام ئەمن ئاماژە بە دوو خاڵ دەکەم کە برادران نانورد یەکەم سنووردارکردنی مۆڵەت ئەو مۆڵەتانی کە وەزارەت پیشسازی بە خەڵک دەدەن ینی ئەتوو وەزارەت پیشسازی دەزانی چەند کارگە پێویستە بۆ کوردستان ئەو مۆڵەتە چێ دەدەی یەک دووش چاودێریکردنی بازار چاودێریکردنی بازار ئەمە سندویچ پەنەڵ دروست دەکەین باوەڕدەکەی سندویچ پەنەڵ ئێستا ینی ئەوەندە ینی منافەسەی سعر هەیە لە ڕووی جەودەوە هاتە خوارێ بڕوادەکەی پلێتی 0.12 و 0.14 بەکارهێنایە وەکو تەنەکەی مستی لێ بدە ینی دەقۆپێتەوە ئێلۆ ئەگەر ڕقابەتی بازاری هەبی ینی ئەوەک دابندرێ سنوورێک دامدرێت لە ئەو کارگانەکە کە لەو کوالەتی مێ خوارێ
ینی ئەوەش ینی کێشەشی زۆری دروست کردیە و بە ئیزافەتەن زۆربوونی کارگە ینی عێراق بەعام ینی ئێستا تقریبا 11 کارگەی لێ سەندویچ پەناڵ پێویستی بەهۆمە نەبیەت لێرە کارگە بکاتەوە بەنسبە سەندویچ پەناڵ هەر لە هەموو بوارێکا بە شێکی گشتی ئێرانی تورکی بێن ئەمە لە بواری ما هەتا ئێستا هەر بە خۆمان یعنی ئێستا ئەمە کۆمپانیا لە بوارەکانی دیا ئێستا ئەمە کۆمپانیا پێشتر تیزارەتمان دەکرد بەڵام تامی سناعەت زۆر خۆشترە لە ئەوەی لە تیزارەت لەبەر ئەوەی تیزارەت ئەتوو دەینی ڕقەمەکی زۆر گومرگ دەدەی ئەلێرەکە ئەتوو ئەو خاوەن کارگە کە ئینتاجی خۆی دەبینی زۆر دڵخۆشە بۆی زۆر جارێ ئەتوو قازازەکەت ناتە بەرچاوی مهم ئەتوو خزمەتی وڵاتی خۆت دەکەی خزمەتی مەملەکەتی خۆت دەکەی ینی خەڵکانێک لە لات نان دەخۆن خۆشت دەتوانی ئەو ینی زۆربەی ئەو خاوەن کارگانە دەتوانن ئەو پارەی کە پێیانە ئیشی پێ نەکەن لە بەرچی خۆیاندانە تا دە پشتی پێوەی بخۆن بەڵام کابرا کارگەک دەکاتەوە سەرمایەک سەرف دەکا و بێزگە لەوەی ئەتو پارەشی زۆر لە خام سەرف دەکەی کاکۆڤان بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشەسازی چی بۆ تۆ بکات بۆ ئەوەی کە لەم خەمانە بڕەخسەی لە چارچەوەی دەسەڵاتی خۆیان کاکسەدار ئاماژەی پێکرد کە پلان هەبی پلان هەبی ینی لە بابرێن لە وەزارەتی پیشەسازی پلان چییە چەند کارگەی سەندویچ پەناڵ پێویستە بۆ هەرێمی کوردستان چەند کارگەی بۆ ڕێ ڕەش پێویستە بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەمە کارگەمانەیە کارگەی سەندویچ پەناڵمانەیە لە زاخۆی ئەوەندەی ساغ دەکەینەوە لە پارێزگەکانی خواروی عێراق لە هەرێم زۆرە ئەکرا ئێمە لە بری ئەوەی خاوەن سەرمایە و خاوەن کارگەکانمان ڕابکەن بۆ ئێران و تورکیا بە پێچەوانەوە حکوومەتی عێراق یا ببوورە سەرمایەدارانی عەرەب لە باشوور و ناوەڕاست بهاتانە لە هەرێم کارگیان کرداتەوە ئەوانیش نایەن لەبەرەوەی داعمی حکوومەت بە هیچ شێوەیەک نییە ئەمە باسی کەس متهم ناکەن وەکو شەخص ینی باسی حکوومەت بە کاملی دەکەین فەیچی حکوومەت ینی لازمە باوەڕکە سەرەتایی ترین پاڵپشتی حکوومەت بۆ خاوەن کارگە لێخۆشببوونی گومرجیە ئەویش زۆر ئاستەنگە ینی مدەچی زۆری پێدەچی ینی لێخۆشببوونی گومرگت دەدەنێ 3 مانگە 2 مانگە ئەتوو بەس خەریکی ڕۆتینیاتی دەبێتە تەواو دەکەیت ئەو کەمی ئەتوش دەتەوێ ئەو کەمی ئەتوش دەتەوێت تەقدیر عاجەکە بەدڵی تو نییە ڕاستە ئەو برادرە لە سلێمانی وتی هەنێ قەرار دەرەچێت زۆر بێرۆکراسی و زۆر مەکتەبیانێ و قەراری پشتی کۆمپیوتەرە و لە پڕێکات بەبێ ئەوەی بزانێت چەندین معمەل مەشلولەکات ئەمە بزانم کاک دلاوەر وەڵامی چییە لەسەرەما کاک دلاوەر قەراری مەکتەبی زۆرە درێت لە پشتی زۆر کاکەی بەڵێ ئەو چکە ئەو کەسی کە قەرارەکەیە هیچ نوع شارەزاییەکی نییە کورد دەڵێ بە 1000 حەکیم بەقە دەردارێ نازانێ ئێمە دەردارەکەین کەس پرسمان پێ ناکایە من لەم پرۆژەیە دەجار باسمان کردو و تومانە کاکە گیان بە ئیشتراک بە ژووری بازرگانی بکرێت لە هەموو کۆبوونەوەکانی وەزارەتەکانە لە دانانی خەتە و پلاندانانە بەڵام کەس جۆ ناگرێت یعنی مۆزەفێکیت بە مەزاجی خۆی چی بە خەیاڵە هات ئەوواڵێ ئەبێت تۆ ملکەجبی لە ئاستیا ئەسڵەن من دەرەنجامەکەی زۆر لە بازاڕی کار و کارگەکان زۆر خراپ کەوت بێتەوە بەڵێ ئێستا نمونەیەکە بۆێنم ئەو برادرانەی کارگەی پاکەرەوەکان کە ئاماژیان پێنەیە ئەمە نەکرد ئەوان خەڵکی تری شمول دەکات ئەوانە ئەو مادانەی کە دروستیەکەن لێرە کوالەتی کۆنتترۆلی وەزارەتی سەناعە و کوالەتی کۆنتترۆل خۆی فەرزی کردو بەسەریانە ئەبێ ئەکتیڤیتی مادەکەیان لە بینی 16 بۆ 18 بێ باشە ئەچێت لەوێ لە معمەلەکەی عینەیەک وەرەگرێت کە فەحسێکاڵێ وەڵا ئەمە 15 ناخوا باشە بەڵام عینە مادە لە تورکیاوە یا لە ئێرانەوە داخڵە بێ ئەکتیڤێتەکەی 7 یا 6 یا 8 طبعا بەڕوبعی قیمەتی ئەوەی ترەی فرۆشێ ئەم مەشلولە بێ ئەمە شتێکە کە ئەبێ بیری لێ بکرێتەوە ئەبێ پلانی بۆ دانرێ ئێمە هەست بەماکەین بەڵام وەزارەتی سەناعە مەسەن لەوانەیە هەستی پێ نەکات چکە شارەزایەکەی منی نییە من 50 ساڵ تەمەنمە لە کاسبی معمەل و سەناعە تا کاسبی یەکەم و یەم و ئەڕۆم و ئەوانە مۆزەفێک عمری 30 ساڵە ئەکرێ لە دایرێک دانرێک دەسەر سیوەکو من دەچێتە بەر ژوورەکەی پێڵێ لە دەروە ئینتیزارکە یعنی ئەمە ناکرێ هەزاراشتی وار ڕوایەت ئەوە مەسلەی ئەو قەراری پشتی مەکتەبیەوەیە ئەوەیەکە لە مشکلەکان یعنی یەک دقا
جا ئەوە کۆبان وەڵام باتەوە دوای ئەوە جەنابەت بم بوورە مایکەکە فەرموو بەرهەمانێک کە لە دەرەوە دێتن لە سنوورەکان دێتە ڕاست دەکاتن لەوانەیە بۆ شێوەکو کۆنتترۆل نەکرێت و وەکو پێشتر ئاماژەم پێدا بەرهەمەکانی ناوخۆمان زۆر لەوە باشتر بێ مەسەلە ئەکتیڤیتی باش شارەزان و باشی دەزانم ئەو کێشە گرفتانی بە تایبەتی پاکەرەوەکان هەیتیان ئەوەی کە نازانم چ بڕیارێک باش چ دەکات کە درابیتن بەبێ پرسی ژووری بازرگانی بەرداوامە کۆبوونەوە بخۆشی چەند جەنابی ئاگاداریان چەند جار کۆبوونەوە هەردوو لا بێکەوە کردمان لەگەر ژووری بازرگانی و لەگەر وەزارەتیش و نوێنەریشان هەبووە و هەر شتێک کەمە پێمان باش بێت جەنابیان پێیان باش بێتن دەتان هەموو لایەکمان بێکەوە هاوکاربین چکە ژووری بازرگانی و وەزارەتی بازرگانی پیشەسازی حتمما تەواوکەریەکتی نەبۆ پشتگیریکردنی هەموو کارتەکان نەک تەنها پیشەسازیش بەنسبەت کۆنتترۆلی جۆری بەنسبەت ئەو ئەکتیڤی موادەکان ئەو موادانێک کە لە تورکیا دێسە بۆ ئێمە ناتوانین منافەسی ئەوان بکەین باشە بە پێی مواسەفاتی عێراقی لە ئێماوێت کە مواسەفاتی کۆنتترۆلی 20 بێت ئەکتیڤی 20 بێت باش لە تورکی وێرایندی ئەکتیڤی 10 و 12 ینی ئەوان مەرزەکانیان بەس بۆ ئێوە تونکردەوە ئەمە چیە ئەمە لێژنەکان ئەو لێژنانی کە دێن سەردانی کارگەکانەکەن باش نیە ئەی قەت وەزارەتەکەی خۆت دیفاعی لە کردی وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەمە لە وەزارەتەکەی خۆمانەوە کە لێژناتوە قرارەکە لەوێ بە پێی مواسەفاتی عێراقی 20 بەڵام مواسەفاتی عێراقی من داواکەین لە وەزارەتەکەی خۆمان کەوا بێ بە پێی مواسەفاتی معمەلی تعاملمان لەگەدا بکەن نەک مواسەفاتی عێراقی پێدوانیە بە ناڕاستە و خۆمەهانی سەرفکردنی کاڵای تورکیا لەگەڵ ئێرانی ینی هەرەوها بیرەکرێتەوە هەر کەسێ ئەڵێ قوربان تۆ وەرە بیفرۆشە کەچی معمەلەکەی خۆم داخە معمەلەکەی خۆم داخە بە نەتیجە وا ئەکاکا کۆڤانگیان ینی مەسلەی سنوور و مەسلەی کۆنتترۆل و کوالیتی کۆنتترۆلی سون دەسەڵاتی ئێمە من ئەوە ناڵم یعنی چی چاو ئەپۆشن بۆ ئەوە کەچی بۆ ئەمەی بەرهەمەکەی خۆمان کە کواڵەتی لەو بەرزترە ناوە بە پرسیارەتی لە پشەسازی دەرێن بەپێ ئەوەی ڕاست دەکە خانووی عێراقی دیاری کردێ لە 16 و 17 و 18 90 و 20 پێکاتەکانی کە ئەوەی ئەو مادە پاکەرانە لی پێک دێ بەرام ڕاست دەکا زۆربەی کاڵەکانی لە تورکیا لێران دێتەوە زۆرێ ئەوە من لێ بەرپرسیانیمە نەگەوە نەکەر ئەوە زۆر نەگە بەرهەمانە زۆر بەرهەمەیە کواڵەتی لەوانی خۆمان کە 180 بەرهەمەکانمان ئێمە ڕوانێت جنوب بێکەین کابرا دێ بە مواسەفاتێک دەوێت کە بۆ جنوب بۆ کوردستان ئێمە تەوزەی ناکەین دابەشی ناکەین لە کوردستان میسانە ئێستا بەرهەمی وامان هەیە زایی و فاسی وامان ناکرێت کواڵەتی خراپ لە هەر شوێنێک بێت هەر خراپ بڵم باشترە بەرهەمی ئێمە زۆربەی هەرە زۆری بەرهەمەکانمان ئەو کارگانێکەوە ئیجازەیان هەیە کە لە بازاران زۆر لە تورکی و ئێرانی بەرهەمەکانمان کوالیتی بەرزتر ذاتی خوا ئەو بەرهەمی پاکەرەوانە لە ماڵی خۆتان قاپی خۆتانی بێشۆن من نەک لە ماڵی خۆمان دەیدێنە خزم و کەسەکان نانە ماڵی خۆتان ئەگەر یەک بەرهەمێکی بەیانی تیا بوو پاکەرەوە حەقی خۆت بێ حەزەکە ئێستەکانەوە لە سنێ ماڵەوە باشە نەگەوە ئەگە تایتش بەکاربێن کە خۆم مەسە معمەلی چی بەرەمەیان هەر عێراقی بەکارێنین چی وەکو بە شێوەیەکی ئامزایی فاسە مەعتەڕی عامە بۆنی شامپۆی جلە تاییتە پاکەرەوەکان بڵێن سابوونی دەستشۆرینە سابون سائیلە ئەم کراسە سپێ و بە فاسی معمەلەکەی خۆشتووە بەڵێجە بە شانازیەوە بە فاسی معمەلەکەی خۆم شتووە و هەموو مەوادێکی پاکەرەوەی ماڵی خۆشم مارکەی خۆمە باشە سابوونی دەستشتنتان هەیە بەڵێ مناڵەکانە بە سابوونەکەی معمەلەکەی خۆتان دەستیان هەموو مەوادی پاکەرەوەی ماڵەکەی خۆم نەکی ماڵەکە دەورە و پشتی خۆم جیرانەکانی خۆم باشە ئەو خزمانێکەوە ئەگەر نەتانمێنێ لە ماڵەوە بچیتە دوکانێک هی بەرهەمی معمەلە کوردەکانە کڕیدیا تورکی و ئێرانی ئەکید بەرهەمی معمەلە کوردەکانەکرم ئەکید 100 دەکردم بەڵام تەخمینێکتان هەیە بە پێی دراسی جادوواتی هەرێم چەند پارەی ڕاگەیاندن کاکەڕەت چەند پارەی کوردەتەوە یەک دەخە چەند پارەی کوور دەچێتە دەرێ بۆ کڕینی موادی پاکەرەوە
جەدوایەکی اقتصادیتان کردووە ئامارێکی وا هیچی پێگەیشتون؟ ئێمە هیچ ئەوەیەکمان نیە سندیکایەکمان نیە هەتا ئاماریان ئێوە ئەزانن چەندە پارێک کردووە موادی پاکەرەوە ڕۆکا کۆبان؟ بە شێوەیەکی گشتی نازانم بەڵام باشتە گەوهر وەکو بە جەنابشت پێ درێن بەرهەمی خۆماریەک بەرهەمە باشەکان یعنی نازانم بۆ لە میدیاکان لە شوێنەکانی کە وەکو پێگیری بەرهەمی ناوخۆی باسی ناکات باز ناکرێت یعنی ئەوە هیچ ئەوەی تێدانی ڕکلامکردنیە بەڵام ڕاست دەکاتن ئەمن خۆشم ئەگەر بەکاری بین بەرهەمی خۆماری بە تایبەتی لە پاکەرەوە میدیا چی بکە بەزەوان گلیان لە ئێوەیە لە پشتیانتان شکانەوە پشتیانش نا بە دنیایەوە ینی پشکاندن نییە ئێمەوەکەوە کردنەوەی بازاڕی ئاوا بەرەڵا بۆ شتی ئەجنەبی و دەعم نەکردنی ئەمە پشکان مەسەلە هێنانە ژورەوەی بەرهەم هەر بەرهەمێک دێ ئەوە دەسەڵاتی من نیە دەسەڵاتی دەبی لەگەر هەموو حکوومەتە قسە بکەی بەڵام ئەوە کراوەیە بەڵام ئەتو کاتە کە حیمادا بکرێت دەتانی هەندێک بەرهەم نێری بێتۆژە یان دەتوانانی ڕێژەیە گومرگ زیاد بکە بۆی ئەو بەرهەمەیە کە هەیە پارێزین ئێستا کاگرانز ئێمە بتڵێکی فاسی 4 لتریەکە بۆ نمونە باسی بکەین 4,000 دینار کارتۆنی 4,000 دینار لەسەر معاملەکانە وەستێ فاسێکی ئێرانی دێتە عێراقەوە لە سلێمانی لە هەولێر لە کەرا لە هەر شوێنێکی کوردستان بە 3,000 دینار 3,500 دینار باشترە خراپترە کوالێتەکەی تقریبا وەکی خراپترە ینی تقریبا وەکوی ئێمە دەبێت باشتر نییە خراپترە بێت فەرموو مامۆستا کاک ڕەنج بە خێراتنی هەمولایەکی دەکەم سوپاسی خەمخۆری جەنابەت دەکەم بەڵام من لە ڕاستیدا نامەوێت بە شێوەیەکی تایبەت باسی معاناتەکانی خۆم بکەم بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من خوێندمەوە لەو هەموو سەرنج و تێبینی و ئەو خەڵکە بە ڕێزەی کە قسەی کرد کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی گەورەدایە ئەوە هیچ گومان هەرناگری ئەوە قسەکان و نوێنەرەکان نوێنەری حتا بە نوێنەری حکوومەتیشەوە پێم وایە کەرتی پیشسازیمان لە دۆخێکی زۆر خراپدایە و هیچ حەسادەتی پێ نابدرێ بەڵام ئەوەی کە لێرە پێویستە ئەمە بیڵێن یعنی ناکرێ ئەمە هەر لە بازنەکی بسوڕێنەوە هەر یەکەمان بێن و نوێنەری 4,000 کۆمپانیا و کارگە بین باسی هەر کەسە و باسی ئەوەی خۆی بکە ئەمە با پەنجە لەسەر برینەکان دابنێن بین بزانین کێشەکە لە چێندەرە چارەسەرەکان لە چییە بەڕای من ئەوەی کە کێشەیە لە هەرێمی کوردستان لە بۆ کەرتی پیشسازی کە کەرتی پیشسازی بە بڕبڕەی پشتی هەموو دەوڵەتێکدا دەندرێ ئەو دەوڵەتەی کە لە ڕووی پیشسازیەوە پێشکەوتوبی ئەوەی بەرزبی بە دەوڵەتێکی پێشکەوتو دادەندرێ بەداخەوە ئەمە معاناتی یەکجار زۆرمان هەیەەوە ئەو کەرتەش خەریکە وەچی هەموو خەڵکە باسی کرد ئەو کەرتە خەریکە لە ناو دەچی یا ئەو کەرتە خەریکە وردە وردە دەتوێتەوە چارەسەری ئەو کێشەیە بەڕای من چارەسەری بوژانەوەی کەرتی پیشسازی تەنها بریتینیە لە وەزارەتی پیشسازی کاکە ڕەنجیان ئامادە نەبوونی وەزیری نوێنەری وەزارەتی زراعە نوێنەری وەزارەتی سەحا کۆنتترۆلی جۆری ئەوە بە چار ڕکنیەکی پێک دێنن بۆ پیشەسازی هەموو وڵاتە باشە ئێستا لە ئەنجومەنی وەزیران ئەم سیانە بەردەوام دانیشن چی بکەن؟ چی بکەن دەبێ هەماهەنگیابی کاکە ڕەنج ئێستا زۆر شت هەیە سەر بە وەزارەتەکەی کاکۆڤانیە کە من لێرەوە دەمەوێ زۆر سپاسی بکەم یعنی تاکە خەمخۆرە لەوەتی ئەمن لە بەرەو ڕوشی نەبی بە کەسێکی زۆر دڵسۆزی دەزانم وە خۆمخۆری کارگەکانیشە بەڕاستەکەی وەڵا لە خەڵکی تریژە قسەی تۆم بیستووە ئەشەدوو لە خەڵکی تریژ ئەمەم بیستووە لەسەر کاکۆڤان ئەمن ینی بەڕاستەکەی ئامادە نەبووم پێم خۆش نیە لە بەرامبەری مەتحی بکەم بەڵام ڕاستیەکە بۆ هەر بەرنامەیە پێم وتووە ئەشزانێت جاری وە مافی خۆی پرسیارەکانیشمی ڕەنگە بەدڵ نەبێ بەڵام قەت ناڵێنە کاکە ڕەنجیان ئەو کوردستانە تا یاسا و ڕێساکان و وەکو خۆی کە هەمانە بە هەموو کورد کەم و کورتێکیەوە بە بێ جیاوازی ئەویان زۆر گرنگە حەزەکەم خەڵک گوێ لەو نقطەی ڕابگری ئەگەر یاسا بە بێ جیاوازی لە هەر وڵاتێک تەطبیق نەکرا باوەڕت هەبی یاسای نا یاسایەکە مانای هەیە نا ئەو کەسەی کار لەسەر یاسایەکەش دەکای چی دەزانی یاساکانمان یاسامان هەیە زۆرمان هەیە ڕەنگە کەم و کورتیش تێدابی بەڵام شت خوا ئەزانێ دڵم ئاوا ئەبرژا لە ناخەوە خوا ئەزانێ یعنی لەوانەیە بەقەدەر کاکۆڤان خەمم نەبوو بێ بەڵام منیش زۆر خەمیم بوو خوا معقولە بەم هەموو میلەتەوە کە هەموو شتێکمان پێویستە یعنی ئەم هەموو سەرمایی ئێمە بچێتە دەرەوە لە غازی عەنتاب و لە ئێران کارگەدا بنێن و وڵاتەکەی خۆمان بەجێبێڵن
معقولە ئەمە تۆش چەندین کەس ناناسی کە ئەمەیان کردووە بەڵێ کاکە ڕەنز ئەوە دیارە نمونونەکان هەمووی دۆ کە باس کرا کاک گەیلان باسی کرد کاکۆڤان باسی کاکۆڤان لە جزئەکەی خۆی ئەوە ژینگە لێرە نیە بەڵێ ژینگە وەزارەتی ژینگە دەستەی ژینگە نازانەمە چەند شەڕ ئەفرۆشن بە مەعمەلێک لەسەر دوو درەخت کەچی ئاوی نییە بەرگریەکیان لێ ناکەن هەر دەستەی ژینکە کاک عەبدەڕەحمان سەدیق وەکو ئیماندارێک وەکو خواناسێک وەکو ڕۆژگاری ئەوەی بەرنامەی ئاینیت هەبووە لەکوێی دنیا هەیە مستەلزەمات دانەنیت و مەرجی لەسەر قوبوڵ بکەی ها ئەم هەموو لە شارێکی سلێمانی ئەم هەموو کارە ساتە ژینگەیە نابینی لە ناوچەی پیشەسازی سلێمانی ئەڕۆی شەڕەفرۆشی لەبەر دوو درەخت مەبەستم دەستەکەتە خۆشەڕ درەخت ڕواندن باشە بەڵام گوناحەکەی تعلیقەکەمەیە لەسەر ئەو نەبوو ئاوی بێت تعلیقەکەمەیە لەسەر مۆزوعات ئەوە ناوچەی پیشەسازیە ئاسانترین شت ئەوەیە قەڵەمە پێ بێ و دەسەڵاتێ هەبێ فشارەکە لەوەی خوارەوە بکەی بەبێ ئەوەی مستەلزەمات و پێداویستیەکانی بۆ دابین بکەی ئەمە قسەی من نییە بۆ شخصی خۆت بەڕاستی ئەمە قسەی کۆمەڵی خەڵکە کە لەوێ پێیان وتم ئاوا بڵم وەمە عەلە ڕسوول و کارەکەم پامی کۆتاییم لە بۆ حکوومەت لە بۆ دسۆزان لە بۆ لایەنی پەیوەنددار باسی دیکە ئێمە هەر نین لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن باسی هەموو شتەکانی خۆمان خراپی بکەین کەچی نەتوانین چارەسەری بکەین تکایە هەنگاو باوێن کوردستان هەموو شتێکی تێدایە وڵاتێکی ئاوەدانە دەتوانین بیبژینەوە دەتوانین پیشتازیەکەمان بە پێش بخەین پیاوەک سارەکی کڕی بوو کاگرانج سارەکەی کڕی بوو کوشین و تایەکانی کۆن بوو کوشینەکەی لێ گۆڕی تایەکانی لۆ گۆڕی ڕۆژ دوایە سارەکەی ئیشی نەکرد لە دەورەی دەسوڕا دەگۆ تایە نوێ کوشین نوێ سایە تۆ لۆی شتێ ناکەی آخر کوردستان ئەتۆ هەموو شتت هەیە وەزیرمان هەیە وەزارەتمان هەیە سەرمایەمان هەیە کارخانەمان هەیە ئێستا هەر دابنیشین بگرین نازام یعنی لە کەیوە ئەمە دەست پێ دەکەین جێبەجێکردنی یاسا وەکو خۆی بەبێ جیاوازی لە کوردستان مای سەرکەوتنە تەنها بنەمایەک بۆ سەرکەوتن و پێ بەرەو پێشچوونی پیش سازی ئەگەر نا 1000 ساڵی دیکە و 1000 بەرنامەی کاکە ڕەنجیش بێ باوەڕەت هەبی کاکە ڕەنج لەجێ خۆمان مراوەحە دەکەین هیچ بە هیچ ناکەین بەرەو دواوە دەڕۆین بەرەو پێشەوە ناڕۆین ئامادە نەبوونی لایەنی پەیوەندداری کە پەیوەندە بە پیشسازی هەرێمی کوردستان ئەوە خەمخۆری ئەوە کەم تەرخەمیە ئەوە خەم نەخواردنە لە 4000 کرێکە لە 4000 کارگەر ئامادەبوونی ئەو ژمارەیە ئەوە ژمای بێ ئومێد بوون بە هیوای سەرکەوتن با کاتی کۆتایی بین بە کاکۆڤان لەبەرەوەی کە هەمومان هەر لۆ دێخینە سەر و هەمومان هەر شتی ئاراستاکەین فەرموو ئەوەی پێشنیاری ئەخیرم تەواوم نەکرد لە ئەوەی تر سەرتەرەس کاکۆڤان بەڕاستی بەتەنیایە بە نە ئەوەش بۆکو ئەوەی گوتی کاک ئەوەی پێشە من گوتی نە لەبەرەوەی ڕوبەڕووە بەس بەڕاستیش بەتەنیایە بەڵام یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆژمارە 11 کاری کارگەکانی ئێمە چاک ناکات لەبەرچی چاچی ناکات لەبەر ئەگەر یاساکە پێداچونەوە بە یاسایەکە بکەی هەموو ئەرکانە خاتە سەر خاوەن کارگە دوای ئەوەی خاوەن کارگە پێشی 6 مانگ هەموو شتەکانی کرد ئەوجا لە وەزارەت دوای 6 مانجتر شتەکانی تەواو دەبێت ئەوە ئیشی کاکۆڤان نییە هەرچەندی لە دوای ماندی بێ بۆی ناکرێت لەبەروی قەرارەکە سیادیە لەسەرەوەی ویترە پێداچوونەوە بە یاسای ژمارە 11 زەڕورە بکرێت بە پۆلین یعنی وەکو تازە باسم کرد ئەگەر گۆمرجیان خستە سەر مادەیەک ینی پاراستنی بەرهەمی ناوخۆیان بۆ مادەیەک زیاد کرد دەبێت ئەو مادەی کە لی دروستەکری ئەویش بکرێت ئەگەر ئێمە یاسای کانزاکانیش لە پەرلەمانی کوردستان دەرچوێنین قانونی مەعادن لەوانەیە بەهۆی مەعادنمانەوە سەرمایی گەورەی دەرەکی بێتە هەرێمی کوردستان بۆ ئیستثمار ئەوەش ئەتوانن ئێوە بیجۆڵەن و کاتی کۆتایی کاگرانج ئاماژەی بەیەک خاڵی کاک گەیلان دەکەم طبعا 16 کەسی پێەیە بابرێن داوکو داتا کە سەرمایان برە دەری کارگەیاندانێ بە هەزاران کەس شمانێ پشتی هەیە شەرنی ڕاستە خۆبی ئەو ڕاستمالە و سەرمایی برتە دەرەوە پشیە لە کارەکانی دەرەوە لێرەوە خەڵکش پشک دەکڕە لە دەرە بێشک بلەوەی ینی ئەوە وەکو داتا کاگەیلان کە ئاماژەی پێکرد دەست خۆش ڕاد ناگرم بەس تو زاتی خوا چەند شتی تازە و بیست لێرەیە کە هینی ئەوەی ئیشی لەسەر بکەی نزیکی 25 کەس
لەم بەرنامەیە قسەی بۆ بەڕێستان کردو بۆ وەزارەتە بەڕێزەکەتان قسەکردن و جێڕاگرتن حتممەەوە قازانانی دەبێت بۆ بتوانین زیاتر کاری لەسەر بکەین بەڵام ئەو برادرانە زۆربیان دانیشتمان کردێت چەندین کۆبنەوەمان کردی ئەو کێشانێک کە باسییان کرد زۆربەی کێشەکانمان هەیە تەواو پژگیری دەکەین و هەوڵشمانداوە هەر لەو ماوەی لە گەنجومەنی وەزیران دانیشتمە لەگەڵ لێژنەیە کە لێژنەی ئابووری پێدرن لەوێندرێ دوو ستافی جەناوی سەرۆک و جەناوی جێگری سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بێکۆ دانیشتمان کرد کە شتێک دروستکەین بۆی بەڕاستی بتوانین ئەو لەگە ئەو کێشان لەگە وەزارەتەکان هەیە چارەسەری بکەین بەڵام ئەمن پێم باشە لێرە شتێک برم ئەگەر بکرێ بۆردێکی پێشسازی دامدرێ هەموو نوێنەرەکانی هەموو وەزارەتەکانی تێدابی کە پلەکە لە نوێنەری لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێ زۆر شت دەتوانێت بە ڕاستەخۆی لەگە وەزارەتەکە حەلیکەین هەرچەند هەرجارەکیش جەنابەت دۆکو باس کرد کە لەو دانیشتانە لەو گفتوگویانە هاتینە بەڵام پێویستە کرد کاتی خۆشی ئەو جارەی کە لە سلێمانی دانیشتن پێم وتی پێویستە بکرێ نوێنەری هەموو وەزارەتەکان تێدای بۆ ڕاستەخۆ وەڵامەکان لەوانەیە زۆربەی وەڵامەکان لای وەزارەتەکانی ترێن نەگلەکنم بێ بەڵام ئەوی تریش ئەمن وەکو هەر باسم کرد و هەر کە قەوریشمدایە بۆ شوێ بەردەوام و بەجددی پشتگیری تەواو و خۆشم بە ساحەبی هەموو خاوەنکارەکان دەزانم کە پشتگیریان بکەم بۆی ئەو کێشانە ئەوەندەی دەکرێتن هەوڵ بدەین جێبەجێ بکەین لە بەیانی ژۆیەک لەو مشکلانێک کە باسمان کرێت کارەبا بەیان لە کارەبا هەمانە دانیشتن مەسەلەی کارەبا و نرخی کارەبا وەڵاهی دەزانێتی هەموو شتێک دانیشتن ئەنجامی دەبێتن ئەوە هەروەکەوەی برادران باسیان کرد لەسەر مەسەلەی زیادکردنی دەرەنگ گومرگ بەخۆی جوور کەشفە جوور کەشف گومرگ نییە لە بەرەوە پێی ئەو یاسایەکە هەمان نابێت هیچ گومرگە ڕسوماتێک لە هیچ کارگەیەک وەربجێت لەو مادە کەرستە خاوانێکە لە دەرەوە دێت بەڵام بەناوی جوور کەشف سەتاسییان داناوە ئەوەش ئەوە بوو دووشەمەی ڕابردوو لەگەر جەنابی وەزیر بە وەکالەت و بریکاری وەزیر و میدرعامەکان بەیەکۆ چوین لێژنەیەک پێکاندرا گرەیەکەمان لەوە لەسەر چۆن بەبێ ئەوەی ئاگادار بین کە سەتاسێ دەکاتە ڕێژەکی زۆر لەسەر ئەو کارگانەمان کە دانراوە هەردوو دوو لێژنەک دروستکرا بۆی ئەو تەفاسێ سەتاسێ زەرری سەتاسێ چەندە لەسەر هەموو کارگەکانم و جگە لەوانەیە هەندێک شتێ باز نەکراوێتێن مەسلەی سەتا دوی زەریبە کە ساڵانە وەردەگیرێتەوە لە بەناوی ئەو کارگانێکە لە شارەوانی مساتەحیان هەیە هەندێکتر ئەوە باسمان کردیا بەڵام پێم وایە بۆردێک دروست بکرێ وەکو بۆردێکی پیشەسازی لە هەموو وەزارەتەکان زۆرێک لە کێشەکان ئاسانتر دەکاتەوە ینی پێشنیارەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان ئەو پێشنیارە ئێمە بەرزمان کردوتەوە بۆی تەرحمان کرێ بۆ ئەنجومەنی وەزیران بۆی بتوان شتێکی وا دروست بکەن تەمان ئەو بۆردە ڕزاماندی هەموو ڕزاماندی ئەنجومەنی وەزیران دێ پاشانش لایەنەکانی تر وەزارەتەکانی دەتان تێدا بن ئەوەی جۆر کەشفەکە بۆچی لە 83 دلارەوە بووە بە 483 دلار بەخۆی لە ڕقمی چەند دلار وتە ئەوەندە دلارە نییە بەخۆی سەتاسێ زیاد کرا سەتاسێ دانراوە جوور کەشف قانونیە بەڵام سەتاسێ دانراوە ڕێژەکەی زۆرە ئەو ڕێژەیە زۆرە مە هەوڵێ بدە ئەو ڕێژەیە کەمترین ڕێژەبی یان بتوانانی هەرەوە بشێنەوە ئەوە ژەوە لێژنەکە بۆ دروستکرا بۆی بتوانانی حالیکەین دەمەوێت شار بە شتێکی بدەم لەسەر ئەوەی مەسلەی لێژنەکانی قامیت لە سلێمانییان دەستێوەردانیان دووبارە چونەوەی چەندی لێژنەی جیاواز هەرێکەوە بە بیانێک دەستە ناو کارگەکان ئەوە پێشەمی ڕابردوو کۆبنەوە لەگەر جەنابی قایم و لەگەر جەنابی محافظ کراوە کە بۆی ئەو کێشانێکە لەسەر چونەتە ناو کارگەکان حەلی بکەین ئەوەی کە دەمێ ئاماژەی پێ بدەم لێرکانە جگە لە شارەوانی و جلەگە کارەبا ئەمە هەندێکشی تر هەیە کە ئەو خاڵانێکە پێشتر تقریبا 28 خاڵ بووە داواما کردی لە ئەنجومەنی وەزیران جارێکی تریش هەفتەی ڕابردوو چوو ئەنجومەنی وەزیران بۆ هاوکاری ئەو چێشانێکە هەیە بتوانین خۆشیان بێنە ئەو چێشانەکە لەگەرمان هاوکارم بەیەکە هەموو ئەو چێشانێکە هەمانە ئەوەی کە جەنابەت باز دەکەی خەرج نەستێتە دەرەوە لە دەرەوە بێت کارگەدا بنێتن بۆی زیاتر ئەمە بتوانین گەشە بە کەرتی پیشەسازی بدەین من یەک پێشنیارم هەیە لەسەر داواکاری قسەی کاکۆڤانی بەڕاستی لە مەرزەکان ئێستا ئەمن قایمم لەکنە 135,000 دینار وەردەگیرێ بەبێ هیچ ئەوەی 1 دینار لە بۆ حکوومەتی هەرێم بگەڕێتەوە تەنها چەند کۆمپانیاک ئیسیفادە دەکەن ئەوە هەموو دەکەویتە سەرچێ دەکەوێتە سەر شاری دەست خۆشگەیشت کۆمنتێکت هەبووی یەک شتیت کەمە زۆر مهمە زۆر مهمە ئێستا ئەمن بینەکانیت کە مشکلەک لەسەر خۆی هەبوو کە کۆمپانیەکی خارجیە کە دەمێ ئەوە پێت برێم کۆمپانیەکی خارجیە کە هاتبوونەکەن کاکۆڤانی کتاب عفای لە بۆ نەکردبوون بەبێ کاکۆڤانی 4,000 تەنیان لە بۆ کرایە کەوا هیچ ئاگاداریش نەبووە و لە گومرجیشکەشی هات لەسەر ئەمەوە لەسەر ئەوە یەکسەر لە بۆی چوو ئایا لە قەتەجیت کە لە بۆ لە وەزارەت بەڕێوەبەراتیکەمە نەبوو وە زۆر سوپاسان دەکەم
جایترەوە ئەوە بێ ئومێدی دروستەکە لە وەزارەتێکی پەیوەنددار نیکە شوێنێکی تر وەزارەتێکی تر بۆی کرد ئەوەی کە داوانێ نازم لە وزارەتەکان کراوێت چکە من ئەوەی کافانە بێت خاوەنی کارگە نێبێ مستحق نەبێت توانێ بەرهەموو ئیشکردن و هەر وەزارەتێک بێ حەقە سەرۆکی حکوومەت لێ بپێچێتەوە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت خاوەن کارگە بە ڕێزەکان وەکو ڕوودا و سڵاو ڕێزمانوێ بۆتان سێ کاتژمێری ڕێک لەسەر ڕوودا و تەرخانی کرد بۆ پرسەکانی ئێوە هیوادارم خەمەکانتان گیان دەبێتمان بە ڕازگۆیانە و بە دڵسۆزانە و سپاس بۆ نوێنەری وەزارەتی بازرگانی و پیشەسازیش کە لەگەڵمان بوون سپاس بۆ هەناردەکاران و ناردنکارانی هەرێمی کوردستان سپاس بۆ نوێنەری کارگەکانی پاکەرەوە و ئێوەی بە ڕێز و خۆشەویستیش ئەوە سڵاو ڕێزمەیە دووبارە سپاسیش بۆ کاکلااور و کاگاسۆ لە پایتەختی ڕۆشنبیری کوردستان لە شاری سلێمانی ئازیز بۆ ئومێدەی خزمەتگوزاری بە زووترین کات هەوڵبەی لە ڕێگای شارەوانیەکان و ئاوە باشە مقابلەی ئایندە ئینشەڵا شتێکیان بۆ چووە مقابلەیان هەوڵدام و هەموو لایەنەکانی تێدا بۆی بتوانانی باس نەنا هی ئاو شت معقول نییە ئاو نەبێت لە سلێمانی لە کارگەی پیشەسازانەوە شارەوانی دەگە شارانی مدیرێتی خۆمان لێ ئاگدار دەکەن و کە زیاتر کار لەسەر بکرێتن لەسەر مەسەلەی ئەوە بەدەنیای بکرێت زۆر زۆر مەمنون بەبێویشە بکەن شارەوانی سپاس کاکۆبانگیان بەخێر بێ سەرسەرم سەر چاوم سپاس بۆ گوێگرتنت سپاس بۆ هەموو لایەکتان خۆحافیز بینەرانی هێژان بەخێر بە سەرسەر